ئەجیب کەری دڵپڕ لە قین درڕنگی بێویژان و دین نەتوانی واکەی کورد نەبی هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک فەرموون لەگەڵ ئاڵقەی 36ەم. حیزبی دیموکراتی کوردستان پلانەکانی شوورەوی بۆ حیزبە کوردیەکە. لە هاوینی 1945دا یەکێتی شوورەوی بڕیاریدا سیاسەتێکی نوێ لە ئێراندا بگرێتە بەر کە ئامان جیهاندانی هەرێمەکانی باکووری ڕۆژاوای ئێران بوو تا خودموختاریەک بۆ خۆیان بێننەدی یاخود لە باقی دیکەی وڵات جیا ببنەوە. بۆ ئەوەی زەمینە لە پێناو جێبەجێبکردنی ئەم پلانە خۆشتر بێ لقی حیزبی توودە لە ئازەربایجان خۆی هەڵوەشاندەوە و لە ژێرناوی حیزبی دیموکراتی ئازەربایجاندا خۆیان ڕێکخستەوە. ئەم حیزبە زمانی تورکی ئازەری وەک زمانی فەرمی خۆی ڕاگەیاند و داوای جابوونەوەی لە ئێران کرد. شوورەوی پەنایی بۆ ئەم تاکتیکە برد بە جۆرەی ڕۆزفێڵد بۆ ئەوەی ڕەگەزە چەپەکان لە ئازەربایجاندا دەستکراوەتر بن بێ ئەوەی هیچ گرفتێک بۆ حیزبی توودە لە بەشەکانی دیکەی ئێران پێک بهێنن. بە پێی گوتەی ئەوان ئیدیەتوانن شۆڕش بەرپاکەن، سربەخۆیی هەرێمەکە ڕابگەێنن، هەروەها ئەگونجێ داوای ئەوە بکەن بە یەکێتی شوورەویەوە پەیوەست بن. لە دێسەمبەری 1945دا حیزبی دیموکراتی ئازەربایجان بڕیاری دامەزراندنی حکوومەتێکی خودموختاری کۆماری دیموکراتی ئازەربایجانی لە تەبرێز ڕاگەیان. هەروەها پلانەکەی شوورەوی دامەزراندنی حیزبێکی نوێی کوردی لە بەرچاو گرتبوو وەک ڕۆزفێڵد ئاماژەی پێداوە. ئەستەم بوو چاوەڕێ ئەوە بکرایە کە کوردان پەیوەندی بە حیزبێکەوە بکەن کە بۆ نەتەوایەتی ئازەربایجان تەرخان کرابێ. لە 12 سێپتەمبەری 1945دا کاپتن نمازەلیڤ سەرکردەی هێزەکانی شوورەوی لە میاندووا و هەواڵی ئەوەی داوە کە ژمارەیەک لە ڕێبەرانی کورد کە قازی محەممەد و سەیفی قازیشان لە نێودا بووە کۆکراونەتەوە و لەگەڵ کۆنسڵی و شوورەوی لە تەبریز چاوپێکەوتنیان کردووە. پاشەوەی گەیشتنە تەبرێز داوا لە کوردەکان کرا بچنە وێستگەی شەمەندەفەر. لەوێڕا خستیان نەناو فارگۆنی قەتارێکەوە کە بەرەو باکۆیان بەرێ. لەو ماوەیەدا برابوونە گەڕان و نمایشی شانۆیی و ئۆپەرێتیان بینی بوو. دواتر گەیشت بوونە ئەوەی چاویان بە کارمەندێکی گرنگی شوورەوی بکەوێ بە جۆرەی ڕۆزفێڵد. لە ڕۆژی چوارەمدا ڕێنوێنی کران بۆ بینینی باقرۆڤی سەرکۆماری ئازەربایجانی سۆشیالیستی شوورەوی کە بە گوتارێک باسی لەو نەهامەتیە کرد ئەوان لە سایەی ڕەزاشا چەشتویانە. هەروەها گوتی کە حکوومەتی شوورەوی پشتگیری ئەو حیزبە دیموکراتە نوێیە ئەکا کە لە پێناو ئازادی چەوساوەکاندا دامەزراوە و بە کوڵهانیدان کە پێوەی پەیوەست بن. ئەو سەرزەنشتی هەردوو حیزبی توودە کە وەک دەستەیەک ئاژاوە گێڕی دەستەپاچە ناوی هێنان، هەروەها کۆمەڵی کرد کە وەک ئەو گوتی لە عێراق لە ژێر چاودێری سیخوڕە بریتانیەکاندا دامەزراوە و جگەل لە ئامرازێکی دەستی ئیمپریالیزم هیچ شتێکی دیکە نییە. اینجا پاشەوەی وریا کرانەوە کە سەبارەت بەو سەردانە هیچ شتێک نەدرچێنن. کوردەکان خرانە ناو قەتارێکەوە بەرەو تەورێز، لەوێش سواری ماشێنی سوپای سوور کران بۆ بەرەو ماڵی خۆیانیان جێڕانەوە. ئەم جێڕانەوەیە پیشانیەدا کە دامەزراندنی حیزبی دیموکراتی کوردستان بە هاندانی شوورەویەکان بووە. گەیشتنی سەرانی کورد بۆ باکۆ لە هەموو حاڵەتێکدا بە شێوەیەکی وە ئامادەکرا بوو کە ئامان جێبێ تێیدا فەرمانی پێویستیان بدرێتێ. دامەزراندن و ئامانجەکانی حیزبی دیموکراتی کوردستان. پاشەوەی قازی محەممەد گەڕایەوە مەهاباد بانگهێشتی کۆبوونەوەیەکی لە پیاوماقوڵان، ڕووناکبیران، ڕۆژنامەنووسان و ئەندامانی پەرلەمان کرد بۆ ئەوەی تێیدا دامەزراندنی حیزبی دیموکراتی کوردستان ڕابگەیەنێ.
ئەو داوای لە تێگڕای کوردان کرد پەیوەندی بەو حیزبەوە بکەن و زۆر کەسی ژەوکارەیان کرد. بەیان نامەیەک کە ئامانجەکان و سیاسەتی حیزبی تازە دامەزراوی گرتەخۆ بە واژۆی قازی محەممەد و ژمارەیەکی مەزنی سەرانی کورد بڵاوکرایەوە لە بەیان نامەکەدا هاتووە ئەمێستا کە جیهان لە دەست فاشیزم ڕزگاری بووە کوردیش خوازیارە لە سوودەکانی پەیمانی ئاتلانتیک بەهرەمەند بێ. هەروەها بەردەوامە بێتوەڵێ کە کوردان جگەل لە مافە دەستوری و مرۆڤایەتیەکانیان لە خەیاڵی شتێکی دیکەدانین. ئەو مافانەی کە ڕەزاشا بۆ ماوەیەکی زۆر خۆی لێلادا و نەیە سەلمان. بەرنامەی حیزب لەم خاڵانەی خوارەوە پێگەهات. میلەتی کورد لە ئێراندا لە هەڵسوڕاندن و پێکێنانی کاروباری جێگای خۆی ئازاد بێت و لە سنووری دەوڵەتی ئێراندا خودموختار بێ. زمانی کوردی بکرێتە زمانی خوێندن و زمانی فەرمی لە کاروباری کارگەڕیدا. ئەنجومەنی ویلایەتی کوردستان ئەبێت دەست بەجێ بە پێی قانونی ئەساسی هەڵبژێردرێت و چاودێری هەموو کاروبارە دەوڵەتی و کۆمەڵایەتیەکان بکات و پێیان ڕابگا. کارمەندانی دەوڵەت دەبێ لە خەڵکی ناوچەکە بێ. یاسایەکی تایبەت بۆ هەردوو ڕەعیەت و ئەرباب دابنرێ کە دووە ڕۆژی هەردووکیان زامن بکە. حیزبی دیموکراتی کوردستان تێکۆشێ لە نێوان میلەتی ئازەربایجان و ئەو میلەتانەی لە ئازەربایجانەژین ئاسووری ئەرمەنی و هەتا دوایی یەکێتی و برایەتی تەواو بەرقەرار بکە. حیزبی دیموکراتی کوردستان تێکۆشێ لە پێناو چاکردنی کاروباری ئاکار و ڕەوشی ئابووری میلەتی کورد لە ڕێگای دۆزینەوەی سەرچاوە جیاوازە سروشتیەکان، پەرەپێدانی کشت و کاڵ و بازرگانی، هەروەها پەرەپێدانی لەش ساغی و فەرهەنگ. ئێمە ئەمانەوێ ئەو نەتەوانەی کە لە ئێراندا ژین بتوانن بە ئازادی بۆ بەختەوەری و سەرکەوتنی نیشتیمانی خۆیان تێبکۆشن. کۆمارەکەی مەهاباد ئامانج و سیاسەتەکانی. کۆماری مەهاباد لە یەنایەری 1946دا پاشمانگێک لە دامەزراندنی کۆماری ئازەربایجان دامەزرا. قازی محەممەد لە کۆبوونەوەیەکدا کە لە مەهاباد سازدرا و سەرخێڵەکان ڕێبەرانی حیزبی دیموکراتی کوردستان مەلا مستەفا و سێ لە ئەفسەرانی شوورەوی تێیدا ئامادەبوون سەرەتای کۆمارە کوردیەکەی ڕاگەیاند. ئەنجومەنێکی نیشتیمانی کە لە 13 کەس پێکاتەبوو دامەزرێنرا و قازی محەممەد بە سەرۆکی هەڵبژێردرا. کۆمارەکەی مەهاباد بە شێوەیەکی فەرمی لە مارتی 1946 ڕاگەیەندرا. لە ئەپریلدا کاربەدەستانی هەردوو ڕژێم ڕێکەوتن نامەیەکیان مۆر کرد کە ئەڵێ هێزە سەربازیەکانی هەردوو لایەنی واژۆکەر هەر کاتێک پێویستی کرد یارمەتی یەکترەدەن. لەو ڕۆژەدا کە کۆمار ڕاگەیەندرا قازی محەممەد هەواڵی کردنەوەی خوێندنگایەکی باڵای بۆ کچان ئاشکرا کرد. ئەمەش هێمایەکی پڕبایەق بوو چونکە لە ناوچەیەکی دواکەوتوو پڕ نەخوێندەواریدا خولیای فێربوون لە کزیدا بوو. ئەو ژمارە خوێندنگاکەمەی هەبوون و ئامادە نەکرابوون تا کوردان بە زمانی خۆیان فێری خوێندەواری بکەن و چمە بەستێکیشیان نەبوو ئەو کارە بکەن. خوێندن و فێرکردنی کچان بەتایبەت لە ناوچەکەدا نەبوو. یاسای تایبەت سەبارەت بە یەکبەرگی و خوێندنی بە زۆری قۆناغی سەرەتایی دەرچوو. مناڵانی هەژار بە خۆڕایی خوێندن، جلوبەرگ، خواردن، هەروەها پەرتوک و پەڕاوی ئەدرایە. نەبوونی پەرتوک بە زمانی کوردی یەک لە گرفتە سەرەکیەکانی خوێندنی پێکەهێنا. سەرەتا وەک ڕۆزفەڵد دەڵێت گوایە مامۆستایانی کورد وەرگێڕدراوی پەرتوکە فارسیەکانیان لە ڕێگای دەمەوە بە خوێندکارانی پۆلەکانە گوتەوە. بەڵام پێش ماوەیەکی کەم لە ڕووخاندنی کۆمارە کوردیەکە پەرتوکی کوردی بۆ تەواوی قۆناغەکانی سەرەتایی چاپکرا بوو. یەک لە بەپەلەترین پێویستیەکان بریتی بوو لە دابینکردنی ڕێگای پێویست بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری، چ بە مەبەستی ڕامیاری یاخود بۆ برە و پێدانی فەرهەنگی گشتی. بە وەڵامدانەوەی ئەم پێویستیە حکوومەت دەستی کرد بە بڵاوکردنەوەی ڕۆژنامەیەکی ڕۆژانە و مانگنامەیەکی ڕامیاری وەرزی.
دوو گۆڤاری دیکە هاوار و هەڵاڵەی بەزوویی بەدواداهات. هەڵاڵە گۆڤارێکی ژنان بوو لە مایۆی 1946 دەستی بە بڵاوکردنەوە کرد. هەموو ئەو بڵاوکراوانە لەسەر ئەو پرێسانە چاپەکران کە لە یەکێتی شوورەویەوە دەسەکەوتن. هەر ئەویش بوو کاغەزی چاپی بۆ دابینەکردن. بەڵگەیەک بۆ ئەوەی قازی محەممەد بایەخی بە زمان و فەرهەنگی کوردیەدا ئەتوانرێت لەو ڕاستیەوە چنگ بکەوێ کە قازی دوو هۆنەر لە نێو ستافەکەی خۆیدا هەبوون، هێمن و هەژار. ئەوانەی ڕێگەیان درابوویە وێڕای کەمی کاغەز شیعرەکانیان بە چاپ بگەێنن. وەک چاوەڕوانەکرا ئەو بابەتانەی کە لە ڕۆژنامە و گۆڤارە کوردیەکاندا بڵاوەکرایەوە کاریگەری زۆری شوورەوی بەسەرەوە بوو. وەک ڕۆزفێڵد ئاماژەی بۆ کردووە، ئەوانەی بەشێکی مەزنی وەرگێڕدرابی بابەتەکانی شوورەویان لەخۆ گرتبوو کە وشە بە وشە ئەکرانە کوردی. پاش چەند مانگێکی کەم لە دامەزراندنی کۆماری مەهاباد، ژمارەیەکی زۆری پیاوە ناسراوەکانی کورد بیرخەرەوەیەکی پێشکەش بە حکوومەتی ئێران کرد کە تێیدا داوای پێکێنانی ئەنجومەنی باڵای کوردستانیان کردبوو. ئەوان ئاماژەیان بەوەدا بوو کە کێشەی کورد تەنیا پەیوەندی بە بەرژەوەندی ئەوانەوە نییە، بەڵکو پەیوەندی بە هەموو کوردێکەوە لە تەواوی ئێراندا هەیە. هەروەها لەسەری ڕۆشتبوون کە کێشەی کورد بە بڕیاری نەفامانەی حکوومەتی ئێران چارەسەر ناکرێت. بیرخەرەوەکە ڕاگەیاندبوو هەنگاوەکەمان سۆزی و وەفاداریمان بۆ ئێران پیشانەدا، هیوادارین حکوومەت ڕێگە نەدا ئەم دەرفەتەی خستومانەتە بەردەست بەهەدر بڕوە. قازی محەممەد لە 1 ژوونی 1946دا سەرنجی خۆی بۆ هەواڵنێرێکی نوێنەرایەتی ڕاگەیاندنی فەرەنسی دەربڕی و ئەو گوتی کوردان بەوە ڕازی ئەبن گەر حکوومەتی ناوەندی بڕیار بدا بەڕاستی یاسای دیموکراتی لە سەراسەری ئێراندا جێبەجێ بکە. هەروەها ددان بەو یاسایەدا بنێ کە ئێستا لە کوردستان سەبارەت بە خوێندن و فێرکردنی کورد و هەروەها خودموختاری کارگێڕی نێوخۆ و سوپا بەڕێوە برێ. کاتێک ڕۆژنامەوانە فەرەنسیەکە سەبارەت بە تەز تێوەردانی بیانی پرسیاری لە قازی محەممەد کرد، پێشەوە وەڵامی دایەوە. هەلومەرجەکەی کوردستان زۆر لە ئازەربایجان جیاوازترە. وڵاتی ئێمە هیچ کات لەلایەن لەشکری شوورەویەوە داگیر نەکراوە، هەر لە کاتی ڕووخاندنی ڕەزاشاوە. نەژان دەرمەری و نە ئەرتەشی ئێران نەهاتوونەتە نێو کوردستانەوە. هەر بۆیە لە ڕووی کرداریەوە ئێمە لەو دەمەوە بە شێوەیەکی سربەخۆژین. لەوەش زیاتر هیچ کات چاو لە دەستێوەردانی بیانی ناپۆشین لە هەر شوێنێکەوە بێ. کێشەی کوردستان بە تەواوی کێشەیەکی نێوخۆییە کە ئەبێ لە نێوان کورد و حکوومەتی ناوەندیدا چارەسەر بکرێ. اینجا قازی محەممەد ڕابردووی کوردستانی وەبیرهێنایەوە گوتی گەر ئێستا کوردان داوای خودموختاری بکەن، ئەوە بەهۆی بێبایەخی حکوومەتی ناوەندیە بە بەرژەوەندیەکانیان. ئێمە حەز ناکەین لاسایی ئەمریکا یا ڕووسیا بکەینەوە. ئەو گوتی بەڵام ئەوەش ڕەتەکەینەوە وەک ئاژەڵی وڵاتانی شارستانی بژین. گرفت و لاوازیەکانی ڕژێمەکەی مەهاباد، ڕەگەزەکانی ناکۆچی و دووبەرەکی. مەهاباد سەرگوزەشتەیەکی خەمناکی دیکەی نەبوونی یەک ڕیزی باوی بەرجەستەکارانی چالاکی ڕامیاریەکانی کوردە. جارێکی دی لە کاتی قەیرانە نەتەوایەتیەکاندا کوردان نەیان توانی کۆتایی بە ناکۆکیەکان بهێنن و سەلماندیان کە توانای یەکخستنی ڕیزەکانیان نییە. ڕەگەزەکانی ناکۆکی و دووبەرەکی زۆر و هەمە جۆر بوون، خۆخوازی، ململانێ و هەروەها پیلانجێڕان لە بەردەم لێک گەیشتنی هاوبەشی دەستە و تاقمە جیاوازەکاندا ڕێگر بوو. دژبەیەکی بەرژەوەندیەکان ڕاژەی بەسەر سەختی و ناتەباییە کرد و هۆکاری دابڕان و پەرت بوون و ناکۆکی بوو. یەک ڕیزی خێڵە خۆجێییەکان کە داهاتووی ڕژێمەکەی لەسەربەند بوو بێهیوا بۆ دوو بەرەی ناتەبا دابەش بوو. یەکێکیان لایەنگری کۆمارەکەی مەهاباد و ئەوی دیکەیان دژی بوو. وێڕای ئەوەی دەستە و سەرکردە خێڵەکیە جۆر بە جۆرەکانی دەرەوەی ناوچەکە
وەک حەمە ڕەشید خانی بانە و پیاوەکانی شکاکەکان هەرکیەکان هەروەها بارزانیەکان ئەمانە هەموویان یەک خواست نەبوون وەکە بینین ئەمانە هەریەکەیان بە دوای مەبەستی خۆیانەوە بوون کە زیانی بە ئامانجە گشتیەکە گەیان. ئەو گرفتانەی کە ڕژێمەکەی مەهاباد و لە ڕاستیدا کۆمەڵگای کوردەواری بەگشتی پێوەی ئەیناڵان تەنیا بەوەوە نەوەستا. کۆمەڵگای کوردەواری کە لە چەقبەستوویەکی درێژ خایەندا بوو بە هەراو ناڵەی جەنگێکی مەزن و هەروەها لە گێژەنگێکی تونند و تیژی ئایدۆڵۆژیان ناکۆکەکاندا بێدار بووەوە و خۆی لە دوو بەرەی جیاواز دەبینیەوە کە هەریەکەیان لە دژایەتیەکی توندی ئەوی دیکەدا بۆ بەدەستەوە گرتنی جڵەوی ڕێبەرایەتی گەلی کورتەیە کۆشا. ئەوانەش ڕێبەرایەتی سنەتی و ڕووناکبیرانی تازە دەرکەوتوو بوو. ڕەگەزە کۆنە پارێزەکان وەک خەڵکە بەتەمەنەکان زۆرینەی سەرخێڵەکان چینی بازرگانان ئەمانە بە گومانەوە لە نزیک بوونەوەی شوورەبیەکانیان ڕوانی و لەبەرەو هۆیەش پشتگیری شوورەبیان ڕەتەکردەوە. ئەمانە هێنانەدی ئامانجە نەتەوایەتیەکانیان بە شێوەیەکی قۆناغ بە قۆناغ لاپەسەند بوو، هەر بۆیە دوورە پەرێزانە و خۆپارێزانە هەڵوێستیان وەرگرت. ڕەگەزە گۆڕان خوازە خوێنگەرمەکان کە لە لاوان و ڕووناکبیران پێگەهاتن ئەوانەی خۆش خەیاڵتر و سەرڕۆتر بوون، هەنگاونانی زیاتریان بە قازان جەزانی. ئەوانە نەک هەرتەنیا سوپاسگوزاری پشتگیری شوورەوی بوون، بەڵکو لە زۆر حاڵەتدا بە پەرۆشەوە هانیانەدا. گومانی تێدانە ئەم ناتەباییە ڕامیاریە بەتوندی ناکۆچەکانی قوڵتر کردەوە و یەک ڕیزی کوردەکانی ئێرانی لاوازە کرد و وەرینی چرۆی کۆمارەکەی خێراتر کرد. هەلومەرجی خێڵایەتی ناوچەکانی سەر بە دەوڵەتی مەهاباد بەم شێوەیە بوو. سێ خێڵە سەرەکیەکەی ناوچەکە مامەش، مەنگوڕ، دیبوکری بە ئاشکرا دژایەتی ڕژێمە کوردیەکەیانە کرد. قەرەنیاغا پیرە سەرۆکی مامش یەک لەو سێ سەرۆکە بوو کە شوورەویەکان ئەو کاتەی بەدوای ڕێبەرێک بۆ جوڵانەوەی نەتەوەی کوردەگەڕان لێ نزیک بوونەوە، بەڵام ئەو داواکەیانی ڕەت کردەوە. خەرەنیاغا و مام عەزیزی کوڕی پێکەوە لەگەڵ مەنگوڕی هاوپەیمانیانیاندا کە لە ژێر سەرۆکایەتی بایەزیداغا بوو ئەوەندە ڕاشکاوانە دژی ڕژێمەکەی مەهاباد بوون کە جێگری کۆنسوڵی شوورەوی لە ڕەزاییە هەڕەشەی ئەوەی لێکردن کە بارزانەکانیان تێبەرەدا. ئەو هەڕەشەیە لە ڕاستیدا پاش ماوەیەکی کەم جێبەجێ کراو. مام عەزیز و ژمارەیەک لە پیاوەکانی وایان بە پێویست زانی بەرەو عێراق هەڵبێن. ئەم کردەوە تەمێکارانەیە لە ڕاستیدا تەنیا هەلومەرجەکەی ئاڵۆستر کرد و دوژمنایەتیەکەی قوڵتر کردەوە. ئەمیر ئەسعەد دیبوکری کە ئەویش پێش نیازەکەی شوورەوی لەمەڕ سەرکردایەتی جوڵانەوەی نەتەوایەتی کورد ڕەت کردەوە، لە پۆستەکەی وەک نوێنەری حکوومەتی ناوەندی لە مەهاباد لابرا. ئەویش پێی لەسەر هەڵوێستی هاوکاری نەکردن و دوورە پەرێزی داگرت و لەگەڵ کۆمارە کوردیەکەدا سەرۆکارێکی نەبوو. کەسایەتی و چالاکی چەند سەرکردەیەکی کوردی ناسراو. لەبەر چاوگرتنی کورتی کەسایەتی و چالاکی ئەو پیاوانەی لەسەر شانۆی ڕووداوەکانی مەهاباد کاریگەریان هەبوو، هێندێک لە کەم و کوڕیە نێوخۆییەکانی ڕژێمەکەمان بۆ دەستنیشانەکە. ئەو کەسایەتیانە ڕۆڵێکی گرنگیان لە پەرەسەندنە هەمەلایەنە ڕامیاری و سەربازیەکاندا بینیوە. هێندێک لەوانە لە ڕژێمەکەی مەهاباددا پۆستی باڵایان هەبوو، هەروەها لە ژمارەیەک بڕیاری گرنگ بەرپرسیار بوون. حەمە ڕەشیدخانی بانە یەک لە سەرکردە یاخی و سەر بە گۆبەندەکان بوو کە خۆی بە ڕژێمەکەی مەهابادا هەڵواسی. وەک پێشتر تێبینی کرا، پاش هەوڵە شکست خواردوەکەی بۆ دانانی خۆی وەک سەرکردەیەکی نیمچە سەربەخۆ لە دەوروبەری بانە لە ساڵی 1942دا ناچار بوو ڕابکا بۆ عێراق. پێکدادانە جۆر بە جۆرەکانی لەگەڵ سوپای ئێران و کوردەکانی دیکەدا ئەوەی پیشانەدا کە ئەو تەنیا هەڵپەی بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆی بوو.
ئەو زۆربەی کات خەریکی ئەمبەر و ئەو بەرکردنی سنووری عێراق ئێران بوو تا ویستەکانی بێنێتە دی یاخود حەوانەوە و پاراستنی خۆی دابین بکە. حەمەد ڕەشید کە یەکێک بوو لەو 5 کەسەی کە لە سایەی کۆمارەکەی مەهابادا پلەی مارشاڵیان پێدرا لەو شاڕانەدا بەشدار بوو کە لە ناوچەی سەقزبانە سەردەشت لە ساڵی 1942دا قەومان. ڕۆزفێڵد بەم چەشنەباز لەسەرکردە کوردەکانەکە. حەمەد ڕەشید بۆ کوردان بەهایەکی گومان لێکراو بوو. ئەو لەگەڵ ئەرتەشی ئێراندا لە گفتوگۆیەکی بەردەوامدا بوو تا بیکەنەوە بە فەرمانداری بانە. لە هەمان کاتدا ئەو لای کورد و ئێرانیەکان جێگەی گومان بوو بەهۆی ئەو پەیوەندیە نهێنیەی کە لەگەڵ بریتانیەکاندا هەیبوو. لە ئووددا بیستیەوە کە لە مەهاباد کار بۆ لە ناوبردنی ئامادەکرێ حەمەد ڕەشید هەڵات و بەرەو عێراق گەڕایەوە. زیێڕۆبەجی هەرکی سرە ڕۆیەکی دیکە بوو. سەرۆکێکی لاوەکی خێڵی هەرکی بوو. سەرەتایی کارەکانی خۆی وەک چەتەیەک لە کۆتایی ساڵەکانی جەنگی یەکەمی جیهانیەوە دەست پێ کرد و هاوپەیمانێکی سەرکردەی چەتەی یاخی بەناوبانگ سمکۆ ئاغا بوو. دوای کوشتنی سمکۆ لەلایەن ڕەزاشاوە زێڕۆبەگ بۆ عێراق هەڵات. لەوێ لە هەلومەرجێکی نادیاری ڕێژەییدا ژیانیە بردەسەر هەتا داگیرکردنی ئێران لەلایەن ئەنگلۆ ڕووسەکانەوە کە دەرفەتی ئەوەی بۆ ڕەخسان بگەڕێتەوە ئەو وڵاتە. ئەو پاش ڕووخاندنی دەسەڵاتدارانی ئێرانی لە باکووری ڕۆژاوای ئێران ملی لە سنوور ناو پەڕلیەوە و توانی لە ناوچەی دۆڵی باراندوز کە زۆر لە سنووری ئێران عێراقەوە دوور نییە دابمەزرێ. پاشەوەی قازی محەممەد بە سەرۆکی کۆمارە کوردێکە ڕاگەیاندرا زێڕۆبەگ یەک لەوانەیە کە کرا بە جەنەڕاڵ. هەروەها یەک لەو نوێنەرە کوردانە بوو کە واژۆیان لەسەر ئەو ڕێکەوتن نامەیە کردبوو کە لە 23 ئەپریلی 1946دا لە نێوان دیموکراتە ئازربایجانیەکان و کوردانی مەهاباد مۆر کرابوو. یەک لە قارەمانێتیەکانی ئەو هەڵاتنە کتوپڕەی بوو بەرەو شنۆ کاتێک پیاوەکانی چەند سەربازێکی ئێرانیان خستە بۆسەوە و ئەویش لەگەڵ ژەنڕاڵ هۆمایۆنی خەریکی دانوستان بوو. لەوێ بە مەلا مستەفاوە پەیوەست بوو پێشەوەی مەلا داستانی هەڵاتنەکەی بەرەو شوورەوی دەست پێ بکە. بەهای زێڕۆبەگ بۆ ڕژێمەکەی مەهاباد بە تەواوی چەند بووە دیار نییە. باس لەوە کرێ کە توانیوێتی خۆی لە دەسەڵات دارانی شوورەوی بەرێتە پێش و ئەوانیش بەباشی ئەیان پاراست. جا چەند پەیوەندی خۆی بە شوورەویەوە بۆ قازانجی خەڵکەکەی بەکارهێناوە تا وەک نێوەندێکی پەیوەندی لە نێوان ئەوان و دەسەڵاتدارانی شوورەویدا بێ یاخود چەندە سوودی لە شوورەویەکان وەرگرتووە بۆ فراوانکردنی دەسەڵاتی تایبەتی خۆی ئەوە نازانرێ. عەمەرخانی شەریفی چالاکیەکانی ژمارەیەک لە سەرکردە کوردەکان گومان لەسەر ویست و هاندەرەکانیان ئەو ڕوژێنن. یەک لەو نمونە دیارانە عەمەرخانی شەریفیە کە یەکێکە لە سەرخێڵە ناسراوەکانی شکاک و یەک لە بەهێزترین و ڕێز لێگیراوترین کە کەسایەتیەکانی کوردستانی ئێرانە. وا دەرەکەوەیە کە شوێنی لەسەر چاند چاودێرێکی ئامریکاییشدا نەبێ. ڕۆزفێڵد پێی گوتووە پیرە پیاوە مەزنەکەی کوردستان. هەروەها ویلیام ئۆ دۆگلاس دادوەری دادگای باڵای وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە چەند ساڵێک پاش ڕووخاندنی کۆمارەکەی مەهاباد بووە بە میوانی ماڵی عەمەرخان و بە ڕێزێکی زۆرەوە ناوی هێناوە و پەسنی داوە بۆ وەڵام سەبارەت بە ئاکاری ئەستەمە لە پەڵەی ڕەشی هەلپەرستی ڕزگاری بێ. عەمەرخان هاوکاری لەگەڵ ڕژێمەکەی مەهاباد کرد و بوو بە یەکێک لە بەدەسەڵاتترین و ناسراوترین ئەندامە باڵاکانی ئەو ڕژێمە تا ماوەیەکی کەم پێش ڕووخاندنی. ئەو وەک وەزیری جەنگ حەمە حوسێن خانی سەیفی قازی وەزیری جەنگ بوو. ڕاژەی ئەو کۆمارەی کرد و یەک لەو 5 کەسایەتیە بوو کە پلەی ژەنڕاڵی درایە.
هەروەها یەکێک بوو لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستان و یەک لە واژۆکارانی ڕێکەوتنامەی 23 ئەپریلی 1946 نێوان کورد و ئازەریەکان. پیاوەکانی خێڵەکەی بە هێزەکانی مەهابادەوە پەیوەست بوون و لە چەند بۆنەیەکدا بەشداری کارە سەربازیەکانیان کردووە. کاتێک دەرکەوت کە ڕووخاندنی کۆماری مەهاباد تەنیا مەسەلەی کاتە، عەمەرخان دەستی لە پشتگیری کۆمارەکە بەردا و گەڕایەوە ماڵی خۆی لە زاین دەشت و چاوەڕێی پەرەسەندنی ڕووداوەکانیە کرد. پاش چەند ساڵێک کاتێک سەبارەت بە پەیوەستبوونی بە کۆمارەکەی مەهابادەوە پرسیاری لێکرابوو، ئەگوترێ کە گوتوویەتی ئەو لە پێناوی ئەوەدا و کارەی کردووە تا گەردنی خۆی ڕزگار بکە. عەمەرخان کە بە درێژایی ماوەی کارکردنی لەگەڵ ڕژێمەکەی مەهاباد وا دەرەکەوێ کە پەیوەندێکی تونند و تۆڵی بە جۆرج ئالنی باڵوێزی ئامریکا لە تاران بوو بێ. کارێک کە گومانی تێدانیە هەمان پەرۆش و خۆپارێزی و بادانەوە لە پشتیەوە بوو. دۆگلاس باسی لەوە کردووە کە چۆن عەمەرخان بەهۆی هەوڵ و کارکردنی باڵوێزی ئامریکاوە خۆی ڕزگار کردووە. کاتێک عەمەرخان بە حکوومەتەکەی قازی محەممەدەوە پەیوەست بوو، پەیوەندی خۆی لەگەڵ جۆرج ئالندا پاراست و سەنگی خۆی لە تای تەرازوی حکوومەتەکەدا بە دژی لایەنگرانی دەسەڵاتی شوورەوی دانابوو. دوای ڕووخاندنی حکوومەتی مەهاباد، جۆرج ئالن بە قازانجی کێشەکەی عەمەرخان لە بەردەم شادا بۆی تێکەوت و توانی سەرکەوتوانە عەمەرخان ڕزگار بکات و وەفاداریشی بۆ ئەمریکا مسۆگەر بکە. حاجی بابەشێخ دووڕوویی و هەلپەرستی لە دەورانی کۆماری مەهاباددا دیاردەیەکی ئاسایی و بەربڵاو بوو. تەنانەت حاجی بابەشێخێکی بەتەمەن و زێدە ڕێز لێگیرا و هاوکات لە ماوەی ساڵێک تەمەنی کۆمارەکەدا لەگەڵەوەی وەک سەرۆک وەزیران هەڵەسوڕا کەچی پەیوەندیەکی بەردەوامی لەگەڵ حکوومەتی ناوەندیدا هەبوو. بەددان پێدانانی خۆی ئەو لە پێناو ئاگادارکردنەوەی حکوومەتی ئێران و پێدانی زانیاری سەبارەت بە هەر کارێک کە لە نێوان شوورەوی و هاوڵانی خۆی لە مەهابادە گوزەرا هەڵەسوڕا. قوباد هەواڵی ئەوەش هەیە کە قوبادی کوڕی سمکۆی سەرخێڵی بەناوبانگی شکاک لە ڕێگای عەمەرخانی شەریفی خزمیەوە داوای لە حکوومەتی ئێران کردووە تا پیاوەکانی خێڵەکەی چەکدار بکە بۆ ئەوەی هەڵکوتنە سەر مەلا مستەفا و هاوڵانی. مەلا کە لە کۆتاییدا توانی بەرەو شوورەوی هەڵبێ لەو دەمەدا بێهیوا بوو، لە هەوڵی ئەوەدا بوو لەلایەن هێزە ئێرانیەکانەوە گەمارۆ نەدرێ. زۆر ئەستەم بوو حکوومەتی ئێرانی داواکەی قوباد بهێنێتە دی، چونکە وەکەزانین عەمەرخان خۆشی بەشداریەکی لە کار و کردەوە سەربازیەکاندا هەبوو کە لە دەوروبەری وڵاتی شکاک بەڕێوە چوو. لەو ڕووەوە ڕۆزفێڵ تێبینیە گەدرچێنێ. حکوومەتی ئێران کە بە ئاشکرا نەیەویست ئەو منەتە بێنێتە سەرخۆی، عەمەرخانی لە بەرنامەکەی خۆی بۆ پەلاماری ئازەربایجان ئاگادار نەکردەوە. هەر بۆیە وەختایەکی ئەو پیاوە خێڵەکیەکانی بۆ لێدانی دیموکراتەکان خڕ کردەوە، جەنگ کۆتایی پێهاتبوو. ڕۆڵی بارزانیەکان بێهیوە، سەرسەخت، هەروەها خاوەن مەبەستی تایبەت کە بە دوای کەون هەر لە سەرەتاوە سەرچاوەی هەردوو حاڵەتی بەهێزی و لاوازی دەوڵەتە کوردیەکە بوون. وێڕای ئەوەی هەر لە سەرەتاوە لەلایەن ڕژێمەکەی قازی محەممەدەوە باوەشیان بۆ کرایەوە، کەمێک پاشەوەی گەیشتنە ئێران دەستیان کرد بە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ئێراندا و بەوە ڕازی بوون کچەکەکانیان دابنێن و وەک دوورخراوەیەکی ڕامیاری نیشتەجێ بکرێن. پاشەوەی لەگەڵ حکوومەتی ئێراندا نەگەیشتنە ڕێکەوتنێک بیریان گۆڕی و چوونە ژێر سایەی قازی محەممەدەوە. بارزانیەکان لە ڕووی ڕاهێنان و چەکداریەوە لە زۆربەی هێزەکانی خێڵە جۆر بە جۆرەکان باشتر بوون. فرە بۆیان ئەستەم نەبوو شوێنی خۆیان لە پۆستە باڵاکانی سەربازیدا بگرن. ئەوان سەرکەوتوانە بەرسنگی سوپای ئێرانیان گرت. خێڵە ناهاو کارەکانیان ئەتۆقان، بەگشتی سەلمان دبوویان چالاکترین و
کاریگەرترین هێزی جەنگاوەرن لە کوردستانی ئێراندا. هەرچەندە دەرکەوتنی لە ناکاوی هێزێکی بەرچاوی بەو توانایە لە ناوچەیەکی سنوورداری وەک کۆمارەکەی مەهاباددا پەیوەندی ئاسایی هێزەکانی لە نێو خێڵەکانی ناوچەکەدا شێواند، گەیشتنی بارزانیەکان بێگومان تووڕەییەکی سەبارەت بە داگیرکاریەکی نابەجێیی دەرەکی وروژاند، بە تایبەتی لە نێو ئەو خێڵانەدا کە بەرژەوەندیەکانن بەتوندی لێ درابوو، سەرەڕای ئەو سۆزە کوردایەتی کە لەو کاتەدا بڵاو بوو. هەروەها سروشتی ئەرکی بارزانیەکان لە مەهاباددا، ئەو دەستێوەردانە لە کاروباری نێوخۆیی لەلایەن دەستەیەکی دەرەکیەوە وا پێچوو لەلایەن کوردانی بیرتەسک و پەیوەست بە بەرژەوەندی تەسکی خێڵایەتیەوە جێگای چاوپۆشین نەبێ. هەروەها هاتنی بارزانیەکان بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی کۆماری مەهاباد گرفت و ناڕەزایەتێکی دیکەی لێکەوتەوە. دابینکردنی خواردەمەنی و ئازوخە بۆ چەند هەزار کەسێک ئەبووە هۆی داچۆڕینێکی قورسی ئەو بڕەکەمەی سەرچاوە خۆراکیەکانی ناوچەکە و ئەبووە هۆی بارگرانێکی سەختی دانیشتوانەکەی. هەرچەندە گرنگترین کێشە و گرفتێک کە پەیوەندی بە هاتنی بارزانیەکانەوە بۆ کوردستانی ئێران هەیە وا دەرەکەوێ کە پەیوەندی بە سروشتێکی تەواو جیاوازەوە هەبێ. وا دەرەکەوێ سەرانی بارزانی سەرەتا لەگەڵ قازی محەممەد نەگونجابێتن و هەرزوو پاش گەیشتنیان بۆ ئێران لەگەڵیدا کەوتبنن ناکۆکی و بەزمەوە. شێخ ئەحمەدی بارزان گوتوویە گوایە ئەو شتانە بۆیە هاتنە پێشەوە چونکە بارزانیەکان ئەو داوایەی قازی محەممەدیان ڕەت کردەوە کە ئەیویست وەک هێزێکی تەمێکارانە بیان نێرێتە سەر خێڵە یاخیەکان. سەرانی بارزانی جەختیان لەسەر ئەوە کردەوە کە پەیوەندی نێوان ئەوان و قازی محەممەد تا ڕادەیەکی وا تێکچووە کە قازی لە بەردەم کارمەندانی شوورەویدا بەتوندی وەک دار دەستێکی بریتانی تاوانباری کردبوون. سەرنجامی دوایی ئەم ناکۆکیە وەک شێخ ئەحمەد دەڵێ ئەوە بوو کە ئەو نێردرایە شەیتاناوە و ناچار کرا لەوێن دەر تا ڕووخانی کۆمار بمێنێتەوە. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵلقەیەکی نوێ هەموو کاتێکتان شاد و کامەران. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵلقەی 37ەم. هۆکارەکانی ناحەزی خێڵەکان بۆ ڕژێمەکەی مەهاباد. دژایەتی خێڵەکان بۆ کۆمارە کوردیەکەی مەهاباد لە ئاکامی چەندین هۆکاری مێژوویی، ڕامیاری، ئاگنی، کۆمەڵایەتی و ئابووریەوە بووە. هەستی دژە شوورەوی. ڕژێمەکەی مەهاباد بە ئاشکرا چەندین سوود و پێویستی لە پەیوەندی خۆی بە شوورەویەوە دەستکەوت. ئەوەی زۆری نەخایاند بووە جێگای دڵڕاوکەی کوردان. گومانی تێدا نییە کە ناوی مەزنی یەکێتی شوورەوی و پلە و پایەکەی شوێنی لەسەر زۆرێک لە کوردان دانا و هانیدان لە دەوری دەوڵەتە نوێیەکە کۆ ببنەوە. وێڕای ئەوەی هەمان پەیوەندی ڕاژەی بە پەیدابوونی نیگەرانی و ناحەزی لای بەشێکی بەرچاوی سەرکردە خێڵەکیە دەسەڵاتدارە کوردەکان کرد. هەڵوێستی دژە شوورەوی ئەم سەرکردانە لە ئاکامی پەیوەندیەکی نادۆستانەی مێژووییەوە شەقڵی وەرگرتە بوو. هەمیشە شەڕ لە نێوان ڕووسیا و ئێران یا ڕووسیا و تورکیادا بووە و ئەبوو کوردان وەک دوژمنێکی قاستەسەر ڕوبەڕووی ڕووسیا ببوونایەتەوە. سەرباری ئەوەش بەهۆی ئەوەی کە بەشێکی بەرفراوانی وڵاتی کوردان ئەکەوێتە سەر سنووری ڕووسیا و ئەو دوو وڵاتەی هاوسێی باشووری، هەر ململانەیەکی نوێ زیانێکی مەزن و نەهامەتیەکی بێوێنەی بۆ کورد لێکەوتەوە. بۆ ماوەی نزیکەی 2 سەدە کوردانی ڕاعیەتی شاو سوڵتان وا پەروەردەکران کە ڕووسیا بە دوژمنی پلە یەک و کافری مطلق بزانن. جەنگی یەکەمی جیهانی بە تایبەتی میراتێکی تۆقین و سڵەمینەوەی سەبارەت بە ڕووسەکان جێهێشتە بوو. ئەو ململانەیە کە لە ئاکامی ڕاگەیاندنی جیهادەوە لەلایەن تورکانەوە سەری هەڵدا،
ئاگری ڕق و کینەی ڕەگەزی و ئاینی هەڵگیرساند. جەنگ لەو بەرەیەوە زۆربەی جار ئەنجامدانی کوشتاری بە کۆمەڵی لە یەکدی لێیەکەوتەوە، هەریەک لە هەوڵی ئەوەدا بوو بەسەر ئەوی دیکەدا زاڵ بێ. هەستی دژە رووسیا وەک چاوەڕوانەکرا لە نێو ئەو ڕەگەزە کوردانەی کوردستانی ئێراندا بەهێز بوو کە گوێبیستی پرۆپاگەندەی پان ئیسلامیەکانی تورکیا بوون. ئەوانەی زۆرینەی کوردانی ئێرانیان پێکەهێنا. وێڕای ئەوەی نابێ ئەوەشمان لە یاد بچێ کە هێندێکیش هەبوون لە پاڵ ڕووسەکاندا بوون. لەگەڵ دەستپێکردنی شۆڕش لە رووسیا و دامەزراندنی ڕژێمی شوورەوی جۆرە هەڵوێستێکی نوێ لە هەمبەر ڕووسەکان سەری هەڵدا. نیگەرانی لە هەڵوێستی ئاین کوتانی حکوومەتی شوورەوی بووە سەرباری ئەو هەستە دژ بە ڕووس و دژ بە کریستیانیەی پێشتر لای کوردان هەبوو. بێگومان ئەو هەستە دژ بە شوورەویە لە نێو سەردارە کورد و خانەدانە مۆڵکدارەکانی دیکە زۆر بەهێزتر بوو. ئەوانەی ئەترسان لە سایەی سیستەمێکی هاوشێوەی شوورەویدا بە تەواوی دەسەڵات و مڵک و ماڵەکانیان لە دەست بچێ. هۆکاری ئابووری هۆکارێکی دیکەی گرنگی بێزاری کوردانە دژی ڕژێمەکەی مەهاباد جووتیارانی کورد بە تایبەتی تووتنەوانەکانیان، ئەوانەی بژێویان بە شێوەیەکی سەرەکی پشتی بە بازاڕی ئێرانی ئەبەست، تووشی زیانێکی مادی مەزن بوون بەوەی لە بەشەکانی دیکەی بازاڕی ئێران دابڕان. وەک پێشتر تێبینی کرا نەهامەتی و بارگرانیە کە کەوتبووە سەرشانی کوردانەوە بوو کە ئەبوایە ئەو خۆراک و دانەوێڵەکەمەی هەیان بوو بەشی ژمارەیەکی زۆر لە جەنگاوەرانی بارزانی لێ بدەن. بێزاری لە سەرکردایەتی قازی محەممەد. لە کۆتاییدا زۆربەی سەرخێڵە کوردەکان سەبارەت بە دەرکەوتنی قازی محەممەد لە پلە و پایەی دەسەڵاتێکی باڵادا و لە ڕێگای تاڕادەیەک نائاسایی میکانیزمی پارتایەتی و هەروەها بەهۆی پشتگیری خەڵکی شارنشینەوە بێزار بوون. دەسەڵات لە کوردستاندا هەر لە کۆنەوە لە دەستی ئەوانەدا چڕ بۆتەوە کە دەستیان بەسەر ڕێکخراوی نیمچە سەربازی خێڵە جەنگاوەرەکاندا گرتووە. ئەم دەست بە سەراگرتنە لە ڕێگەی پەیوەندی خێڵەکی و دەرەبەگایەتیە زاڵەکانەوە جەختی لەسەر کراوەتەوە. چینە دەسەڵاتدارە فەرمانڕەوا سونەتیەکانی کورد زادەی سێ دەستەی جیاوازن: میرایەتیە میراتیەکان، شێخی تەریقەتە ئاینیەکان و هەروەها سەرخێڵەکان. هەموو ئەو سەرکردە کوردانەی بانگەشەی کوردایەتیانە کرد و خەونی فراوانکردنی دەسەڵاتی خۆیان بۆ ناوچە کوردیەکانی دیکە هەبووە سەر بە یەک لەم سێ دەستە دەسەڵاتدارە بوون. کارەکانی میر بەدرخانی بۆتان، شێخ عوبەیدوڵڵای نەهری و هەروەها سمکۆ ئاغای شکاک ئەتوانرێ وەک سێ نمونە ئاماژەیان بۆ بکرێ. لە سایەی هەلومەرجێکی ئەو تۆدا ئاستەنگ دروست بوون لە بەردەم خواستی ڕێبەرایەتی نەتەوەیی کەسێکی وەک قازی محەممەد مەسەلەیەکی حەتمیە. ئەوە ڕاستە کە ئەو ئەندامێکی بەڕێزی بنەماڵەیەکی بەناوبانگ و ناسراوی شارەکەی خۆی واتە مەهاباد بوو، بەڵام ئەو تەنیا کەسایەتیەکی پایەبەرزی ئاینی و شارنشین بوو، بێبەش لە هەر پلە و پایە و جیاوگێک کە ئەندامانی دەستەی مەزنە فەرمانڕەوەکانی کورد لێی بەهرەمەند بوون. وەک ڕێبەرێکی نەتەوەیی لە خەسڵەتەکانی ئەو ڕێبەرایەتیە بێبەش بوو کە هەزارەها وەفادار و لایەنگر لە دەوری خۆی کۆبکاتەوە. ئەوەی لای ڕێبەرانی پێشوو بەدیەکرا. ئەو نەپلە و پایەی دەسەڵاتە کۆنەکانی هەبوو کە بە شێوەیەکی کەموێنە لە دەست میرە مەزنەکاندا بوو بە میراتی فەرمان ڕەوایەتیانە کرد، نە ئەو پیرۆزیەی هەبوو کە شێخەکانی تەریقەتی قادری و نەقشبەندی لای موریدەکانیان هەیان بوو، هەروەها نە ئەو دەسەڵات و ناوبانگەی ئەو سەردارانەی هەبوو کە سەرکردایەتی کۆنفدراسیۆنی خێڵەکانیانە کرد. وێڕای تێکڕای ئەو ئاستەنگانە قازی محەممەد بۆ ماوەیەک توانی ببێتە پێشەوای باڵای گەلەکەی. لە نێو تێکڕای ئەو هۆکارانەی ئەویان گەیاندە دەسەڵات
هیچ یەکیان وەک ئەوەیان بایەخدار نەبوون کە وەک سەرکردەیەکی نەتەوەیی لەلایەن بەشێکی مەزنی کوردانی ئێرانەوە قابلی قبول بوو. بێگومان ئەمە مژدەی بایەخێکی قوڵ بوو کە تەنیا هێمای کۆمەڵایەتی و ڕامیاری خۆی هەبوو. ئەوەش بەڵگەیەکی ئاشکرا بوو بۆ سوانی دا بە کۆمەڵایەتیە کۆنەکە، هەروەها ئەوەی کە ئەو سیستەمە فەرمانڕەوایەتی بۆ چەندین سەدەر ڕەجی داکوتا بوو خەریکە بکەوێتە بەرمەترسی ڕووخان. ئەو سوانە لە ئاکامی هەڵگیرساندنی جەنگی یەکەمی جیهانی و ئەو ڕووداوانەی بەدوایدا هاتن خێراتر بوو. بنیادنانی کارگێڕیە هاوچەرخەکان لە تورکیا، ئێران و عێراق لە پاشجەنگ پرۆسەی نیشتەجێبوون و هەڵوەشاندنەوەی ژیانی خێڵایەتی چالاکتر کرد. هەروەها ڕەوتی فێرکردن و خوێندەواری، پیشەسازی و شارنشینی خێراتر کرد، هێزەکانی گۆڕان بە شێوەیەکی هێواش بەڵام چەسپا و پەرەی سەند و لەگەڵ چوونە پێشی سەدەدا و بۆ دوورە دەستترین کەنارەکانی کوردستان خۆیە کوتا و مۆرچی خۆی لە هەموو لایەکەدا. پەیوەندی دەرەبەگایەتی و خێڵایەتی کۆنەکان لە ئاکامی گۆڕانی خێرا و هەمەلایەنەی جیهان بە شێوەیەکی مەزن لاوازە بوو. ئەوەش هێدی زەمینەی بۆ هاتنەکایەی شێوازێکی نوێی پەیوەندی و وەفاداری ئەڕسکان. تیۆری هاوچەرخی نەتەوایەتی لەگەڵ جێگرتن و خۆچەسپاندنی هێماکانی ئەم وەفاداریەدا شوێنی لە سەرسروشت سەرچاوەکانی هێز لە کوردستاندا دانا. هەرچەندە ڕووداوەکانی دواتر ئەوەیان پیشاندا کە دەرکەوتنی ئەو گۆڕانانە هێشتا ئەوەندە قوڵ و ڕیشەیی نەبوو وەک چاوەڕوانی لێکرا. دەسەڵاتداری بەهێزی چینە سونەتیەکان بەسەرکایەکانی ژیانی کۆمەڵگا تا ڕادەیەکی زۆر وەک خۆی مابوو. هەروەها زۆرینەی کۆمەڵگا خێڵەکیەکان تازە لە سەرەتای ئەوەدا بوون هەست بە کاریگەری ئەو بیر و باوەڕە نوێیە بکەن. لێرەدا کاتێک هەردوو لا هێزەکانی خۆیان ڕێک خست و لە بەرامبەر یەکدا ڕاوەستان، سەنگی هێزە سونەتیەکان و پەیوەندی و وەفاداریە کۆنەکان سەلماندی لە نوێیەکە بەهێزترە. ژمارەیەکی زۆری سەرخێڵەکان بە تایبەتی بە سەرکردەی نوێ وەفادار نەبوون وەک پێشتر ئاماژەی پێدرا. ئەوان لە دەسەڵات و پلەپایەی تازە بەدەست هاتووی پێشەوە ترسان و بەگومانەوە لێیان نەڕوانی. ئەو دەسەڵاتەی کە بە شێوازێکی باوی ددان پێدان نرا و بەدەستی نەهێنا بوو. بۆ زۆربەیان بەدەستهێنانی دەسەڵاتی باڵا لەلایەن قازی محەممەدەوە لادانێکی بێبێنەی لە نەریت و شێوازی باو پێکەهێنا. ئەوان بە سوچی سەیری خواست و پلەپایەی نوێی پێشەوایانە کرد و چاویان بە دەسەڵاتیدا هەڵنە ئەهات و ئێرەییان پێبرد. ئەوان وایان لە قەڵەمەدا کە پێشەوا ئەیەوێ لە سایەی ئەو بیر و باوەڕە نوێیەدا حەز و ئارەزووی دەسەڵات خوازی بێنێتە دی. ڕووخاندنی کۆماری مەهاباد و ڕووداوەکانی دواتر لەوانەیە ڕاستەوخۆترین تاکە هۆکار بۆ ڕووخاندنی هەردوو کۆمارەکەی ئازەربایجان و مەهاباد بریتی بێ لە بڕیارەکەی شوورەوی سەبارەت بە کێشانەوەی هێزەکانی خۆی لە ئێران لە مایۆی 1946دا و لە ئاکامی فشاری توندی هێزە ئەوروپیەکان. لە سەروبەندی پاشەکشەی هێزەکانی شوورەویدا حکوومەتی ئێران چالاکانەتر بەرە و کار و کردەوەی سەربازی هەنگاوینا. زیاتر و زیاتر هێزی ئێرانی هێنرایە ناوچەکە. قازی محەممەد کە تەنیا هێزێکی جەنگاوەری خێڵەکی لەبەردەستدا بوو لە هەلو مەرجێکی بێهیواییدا بوو. لە دێسەمبەری 1946دا ئەرتەشی شاهەنشاهی ئێران پەلاماری ئازەربایجانیدا و لە ماوەی 24 ساتدا بەرهەڵستیانی تێکشکاند. بەزینی هێزەکانی دیموکراتی ئازەربایجان لە شەوی 10 دێسەمبەری 1946دا لە گەلی قافڵانکۆ لەلایەن سوپای ئێرانەوە زەنگی کۆتایی کۆمارە کوردیەکەی مەهاباد بوو. هەروەک چۆن بەر لە ساڵێک گرتنی تەبرێز لەلایەن ئازەربایجانیەکانەوە مژدەی دامەزراندنی کۆمارە کوردیەکە بووە.
جێگای سەرنجە تێبینیەوە بکەین کە فەرمانداری دیموکراتەکان لە ئازەربایجان لە نامەیەکی خۆیدا بۆ سەرۆک وەزیرانی ئێرانی ناردووە ڕایگەیاندووە کە سەیفی قازی سەرکردەی کوردان سەری لە بارودۆخەکە سوڕماوە و فەرمانی وەستاندنی جەنگ و بەرگری داوە. 2 ڕۆژ دواتر سەدری قازی برای قازی محەممەد چووە میاندووە و لەبێ چاوی بە ژەنڕاڵ هومایۆنی سەرکردەی ئێرانی کەوت. نێوەرۆکی سەردانەکەی سەدری قازی بریتی بوو لە کارکردن بۆ هەماهەنگی نێوان هەردوولا تا ناوچەی مەهاباد بێشەڕ و بە شێوەیەکی ئاشتیانە لەلایەن سوپای ئێرانەوە دەستی بەسەردا بگیرێتەوە. لە ئاکامدا گەیشتنە ڕێکەوتنێک کە هەرزوو پاشەوەی بارزانیەکان مەهاباد جێهێڵن هێزە ئێرانیەکان بەرەو ناوچەکە بکشێن. پاشەوەی بارزانیەکان بەرەو نەغەدەکشانەوە سوپای ئێرانی بەراو مەهاباد کەوتە جوڵە و هێزی خێڵەکی غەیرە نیزامیشیان لە خێڵەکانی دیبوکری مامەش و هەروەها مەنگوڕیش لەگەڵدا بوو. ئەو 3 خێڵەی سەرکردەکانیان ناحەزی کۆمارەکەی مەهاباد بوون. هەرچەند ئەو هێزانە لە نزیک شارەکەوە لەلایەن نێردراوێکی قازی محەممەدەوە وەستێنران، ئەوەی ئاماژەی بەڕێکەوتنەکەدا کە داگیرکردنەوەی مەهابادی خستۆتە ئەستۆی سوپای نیزامی ئێران نەک پیاوە خێڵەکیەکان. ئەوانەی ئامادەبوونیان مەترسی کەوتنەوەی نائارامی و ئاژاوەی لێپەیدابێ. بەڵام ئەم داوایە پەسەند کرا. چەکدارە خێڵەکیەکان پاشەکشەیان پێکرا. سوپای ئێرانی چووە نێو مەهابادەوە. هەروەها بۆ ماوەی چەند ڕۆژێک پەیوەندیەکی دۆستانە لە نێوان سەرکردەکانی سوپا و ڕێبەرانی کورد بەرقەرار بوو. وێڕایەوەش ئەم مانگی هەنگوینیە هەرزوو کۆتایی هات. لە 17 و 18 دێسەمبەردا ژمارەیەکی زۆر لە سەرانی کورد لەوانە قازی محەممەد و سەیفی قازی ئامۆزای گیران و زیندانی کران. لە 30 دێسەمبەر سەدری قازیش لە ماڵەکەی خۆی لە تاران دەست بەسەر کرا و هێنایەنەوە بۆ مەهاباد. لەوێ لەگەڵ قازی محەممەدی برایدا لە گرتوخانە ڕاگیران. بە پێی گشت ئەو بەڵگانەی هەن گرتنی سەدری قازی کارێکی نادروست و نادات پەروەرانە و تۆڵە سێنانە بوو. بە درێژایی تەمەنی کۆمارە کوردیەکە ئەو جەختی لەسەر هەڵوێستێکی دروست و ناتوند و تیژ دژ بە و ڕژێمە ئەکرد کە لەلایەن براکەیەوە ڕێبەرایەتی ئەکرا. ئەو ئەندامی پەرلەمانی ئێران بوو لە تارانیش داوانیشت. بە درێژایی ئەو ساڵە تەنیا ئەو جارە تارانی جێهێشتە بوو کە لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانیەوە داوای لێکرا بوو وەک نێوەندێک هەڵسوڕێت. بەبوونی سەرانی کورد لە گرتوخانەدا ئەمێستا سوپای ئێران دەسەڵاتی تەواوی بەسەر مەهاباددا هەیە. هەر بۆیە داوای لە تێکڕای ئەوانە کرد کە شکایەتیان دژی گیراوەکان هەیە پێشکەشی بکەن بۆ ئەوەی تەواوی ئەو بەڵگانەی هەیانە بخرێتە بەرچاو. ئەم هەڵسوکەوتەی دەسەڵاتدارانی ئێران دوا مۆری لە چارەنووسی تۆمەتبارەکاندا. ئەوەی بووە هۆی پێکێنانی دادگایەکی سەرپێیی کە بە پێی زانیاری سەرچاوەیەکی ئێرانی ئەو دادوەرانەی قازی محەممەدیان دادگایی کرد پیاوانێک بوون دەمێک بوو خولیای کۆتایی هێنانی دەسەڵاتی قازیان لەکەللەدا بوو. ئەو تۆمەتانەی خرانە ئەستۆی قازی محەممەد بریتی بوو لە بردننی 800,000 ریاڵ لە گەنجینەی بۆکان، هاوکاریکردن لەگەڵ حەمە ڕەشید خان و بارزانیەکان، هەروەها ناردنی 50 لاو بۆ یەکێتی شوورەوی تا فێری ڕاهێنانی سەربازی بن. پاش کۆتایی هاتنی دادگاکە سزای مەرگ بۆ قازی محەممەد، سەیفی قازی و هەروەها سەدری قازی بڕدرایەوە. پاشەوەی قازی محەممەد هەواڵی چارەنووسی براکەی بیست سەری لە بێدادی بڕیارەکەی دادگا سوڕما و بەرگری لە ژیانی براکەی کرد. بەڵام هەوڵەکەی بێهودە بوو. لە بەرەبەیانی ڕۆژی 31 مارتی 1947دا هەرسێ کەسەکە لە مەیدانی مەهابادا بەداراکران. ئەو شوێنەی بە سەربازانی ئێرانی و ڕەشاش بەدەست تەنرا بوو. کوردان لە هەموو شوێنێک هەواڵی ڕووخاندنی مەهاباد و لە سێدارەدانی قازی محەممەد و هاوڵانیان بەداخ و بێزاریەوە پێگەیشت. لە تورکیا و عێراق دەربڕینی سۆزی گشتی لەبار و ڕێگە پێدراون نەبوو. لە کوردستانی ئێران کە لە سایەی یاسای سەربازیدا بوو خەڵکەکە داخ لە دڵ و تووڕە بوون
بەڵام هێمن بوون. وێڕای ئەوەش راپۆرتەکان باس لە کەوتنەوەی هەراو ئاژاوە لە خوڕەماوە شاری سەرەکی هەرێمی لوڕستانەکەن. ئەوانەی لە 11 مایۆی 1940دا دژی لە سێدارەدانەکانی مەهاباد بێزاریان دەربڕیوە ئەو کارەیان ڕسوا کردووە. ئاسەواری نالەباری ڕووخاندنی مەهاباد بۆ کوردان و ئەو خەڵکەی لە نێو مەهابادیاندا ژیابوون هێشتا کۆتایی نەهاتبوو. هەروەک پێشتر تێبینی کرا ژمارەیەک لە ئەفسەرانی کوردی سوپای عێراق ئەوانەی لە کاتی ڕاپەڕینی بارزانیدا پەیوەندیان بە مەلا مستەفاوە کرد و پاش شکستی ڕاپەڕینەکەش لەگەڵی بەرەو مەهاباد بەڕێکەوتن، ڕووخاندنی مەهاباد ئەو ئەفسەرانەی بەرەو عێراق جێڕایەوە. ئەوانەی هەرزوو پاش گەڕانەوەیان دەست بەسەر کران. لە 19 ژوونی 1940 چوار لەو ئەفسەرانە عیزەت عەبدولعەزیز، مستەفا خۆشناو، محەممەد مەحموود، هەروەها خەیڕوڵڵا عەبدولکەریم لە بەغدا لە سێدارە دران. ئەم لە سێدارەدانە ترس و بێزاریەکی گەورەی لێکەوتەوە. ئەمە یەکەم جار بوو عێراق بەو چەشنە مامەڵە لەگەڵ نەتەوە خوازانی کووردا بکە. کاردانەوەی کوردانی عێراق و کوردانی هەرلایەکی دی کاردانەوەی کەسێکی سەرسوڕما و بێهیوا و تووڕە بوو. نەتەوایەتی کورد بەو گوزەرە نەلاواز بوو نەداچوو. لە جاتیەوە سەلماندی بۆتە سەرچاوەی هێزێکی مەزنی دەستەیەکی نەتەوە خوازانی کورد بەتایبەتی. ئەمێستا ئەوانەی توێژی ڕووناکبیری کوردن. ئەو هێزە نوێیەی لە نێو کووردا لە پێناو بەدەستەوە گرتنی دەسەڵات کەوتبوونەخۆ و لە ململانێدا بوو. ئەوانەی توانیان شانازی بە قوربانیدان و شەهامەتەوە بکەن و لەگەڵ دەسەڵاتدا کەوتنە گفتوگۆ. بڵاوکراوەی پەناهەندەی کورد لە دەرەوە بە شێوەیەکی بەرفراوان هەواڵی لە سێدارەدانی قازی محەممەد و هاوڵانی لە مەهاباد هەروەها چوار ئەفسەرەکەیان لە بەغدا بڵاو کردەوە. کوردن نەتەوە خوازە تۆخەکان و چەپەکان چۆنیان بیر کردوتەوە ئەوە بە ڕاشکاوی لە دەنگی کوردستاندا دەرەکەوێ کە بڵاوکراوەیەکی دەستنووسی خوێندکارانی کورد بوو لە ئەوروپا. لە دەرچووی ئابی 1949 ئەم بڵاوکراوەیەدا بە دوو گوتاری جیاواز باس لە سێدارەدانەکانی مەهاباد و بەغدا کراوە. لە گوتاری سەربەرزی هەتایی بۆ قازی محەممەد بە پشتبەستن بە دەستەواژەی توندی کۆمۆنستانە ڕەخنە لە ئەمریکا و بەتایبەت سەرۆک ترومان، بریتانیەکان، تورکان، هەروەها ئێرانیەکان گیراوە. سەبارەت بە ئێران بڵاوکراوەکە بە بەکارهێنانی تونترین دەستەواژە و بەو پەڕی تووڕێییەوە دابەزیوەتە سەریان و بە سەڵتەنەت خوازە فاشیستە تلیاکیەکان ناوی بردوون. سەبارەت بە لە سێدارەدانی ئەفسەرانی کوردی سوپا لە بابەتی پەیمانی شەهیدەکانمان باسی لێوە کرابوو. ئەم گوتارە نێوەرۆکی ئەو قسانەی بڵاو کردوتەوە کە ئەو ئەفسەرانە پێش لە سێدارەدانیان کردبوویان. ئەگوترێت ئەفسەرەکان لە قسەکانیاندا هەستی خۆیان سەبارەت بە خێزانەکانیان و لەمە کوردستان دەربڕیوە ئەو هۆکارانەیان خستۆتە ڕوو کە هان دەریان بوون لە پێناو بەرگریکردن لە بیر و باوەڕیان چەک هەڵگرن. هەموو ئەفسەرەکان بە دروشمدان کۆتاییان بە قسەکانیان هێناوە جگەل لە مستەفا خۆشناو کە هیوای خۆی دەربڕیوە ژیانی بپارێزرێ. ئەوەش بۆ ئەوەی کاریگەری لەسەر سێ مناڵەکەی هەبێ. محەممەد مەحموود هاواری کرد بژی کوردستان. خەیڕوڵڵا عەبدولکەریم هاواری کرد مردن بۆ دوژمنانمان و بژی کوردستان. عیزەت عەبدولعەزیز هاواری کرد مردن بۆ ئیمپریالیزم و بەکرێ گیراوە ڕوڕەشەکان. بەراوردێک لە نێوان ڕژێمە دیموکراتەکەی ئازەربایجان و کۆمارە کوردیەکە لە مەهاباد. ئەگونجێت هێندێک هۆکار کە ڕۆڵیان لە شکستی کۆماری مەهاباددا هەبووە بە بەراوردکردنی ئەو کۆمارە لەگەڵ ڕژێمە دیموکراتەکەی ئازەربایجان لە تەبرێز ئاشکراتر بێتە بەرچاو. بەدەر لەو ڕاستیەی کە هەردوو ڕژێمەکە زۆر و کەم لە هەمان کات و لە سایەی هەلومەرجی وەک یەکدا پەیدا و دواتریش ئاوا بوون. لەو دوو ڕژێمە ئەوەی ئازەربایجان باش ڕێکخراوتر و لە ڕووی کاری ڕامیاریەوە بە ئەزموونتر بوو.
هەروەها پێشینەیەکی شۆڕشگەڕانی کۆنتری هەیە کە بۆ دەورانی شۆڕشی مەشروتەی ئێرانی لە ساڵانی 1905-1909 گەڕێتەوە. ئەم جیاوازیانە لەوانەیە باشتر ڕەنگ بداتەوە لەو تەرزە پیاوانەی کە ڕێبەرایەتیان لە ئازربایجان و کوردستانی ئێراندا گرتاستۆ. جعفەر پیشەوەری، دکتۆر جاوید و سەرکردەکانی دیکەی ئازربایجان کەسانی کۆمۆنیستی لێهاتوو شارەزا و تێگەیشتوو بوون و ئەندامێکی پێگەیشت و قاڵبووی حیزبی بوون و ئەیانزانی چ شتێکی تایبەت و دیاری کراوێنەوێ. بە بەراورد سەرانی کورد کەسانێکی سادە و ساکاری خۆماڵی بوون، زۆربەیان لە ڕووی ڕامیاریەوە کاڵ و کرچ و خاوەنی کەمێک یاخود هەر هیچ ئاراستەیەکی ئایدۆلۆژیان نەبوو. سروشتی عەقڵیەتی بۆرژوازی و دەرەبەگایەتی سەرانی کورد تەواو لەگەڵ بیرکردنەوەی مارکسستی سەرانی ئازربایجان پێچەوانە بوو. تەنانەت قازی محەممەدیش کە لە نێو کورداندا لە هەموویان تێگەیشتوتر و ڕووناک بیرتر بوو، کەمێکیان زیاتر لە پیاوێکی ئاینی تێگەیشت و شارەزاتر بوو. جیاوازیەکی دیکە کە ئەتوانرێ ببینرێتەوە لە نێوان بنەمای جیاخوازی ئازربایجان کە تەوژمی بەدامەزراندنی ڕژێمە دیموکراتەکەی ئازربایجان بەخشی لەگەڵ جوڵانەوەی نەتەوایەتی کورد کە لە دەرەوەی ئەو ناوچەیەدا بوو کۆمارە کوردیەکەی مەهابادی تێدا ڕسکا. جیاخوازی ئازربایجان لە سایەی کاریگەری چالاکیەکانی شوورەوی و تورکیدا پەرەیسەند. ئەو چالاکیانەی بە ئامانجی لاوازکردنی پابەندبوون و وەفاداری خەڵکە خۆجێی یەکە و وەک هەنگاوێکی سەرەتایی بۆ پێوەلکان و گرتنەخۆ ئاراستە ئەکرا. ئازربایجانی شوورەوی پێشکەوتوتر و باشتر بەڕێوەبرا و هەمیشە شوێنی لەسەر هاوڕەگەزەکانی خۆی لە ئازربایجانی ئێران لەودی و سنووردا ئەنا و ئەیبروژاندن. بێگومان شوورەوی کە بە هیوای ڕاکێشانی ئازربایجانی ئێران بۆ نێو خولگەی خۆی و پاشتر هەڵلوشینی بوو، لێ هاتوانە سوودی لە گشت ئەو دەرفەتانە وەرگرت کە لێک نزیکی ڕەگەزی، کەلتوری، جوگرافی نێوان هەردوو ئازربایجان لە بەردەمیان دانابوو. تورکە عوسمانیەکان بە پێچەوانەوە کە لە سەردەمانێکدا بە ئامانجی دەست بە سەراگرتنی ئازربایجانی ئێران مەلمەلانەیەکی توندی ڕووسەکانیانە کرد، ماوەیەک پێشتر و بە درێژایی ساڵانی جەنگی یەکەمی جیهانیەوە بە سەرکەوتنێکی مەزنەوە سیاسەتێکی ئیسلامچێتی تۆرانچێتیان برە و پێدانی بەکارهێنانی زمانی ناوەڕاستی ئاسیا بە تایبەتی زمانی ئۆڕاڵ ئاڵتایی بەڕێوە برد. بەوەش ئەو هێزە خۆ لە ناوەند بە دوورگرانەی کە لەلایەن رووسیا و تورکیاوە دەست بە پشتیاندا ئەهێنرا دەمێک بوو لە نێو ئازربایجانیەکاندا خەریکی کارکردن و هاڵسوڕان بوون. ئەوانە زیاتر لە جارێک خولیای خۆکێشکردنیان بە ئاشکرا بەرەو هەر یەک لەو دوو دەوڵەتە ململانێ کار و ڕکابەرە پیشانەدا. جوڵانەوەی شوورەوی خوازانە کە لە ساڵانی 1945-1946 لەلایەن ئازەریە دیموکراتەکانەوە ڕێبەرەی تێکرا، جوڵانەوەی شوورەوی خوازانە کە لە ساڵانی 1945-1946 لەلایەن ئازەریە دیموکراتەکانەوە ڕێبەرایەتی یەکرا، لەوانەیە زیاتر لەو درکەوە نزیکتر بێ کە بۆ ماوەیەکی دوورە خولیای یەکگرتنی لەگەڵ رووسیادا لەسەردا بوو. ئەو جوڵانەوەی کە بووە هۆی دامەزراندنی کۆماری مەهاباد بریتی بوو لە دوا دەرکەوتنی مەشخەڵی نەتەوایەتی کورد کە بە شێوەیەکی پچڕ هەر جارە و لە ناوچەیەکی زیاوازی کوردنشیندا سەری هەڵەدا. چەند بارە بوونەوەی ئەم ڕاپەڕینانە بەڵگەی ئەوەیە وێڕای شکستی یەک بە دوای یەک خواستی کورد بۆ سربەخۆیی هیچ کات بە تەواوی ڕیشە کێش ناکرێ. ئەبێ تێبینی ئەوە بکرێ ئەو ڕاپەڕینانەی کورد بە شێوەیەکی پچڕ ڕوویان داوە و سروشتێکی ناوچەییان هەبووە، هیچ کات ڕوخساری ڕاپەڕینێکی سەرتاسەری بەرفراوانی بەخۆوە نەگرتووە. لە ڕاستیدا هیچ کات کورد بۆ ئەنجامدانی ڕاپەڕینێکی یەکگرتو لە دەوری یەک کۆنەبوونەتەوە، تەنانەت لە چوارچێوەی هەر یەک لەو دەوڵەتانەشدا کە تێیدا نیشتەجێن. ئەوەش بێگومان ئاکامی نەبوونی ڕێکخراوێکی ناوەندیە کە بتوانێت چالاکیەکانی کورد لە تێگڕای ناوچەکان ئاراستە بکات و هەماهەنگی لە نێویاندا پێک بێنێ.
وێڕایی باڵادەستی ڕێکخراوەیی ئازەربایجانیەکان و ئەزموونی مەزنی سەرکردەکانی بە بەراورد لەگەڵ کوردەکانی مەهاباددا ئەرکەکەشیان ئاسانتر بوو کە بریتی بوو لە لکاندنی ئازەربایجانی ئێران بە یەکێتی شوورەویەوە. ئەوان توانیان هەموو توانا و وزەی خۆیان بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکە بخەنەگەڕ و لە سایەی یەک ئامانجی دیاری کراودا ملی ڕێگا بگرن. ئەرکی ڕژێمەکەی مەهاباد بە پێچەوانەوە ئاسان نەبوو. ئەوان لەو خەیاڵەدا بوون ناوکێک بۆ دەوڵەتێکی کوردی مەزنتر پێک بهێنن کە تەواوی خاکی کوردان بگرێتە خۆ. ئەوان وێڕای ئەوەی لەگەڵ حکوومەتی ئێراندا لە ململانێ و ناکۆکیدا بوون ئایانزانی لە کۆتاییدا ئەبێ بەشە مەزنەکەی دەوڵەتە ئایندەکەی کورد لە دەست تورکیا و عێراق و سووریا دەربهێنن. جیاوازیەکی ئاشکرای نێوان کۆمارە کوردیەکە و ڕژێمی ئازەربایجان ئەو ئازادیە ڕێژەیە بوو کە لە حاز تێوەردانی شوورەویەکان هەیبوو. نوێنەر و کارمەندەکانی شوورەوی لەو ناوچانەی لە بەردەست کۆمارە کوردیەکەدا بوون هێندە دەرنەکەوتن و نەئەبینران وەک ئەوەی لە ئازەربایجانە بینرا. هەروەها ئەوانەی کە ڕوویەدا لەوێن دەربن زۆر شارەزا و پەنامەکی هەڵەسوڕان. وێڕای ددان پێدانەنانی کورد هەر دەرەکەوێت کە نوێنەری شوورەوی لە مەهاباد بووە و دوا کارمەند کە بەم ئەرکە هەڵسوڕابێ کەسێکە بەناوی ئەسەدۆف کە ئەگوترێت تا ڕووخاندنی ڕژێمەکە لە مەهاباد بووە و سەرکەوتوانە هەڵاتۆتە کونسوڵگەری شوورەوی لە تەبرێز. ئەو بارودۆخەی کە لە مەهاباد هەبوو بە توندی پێچەوانەی ئەوەکەی ئازەربایجان بوو. ئازادیەکانی تاکە کەسی لە ئازەربایجان بەرتەسک کرابوونەوە، تەنانەت شێوازی تیرۆر و تۆقاندنیشیان هێنایەکایەوە. لە کاتێکدا کوردان دوور لە هەراسانکردنی دەسەڵات تەواو لە ئازادی بەهرەمەند بوون. هەروەها نواندنی تund و تیژی دژی نەیار و ناحەزانی دەسەڵات دەگمەن بوو. هەواڵنێرێکی ڕۆژنامەیەکی ئێرانی وا ڕێکەوت بوو کە لەو دەمەدا لە نێو جەرگەی ئەم ڕووداوانەدا بووە و سروشتی فەرمانڕەوایەتی لێبوردە و نەرمونیانی قازی محەممەدی بەرز نرخاندووە. وەکەوەڵێ قازی محەممەد کۆتایی بەتاڵانی و ژێردەیی هێنا. هاوڵاتیانی شاری مەهاباد لە ماوەیەکی کورتی ئاشتی و ئاسایش بەهرەمەند بوون. بە درێژایی ئەو ماوەیەی کە قازی لە پۆستەکەیدا بوو تەنیا باس لەوە ئەکرێ کە تاکە کەسێک کوژراوە. ڕۆزفێلد ئەم بەراوردەی خوارەوەی لە نێوان دوو ڕژێمەکەدا کردووە. لە کاتێکدا تێرۆریزم بێڕێگر لە ئازەربایجانی ڕۆژهەڵات بەربڵاو بوو، لە کوردستاندا ژمارەیەکی کەم ئەگەر هەر هیچ بەندیەکی ڕامیاری هەبوو بێ، هەروەها یەک یا دوو کەس هەبوون کە پەیوەندی بە ناکاوکوژی ڕامیاریەوە هەبێ. هەرچەندە ژمارەیەک لەو کوردانەی کە لایەنگری ڕژێمەکە نەبوون هەڵات نەتاران. لەسەر شەقامەکانی مەهاباد پیا و دەنگی ڕادیۆ ئەبیستێت کە لە ئەنکەرە و لەندەنەوە پەخشەکرێن. لە کاتێکا بیستنی ئەم جۆرە ئێزگانە لە تەبرێز سزای کوشتنی لەسرە. لە کاتێکدا هۆکاری ئەم ئازادیە میان ڕەوی و لیبراڵی بوونی قازی محەممەد و کابینەکەیەتی، یاخود بوونی خێڵەکان کە چاوپۆشی لە کاری تund و تیژی دژی کەسێک ناکەن کە سەر بەوان بێ. ئەو حاڵەتەی کە ببووە هۆکاری گەلێری ڕژێمەکە لانی کەم لە نێو هاوڵاتیانی مەهاباددا، ئەوانەی دوور لە ستەم و سەرکوت و چەوسانەوە کە حکوومەتەکەی مەهابادی لە حکوومەتەکەی تاران جا کردەوە ئاهێکیان پێداهات بووەوە. جیاوازیەکی سەرنج ڕاکێشی دیکەی نێوان هەردوو ڕژێمەکە ئەو دەمە ئاشکرا بوو کە هەردووکیان ملیان بەرەو کۆتاییەنا. لە ئازەربایجان کاردانەوەیەکی بەهێز دژ بە ڕژێمە دیموکراتەکە هەبوو. لە کاتێکدا لە مەهاباد شتێکی بەو چەشنە نەقەوما وەک ڕۆزفێڵد دەڵێت. لە هەموو لایەکی ئازەربایجانەوە جووتیاران، کرێکاران، دوکانداران لە سەرەتای دەرکەوتنی ڕووخاندنی ڕژێمی ئازەربایجانەوە کەوتنە کوشتنی بە کۆمەڵی دیموکراتەکان. ئەم کاردانەوە ڕەمەکیە بە ئاشکرا بەڵگەی داخ لە دڵی خەڵکەکەی لە هەمبەر ڕژێمەکە پیشانەدا. لە کاتێکدا لە مەهاباد هەموو شتێک بەهێمنی چووە پێش. ئەو بارودۆخەی بە تایبەتی جێگای سەرنجە ئەوەیە کە لە هەموو لایەکی ئازەربایجاندا پۆلیسی نهێنی بەهێز بوون و بۆ حاڵەتی لە ناکاو و نائاسایی بەو شێوەیە ئامادەکرابوون. لە کاتێکدا قازی محەممەد تەنانەت
هیچ جۆرە ئامرازێکی سەرکوتکاری بەو چەشنەی نەبوو. ئەو ڕاستیەی ئەو گوتەیە بە تەواوی ئەچەسپێنێ کە ڕژێمەکەی قازی محەممەد گەلێر بوو لانی کەم لە پای تەختەکەی خۆیدا. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 38ەم. پرسی یارمەتیدانی مەهاباد لەلایەن شوورەویەوە. ئەو هەژانە توندەی لە ئاکامی پەیدابوون و ئاوابوونی کۆمارە جوانە مەرگە کوردیەکەی مەهاباد سەری هەڵدا لە ماوەی دەیەیەکدا خامۆش بوو. بەڵام لێکدانەوە و دەربڕینی بیر و ڕای ناکۆک و جیاواز سەبارەت بە سروشت و بنەماکانی لەو پەڕی تین و تاوی بەردەوامیدا بووە. هێندێک مۆری ئەوەیان لێداوە کە سەرە ڕوویەکی بێ ئەملاولای شوورەوی بووە. لە کاتێکدا کەسانی دیکە جەختیان لەوە کردووە کە گەشەکردنێکی خۆڕسک و خۆیی هەستی نەتەوایەتی کورد بووە. بەڵگەی زۆریش هەیە پاڵپشتی هەردوو بۆچوونەکەکە. ڕژێمەکەی مەهاباد بەشێکی زۆری هێز و خواستی معنەوی خۆی لە یەکێتی شوورەویەوە وەرگرتووە. هەروەها زۆرێکیش لە کوردان هیوای سەرکەوتنی یەکجارەکی کۆمارەکەیان بە بەردەوامی هاوسۆزی و پشتگیری شوورەویەوە بەست بووەوە. هەرچەندە هەر هەوڵێک بۆ نەخوێندنەوە و لە بەرچاو نەگرتنی هەستی نەتەوایەتی کورد و کەمکردنەوەی ڕۆڵی کوردان خۆیان لەوبارەیەوە واکە ئەو هەوڵە نادروست و ستەمکاران نەبێ. ئاماژەدان بە فاکتەری شوورەوی چەندە گرنگ بێ، گومانی تێدا نییە کە بوونی کۆماری مەهاباد بێهاندەر و هۆکاری نەتەوایەتی کورد مەحاڵ بوو. لەو دەمەدا زۆرێک لە یارمەتی شوورەوی بە ڕژێمەکەی مەهاباد دراوە. هەواڵەکانی یارمەتی بەرەفراوانی سەربازی و زێدەکردنی دەستێوەردانی شوورەوی لە کاروباری کورد لە بڵاوکراوەکانی ڕۆژاوادا دەستی کرد بە دەرکەوتن. ئەو هەوڵانەی کە لە بەهاری 1946دا شێواز و سروشتی وریاکەرەوەیەکی تایبەتی گرتبووە خۆ. لەو کاتەی کوردان کەوتنە پەلاماردانی بانە، سەقز، سەردەشت و بنکەکانی دیکەی کوردستانی ئێران. لە مارتی 1946دا هەواڵی ئەوە هەیە کە شوورەویەکان کەوتونەتە ڕاهێنان و چەکدارکردنی کوردەکانی ئێران و بە قاچاقیش چەک بۆ کوردەکانی عێراق و تورکیا ڕەوانەکەن. ژمارەیەک لە ئەفسەرانی شوورەوی وەک ڕاوێژکار پەیوەندیان بە کوردەکانی ئێرانەوە کردبوو. هەواڵی دیکە باس لەوە ئەکەن گوایە شوورەویەکان ئامۆژگاری و هاوکاری تەکنیکی و پێویستیە بنەڕەتیەکانیان بە کوردان داوە. لە سەرەتای ئەپریل هەواڵی ئەوە بڵاو بووەوە کە کوردان 20 تانک، 4 زرێپۆش، هەروەها ژمارەیەکی دیاری نەکرا و تۆپ و چەکی دیکەیان لە شوورەویەکان وەرگرتووە. هەرچەندە ئەو هەواڵ و راپۆرتانە بە ئاشکرا زێدەڕۆییان لە بڕی هاوکاریەکانی ڕووسەکان بۆ کوردەکان کردووە. ئەمێستا ڕوونە کە سەرەکی ترین هۆکار لە ڕووخاندنی کۆماری مەهاباددا بە تەواوی نەبوونی ئەو هاوکاریانەیە. لە ڕاستیدا ڕژێمەکەی قازی محەممەد کەمی لە شوورەوی وەرگرت، ئەوەی زیاتر هەرهاندان و بەڵێنی بێوا دەبوو. بەشی 16ەم. کێشەی کوردستان پاش کەوتنی مەهاباد. هیوا و چاوەڕێیەکانی کورد بە درێژایی جەنگی دووهەمی جیهانی و دواتر. هەرچەندە ئەم بەشە تایبەتە بەو پەرەسەندنە جۆرا و جۆرانەی ڕاستەوخۆ پاش کەوتنی مەهاباد ڕووەدەن، بەڵام کورتە گفتوگۆیەک لەسەر چەند بابەتێکی تایبەت کە ئەکەونە پێش ئەو ڕووداوانە لێرەدا کارێکی پێویستە. وێڕای ئەو ڕاستیەی کە بە درێژایی جەنگی دووهەمی جیهانی هیچ بەڵێنێکی هاوشێوەی ئەو بەڵێنانەی کە لە ساڵەکانی جەنگی یەکەمی جیهانیدا بە عەرەب درابوون بە کورد نەدرابوو.
هەلومەرجەکە بە چەشنێ بوو کەوا لە کوردان بکە هیوایان بە بەدیهێنانی بەرژەوەندی گەلێکی دیاری کراو هەبێ. بێگومان ئەم هیوایە لەسەر بنەمای ئەو ڕاستیە بنیاد نرابوو کە بە درێژایی جەنگەکە و هەروەک هاوپەیمانان بۆی پەرۆش بوون کوردان بەهێمنیمانەوە. تەنانەت وەختایەک لە یەکێک لە وڵاتانەی کوردی تێدایەکە عێراق و لەگەڵ بریتانیەکاندا کەوتە کورتە جەنگێکەوە، هەروەها لە یەکێکی دیکەیاندا کە ئێرانە و خۆی لە ڕوبەڕووبوونەوەی بریتانیا و یەکێتی شوورەویدا دیتەوە لەلایەن ئەوانەوە داگیر کرا. فرەنسیەکان و دواتریش بریتانیەکان داوایان لە خۆی بوونی سووریا کرد، ئەوانەی بەگشتی چالاکیەکانین دژی تورکیا بوو کە تا ئەتوانن خۆیان لە کاری دوژمنکارانە دژی ئەو وڵاتە دوور ڕاگرن و ئەوانیش ئەو داوایەیان پەسەند کرد. لە ڕاستیدا هاوسۆزی خۆی بوون بۆ پرسی هاوپەیمانان وا دەرەکەوێت لەوێوە بوو بێ کە لەو ڕۆژەدا تۆبرۆگ کەوتە دەست ئەڵمانەکان. ئاگوترێت میر جەلادەت بەدرخانی سەرۆکی ڕێکخراوەکە 3 جار بانگ کراوەتە بارەگای WG ئێلفینستۆنی کۆلۆنێلی بریتانی تا لایەنگری و هاوسۆزی بێ ئەملاو لای خۆی بۆ هاوپەیمانەکان دەربڕێ. لە عێراقدا کاتێک بریتانیەکان خوازیاری بێدەنگی و هێمنی کوردان بوون، ئەوانیش بە ئاراستەیەکدا ڕۆیشتن کە لێیان چاوەڕێیەکرا. لە ڕاستیدا لە مایۆی 1940دا ڕژێمەکەی ڕەشید عالی لە عێراق لایەنی دەوڵەتانی ناوەندی گرت و ئەوەش هانی کوردانی ئەو وڵاتەیدا هیوایان بە گۆڕینی سیاسەتی بریتانیا بە قازانجی ئەوان بژێتەوە. شێخ مەحموود کە پاش هەڵگیرساندنی شەڕی نێوان عێراق و بریتانیا لە بەغدا هەڵات و لە کوردستانەوە سەرگەرمی دەستپێکردنی ڕاپەڕینێک بوو دژی ڕژێمی بەغدا، بێرۆکەیەکی وا لەلایەن کوردیەکانەوە پشتگیریەکی بەرچاوی بەدەست هێنا بە تایبەتی لە نێونەوەی گەنجاندا. هەرچەندە ڕووخاندنی خێرای ڕژێمەکەی ڕەشید عالی وای کرد کە جوڵانەوەیەکی بەو چەشنە پێویست و تەنانەت ویستراویش نەبێ. وەک پێشتر ئاماژەی بۆ کراوە پەرەسەندنێکی بایەخدار پاش ماوەیەکی کەم لە داگیرکردنی ئێران لەلایەن هاوپەیمانانەوە هاتە ئارا. ئاگوترێت چەند ئەفسەرێکی کوردی سوپای عێراق بێگومان بە ئامانجی بەدیهێنانی پشتگیری شوورەوی لە داهاتوودا پاش گەیشتنی شوورەویەکان بۆ ئێران لە ساڵی 1940دا پەیوەندیان بە دەسەڵاتدارانی لەشکری شوورەویەوە کردووە و پێشنیازی پێکێنانی هێزێکی خۆبەخشیان لە کوردان خستۆتە بەردەم شوورەویەکان تا شان بەشانی سوپای سوور بجەنگێت. ئەم پێشنیازە ڕەت کرایەوە. لەبەرەوەی کوردان بە درێژایی جەنگ جەختیان لە گرتنەبەری هەڵوێستێکی لایەنگری هاوپەیمانانە کردەوە، سەرباری خۆ بە دوورگرتنیان لە تێوەگلان لە چالاکی ڕامیاری ئەوتۆ هاوپەیمانان بشڵەژێنێ. هەر بۆیە بە حەق یا بە ناحەق چاوەڕێی ئەوەیانە کردلانی کەم بەدابینکردنی بەشێک لە خواستن نەتەوەییەکان پاداشتیان بدرێتەوە. سەرباری ئەوەش پرۆپاگەندەی دژە فاشستی هاوپەیمانان جەختێکی مەزنی لە ڕزگاری و سەربەستی گەلانی بندەست لە ئەوروپا و ئاسیا کردەوە. بێگومان کورد خۆی بە بەشێک لەو گەلانە ئەزانی کە بە سەرکەوتنی هاوپەیمانان پێخەنە ژیانێکی نوێوە. ڕاپەڕینی بارزانی لە عێراق و دواتر دامەزراندنی کۆمارەکەی مەهاباد لە ئێران کوردی لەو خۆش خەیاڵیە ڕزگار کرد کە لەو ڕوەوە چاوەڕوانیانە کرد. پشتگیری بریتانیەکان لە حکوومەتی عێراق لە کاتی ڕاپەڕینی بارزانی و هەڵوێستی ئەنگلۆ ئەمریکایی بە درێژایی ئەو ماوە کورتەی ژیانی کۆمارەکەی مەهاباد کوردی هێنایە سەرە و باوەڕێی کە چاوەڕێکردنی پشتگیری ڕۆژاوە بۆ خواستی هێنانەدی نیشتیمانێک بۆ کوردان تراویلکەیە. پەرەسەندنی تێخزانی ڕووسەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هانی ڕۆژاوایدا لایەنی دەوڵەتەکانی تورکیا، عێراق و ئێران بگرن. ئەوەش بەمانای چیدی بەرژەوەندی کوردان لە لای ڕۆژاوە بایەخێکی نییە و ناخوێندرێتەوە. هێزە ئەوروپیەکان بۆ ئەوەی بەسەر هەڕەشەکانی شوورەویدا زاڵ بن خۆیان لە هەر کارێک پاراست کە زیان بە هەستیاری و گومانی حکوومەتی ئەو وڵاتانە بوروژێنێ کە کوردیان تێدا نیشتەجێیە. ناومێدی و جاڕس بوون لە ڕۆژاوە ڕووی کوردی ڕووە و شوورەوی وەرجێڕا. ئەمێستا ئەو وڵاتە بووە جێی هیوای کوردان. پشتگیری شوورەوی لە کۆمارەکەی مەهاباد، پێدانی پەناگە بە مەلا مستەفا و هاوڵانی لە یەکێتی شوورەوی،
هاوجوت بوو لەگەڵ پرۆپاگەندەی لێزانانە و هاوسۆزی شوورەوی. هەموو ئەمانەهانی کوردیاندا بەتایبەت لاوان و ئێدۆلۆجیستەکانیان ڕووە و یەکێتی شوورەوی ڕوو وەرگێڕن. دوای ڕاپەڕینی بارزانی لە عێراق و ڕووخاندنی کۆمارەکەی مەهاباد لە ئێران، هەردوو دەستەی کۆمۆنیزمی کورد و نەوەخوازانی کورد ناچار بە خەباتی ژێرزەمینی کرانەوە، لەبێ هەردوو ڕەوتەکە یەکیان گرت و ئاوێتە بوون. هەلومەرجەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 1945دا هەموو شتێک بوو دڵنیاکەرەوە نەبێ. کوردان هێندە بێزار و هەراسان بوون کە پێش کۆتایی ئەو ساڵە لە عێراق کەوتنەخۆ و تا ڕادەی ڕاپەڕینێک ملیان پێوەنا. براکانیشان لە ئێران بە خێرایی لە داڕشتنی بناغی کۆمارە ئایندەکەی مەهاباد تێوەگلان. ئامادەکاری کوردان لە هەموو لاوە هەرچەندە نەیتوانی لە ئاستێکی پێگەیشتوودا بێ، وەک سەرچاوەیەکی قوڵی دڵڕاوچێ مایەوە. ئازەریەکانی ئێران کە لە کوردی ئەو وڵاتە پێشکەوتوتر و ڕێکخراوتر بوون، خەریکی تەواوکردنی پلانەکانیان بوون بۆ ئەوەی دەوڵەتێکی تایبەت بە خۆیان دابمەزرێنن. خودموختاری ئامانجی هەنووکەیی ئەوان بوو، بەڵام جیابوونەوە و تەنانەت پەیوەست بوون بە یەکێتی شوورەویشەوە ئەگونجێ دوا ئامانجیان بوو بێ. یەکێتی شوورەوی کە پشتگیری کورد و ئازەریەکانی کرد، ڕێکەوتن نامەی شوورەوی تورکی بۆ هاوڕێیەتی و بێلایەنی لە مارتی 1945دا ڕاگەیان. ئەم ئاراستە شومە چەند ڕووداوێکی بێزارکاری بەدواداهات. لە ئوتی 1945دا مەلا مستەفا دژی عێراق لە ڕاپەڕینێکی ئاشکرادا بوو. بەزینی لە ناوەڕاستی سێپتەمبەر و ڕاکردنی بۆ ئێران زۆری نەبرد پەرەسەندنی ڕووداوی شڵێژەنەری دیکەی بەدواداهات. لە نۆڤەمبەری 1945دا کۆماری دیموکراتی ئازەربایجان دامەزرا. تورکیا کە راپۆرتەکان بەردەوام لە کات و ساتی ڕاپەڕینێکی کوردی و دەستێوەردانی شوورەوی ئاگاداریە کردەوە، بەشێکی مەزنی هێزەکانی لەسەر سنووری قەفقاز کۆکردەوە. ئەو کارەی بووە هۆی ناڕەزایەتی دەستبەجێی شوورەوی. لە ساڵی 1946دا تێگەڕای ئەو وڵاتانەی کوردیان تێدایە بەهۆی وریاکەرەوەیەکی نوێ و دڵڕاوکێیەکی تازە وەختەوە ئارامیان لێبڕا. کۆمارە کوردیەکەی مەهاباد کە بە فەرمی لە سەرەتایی مارتی 1946دا ڕاگەیەندرا، هەژانێکی مەزنی لە ناوچە کوردیەکاندا هێنایە ئارا. نەتوانینی یەکێتی شوورەوی بۆ چۆڵکردنی هێزەکانی خۆی لە ئێران لە 2 مارتی 1946دا ئەو بەروارەی بۆ چۆڵکردنی هێزەکانی دانرابوو، نیگەرانیەکی قوڵی لەمەڕ دوامەبەستی شوورەوی پێکهێنابوو. حکوومەتی عێراق لە سۆنگەی درکردنی بەسەر هەڵدانەوەی ئاژاوە لە کوردستان لەگەڵ دەسەڵاتدارانی تورکدا کەوتە ڕاوێژ. لە سەرەتای مارتی 1946دا هەواڵەکان باس لەوەکەن کە نووری سەعیدی وەزیری دەرەوەی عێراق با مەبەستی ئەگەری گفتوگۆ سەبارەت بە هاوکاری تورک و عێراقیەکان لە حاست ڕووداوەکانی ڕاپەڕینێکی ئایندەیی کوردان لەگەڵ کارمەندانی تورک لە ئەنکارا یەکتریان بینیوە. سەرۆکوەزیرانی عێراق بە ئاشکرا باس لە بەستنی ڕێکەوتن نامەیەکی ئەنگڵۆ عێراقیە کرد گەربێت و شوورەوی پشتگیری لەو ڕاپەڕینەی کورد بکەن کە نیازیانە لە عێراق بەرپای بکەن. لە بەیان نامەیەکدا کە لە نیویۆرک تایمزدا بڵاو کراوەتەوە، ئەو سەردانەی نووری سەعید بۆ ئەنکارا بۆ هەر مەبەستێک جگەل لە گفتوگۆ سەبارەت بە کاروباری فەرهەنگی و ئابووری ڕەت کردوتەوە. ئەو گوتوویەتی کە دانوستاندی ڕامیاری لەو هەلومەرجەدا لە ڕووی بارودۆخی نێونەتەوەییەوە ئاکامێکی شڵێژەنەری لێ ئەکەوێتەوە کە پاکتی سەعداباد هێشتا بەکارە. هەمان کات گوتارگەلێک کە سەرزانشتی سیاسەتەکانی تورکان لە حاز کوردەکە لە بڵاوکراوەکانی شوورەویدا دەستی بە بڵاوبوونەوە کرد. گوتارێک کە بە ئیمزای ئای ڤاسیلیڤ لە بڵاوکراوەی ترۆدی وەرزیدا بڵاو بووەوە، تێیدا سیاسەتی سەرکوتکارانەی تورکیای لە دژی کورد کردبوو. بە ئاماژەدان بە ڕێکەوتنەکەی 24 مارتی 1946 تورک و عێراقیەکان ئاکامگیری ئەوەی کردبوو کە ئەو ڕێکەوتن نامەیە پەیوەستێکی نهێنی هەیە کە گرتنەبەری کاری هاوبەش دژ بە کورد هەموارەکە. لە بیرخەرەوەیەکدا بۆ تورکیا لە 7 ئوتی 1946دا یەکێتی شوورەوی پێشنیازی چاوخشاندنەوەی بە پەیمانی مۆنتریۆی
ساڵی 1936دا کردووە و تێیدا هاتووە کە بەرگری لە تەنگەکانی سەرڕێی چیای تاریق بەرپرسیارەتیەکی شوورەوی تورکیا ئەو پێشنیارەی ڕەت کردەوە. هەروەها وڵاتی یەکگرتووەکان و بریتانیاش دژی وەستان. تورکیا، عێراق و ئێران بەتوندی لەلایەن ڕۆژاواوە پشتگیریان کرا، بە تایبەت لەلایەن وڵاتی یەکگرتووەکانەوە. ئەوان توانیان لەو گەردەلوولە ڕزگار بن. چۆڵکردنی هێزەکانی شوورەوی لە ئێران لە 8 مایۆی 1946دا بە شێوەیەکی مەزن پایەی کۆمارە دیموکراتەکەی ئازەربایجان و کۆمارە کوردیەکەی مەهابادی لاواز کرد. هەروەک بینیمان هەردوو ڕژێمەکەش پێش کۆتایی هاتنی ساڵی 1946 ڕوخێندران. ڕووداوەکانی 2 ساڵی پێشوو بۆ ئەو وڵاتانی کوردیان تێدا نیشتەجێیە هۆشیارکردنەوەیەک بوو بۆ ئەو مەترسیەی هەڕەشەیان لێیەکا. ئەوەش هاندەر بوو تا تورکیا، عێراق و ئێران بێنە ڕیزێکەوە. هەڕەشەی هەمیشە ئامادەی ڕاپەڕینی کورد و هەروەها دەستێوەردانی شوورەوی لە ئاکامی فشاری بەردەوامی شوورەویدا بەردەوام زیندوو بوو. ئەوەش ناچاری کردن بکەونە هەماهەنگی تواناکانیان و بە ئاراستەی نزیک بوونەوە لە ڕۆژاوا مل بنێن. ئاراستە و سیاسەتی ڕۆژاوا گەرای ئەو وڵاتانە تەنیا ڕاژەی بە تووڕەبوونی شوورەوی و زێدەبوونی هێرشی توندی ئەو دەوڵەتە لە دژیان کرد. لە ساڵی 1950دا وروژاندنی توندی شوورەوی گەیشتە ڕادەی وریاکردنەوە. ئەم پەلامارە دەمەکیانە کە بە چەشنێکی زێدە ئەکرایە سەر ئێران و وڵاتی یەکگرتووەکان لە هاوین و کۆتایی 1950دا تۆنێکی هەڕەشە ئامێزی تایبەتی بەخۆوە گرت. داوا لە کوردان کرا کە کارمەندانی حکوومەتی ئێران ناکاو کوشکن، کاری وێرانکاری دژی حکوومەتی ئێران ئەنجام بدەن، هەروەها بەگشتی بکەونە کاری پارتیزانی بە بەراورد لەگەڵ کۆریادا کە ئەمێستا بە بەردەوامی لەلایەن شوورەویەکانەوە کرێ. هەروەها هەڕەشەش بە بەکارهێنانی هێز کرا. ئەم جەنگی بێزارکردن و دڵڕاوکێیە کە بەگشتی حکوومەتی ئەو وڵاتانەی وریا کردەوە کە کوردیان تێداژی کوردی لە هەل و مەرجێکی هەژاندا هێشت بووەوە. تورکیا، عێراق و ئێران نەیانەتوانی کاریگەری پرۆپاگەندەی شوورەوی لەسەر کورد پوچەڵ بکەنەوە. ئەوان نە بە لێوەشاوەیی و نە بە لێبڕاوانە مامەڵەیان لەگەڵ دانیشتوانی کوردی خۆیاندا کرد و خۆیان بەگرت نەبەری هەڵوێستێکی بەرەنگاریانە سەرمەست کرد. نەوڵاتی یەکگرتووەکان و نە بریتانیاش توانیان هانی ئەو سێ وڵاتە بدەن کە سیاسەتێکی هاوسۆزی و پێک هاتن لە حاز کوردان بگرنەبەر. لەم وەختەدا بوو کە ڕاپەڕینی خێوڵەکی جوان ڕۆیەکان لە ئێران سەری هەڵدا. ڕاپەڕینی جوان ڕۆیەکان لە ئێران. وێڕای ئەوەی ئێرانیەکان بە پێچەوانەوە ڕایان گەیاندووە جێگەی گومانە کە ڕاپەڕینی خێڵی جوان ڕۆیی لە ئێران لە سێپتەمبەری 1950دا ئامانجگەلێکی ڕامیاری لە پشتەوە بوو بێ. ئاگونچێ دەرەنجامی ئاوێتەبوونی بەدکارگێڕی ئێرانی و سەرسەختی کورد بێ. وێڕای ئەوەی وەک هەر ڕاپەڕینێکی دیکەی کوردی ڕاژەی بە جەختکردنەوە لە نەهامەتی و بێدەرەتانی کوردان کردوێتەوە. ئەوەش لە کۆتاییدا بەرجێکی ڕامیاری بەبەردا کردووە. هاوکات لەگەڵ چڕکردنەوەی سەرنجی نێودەوڵەتی لەسەر کورد. ئەوەش ئاوێکی خوڕی بۆ ئاوی نەتەوەییەکان پرۆپاگەندەی کۆمۆنیستەکان دەستەبەر کرد. سەرچاوە ئێرانیەک فەرمیەکان جەختیان لەوە کردەوە ڕاپەڕینەکە وەختایەک ڕوویدا کە جوان ڕوویەکان ئەوانەی فەرمانیان پێکرا بوو چەکەکانیان دابنێن و بەڵام ئامادە نەبوون کارێکی وا بکەن دەستیان کردووە بە پەلاماردانی پادگانێکی سوپای ئێران. ئەم کارە هەروەک سەرچاوە ئێرانیەکە ئەڵێ وای لە حکوومەتی ئێران کرد پەنا بۆ هەنگاوی تەمێکارانە بەرێ. حکوومەتی ئێران زیاتری لەسەر ڕۆیشت و گوایە جوان ڕۆیەکان خولیایی کۆمۆنیستانەیان هەیە و بۆ سەلماندنی ئەوەش ئەو بەرنامە هەژێنەرەی ئەکردە بەڵگە کە بە زمانی کوردی لە ئێزگەی ڕادیۆی شوورەویەوە بڵاوەکرایەوە.
هەرچەندە سەرچاوە کوردیەکان ئاماژەیان بەوە ئەدا گوایە ڕاپەڕینی جوانڕۆیەکان لە ئاکامی ستەمکاری و ڕووتاندنەوەی قورسی ئێرانیەکانەوەیە. کوردانی جوانڕۆ و شائاوە داوایان لێکرا کە سەرباری باجی ئاسایی سەرشانیان لە 120 خەرمانەکەیان وەک مۆڵکانەیەک بە شاهەنشا بدەن. ئەم داواکاریەی کە ڕژێمی ئێران داوایە کرد بە پێی ئەو بڕیارە کۆ نەبوو کە لە سەردەمی ڕەزاشای پەهلەویدا دەرچوو بوو کە تێکڕای زەوی خێڵەکانی ناوچەی جوانڕۆ و شائاوای بە مۆڵکی خۆی و تایبەتی دەربار لە قەڵەمەدا. کاتێک جوانڕۆیەکان ئامادە نەبوون سەر بۆ ئەم ڕووتاندنەوەی دانەوێنن، ئەرتەشی ئێران دژیان جوڵایەوە. ڕاپەڕینی خێڵی جوانڕۆیی و دامرکاندنەوەی لەلایەن سوپای ئێرانەوە کارەسەیەکی چاکی خستە بەردەست شوورەویەکان تا لەو کاتەدا و بۆ چەند ساڵی پاشتریش هێرشی پێ بکەنە سەر حکوومەتی ئێران و ئەو سیاسەتەی لە هەمبەر کورد پەیڕەویەکات. لە ساڵی 1956دا کاتێک پەلامارەکانی شوورەوی بەسەر پەیمانی بەغدا گەیشتە ترۆپک، بڵاوکراوەکانی شوورەوی بڵاویان نەکردەوە گوایە ڕاپەڕینی جوانڕۆیەکان قوربانی ئەو پەیمانەیە. بە پێی ئەم سەرچاوەیە چەند ساڵێک بەر لە دەستپێکردنی هەڵمەتی سەربازی بۆ سەر جوانڕۆیەکان حکوومەتی ئێران جۆرێک لە خود مختاری پێدابوون و ئەوەشی پەسەند کردبوو کە پۆست و بنکەی سەربازی و ژاندەرمێری لە ناوچەکەیان دانەمەزرێنێ. جوانڕۆیەکان بەم پێکاتنە خۆشحاڵ بوون و ژیانێکی هێمن و دوور لە یاسا شکاندنیان نەگوزەران. بڵاوکراوەکەی شوورەوی ئەوەی خستۆتە بەرباز کە لەبەر ئەوەی جوانڕۆیەکان لە گۆشەیەکی استراتیژی سەر سنووری عێراق ئێراندا نیشتەجێن، بەوە تاوانبارەکران گوایە پشێوی و نائارامی لەسەر سنوور پێکەهێنن. هەروەها ستونێکی تەمێکارانە دژیان ئاراستەکرا. پاش هەڵگیرساندنی شەڕ و پێک دادانەکان لە نێوان حکوومەتی ئێران و خێڵەکە، گوتارەکە جەخت لەوە کاتەوە ئەو پیاوە خێڵەکیانە هەوڵیاندا بەرەو عێراق هەڵبێن، ناچارکران بگەڕێنەوە. لە ئاکامی ئەو هەنگاوە سەربازیانەی کە عێراق بە پێی پەیمانی بەغدا هاویشتنی، گوتارەکە گەیشت بوو ئەو دەرەنجامەی لە ناوبردن و قڕکردنی کورد یەک لە ئاکامەکانی پەیمانی بەغدا پێکەهێنێ. پێویستە ئاماژە بەوە بدرێت کە لەو کاتەی ڕاپەڕینی جوانڕۆیەکان هەڵگیرسا پەیمانی بەغدا لە ئارادان نەبوو. هەر بۆیە ئەو زانیاریەی گوایە کردەوەی یەکە سەربازیە سنووریەکانی عێراق بە پێی پەیمانی بەغدا بووە دروست نییە. مۆرکردنی پەیمانی بەغدا لە فێبەروەری 1955دا تەنیا ڕاژەی بە پتربوونی کینەی رووسیا لە هەمبەر وڵاتە ئەندامەکان کرد. کوردان کە لە پەیمانەکە بێزار بوون و وایە نەبینی ڕاستە و خۆ دژی خواستن نەتەوەیەکانی ئەوان ئاراستە کراوە، گوێیان باشتر لە تێڕوانینەکانی شوورەویە گرت. لادانی کوردانی عێراق بەرەو کۆمۆنیزم. پەرتبوون لە بیری ڕامیاری کووردا کە لە بەشی پێشوو ئاماژەی بۆ کرا تونتر و ئاشکراتر بوو. بیر و باوەڕی نەوە نوێیەکە کە لەلایەن چەند کەسانێکی پەرۆش و پەڕگرەوە ڕێبەرایەتی یەکرا خۆی لە بڵاوکراوەی نهێنی ئازادی دابینیەوە و لەبێدا بەرجەستا بوو. ئەو گۆڤارە کۆمۆنیستیەی کە لەگەڵ شتەکانی دیکەدا لایەنگری لەبەرەیەکی یەکگرتوو لەگەڵ عەرەبدا کرد. نەتەوە خوازە کۆنەکان ئەوانەی بەگشتی کۆنەپارێز و گۆشەگیر بوون نیشتیمانیان دەرکرد. ئەو بڵاوکراوەیەی ئامانجی بەدیهێنانی یەکێتی کوردان بوو. داوای مافەکانی کوردیە کرد. هەروەها داوای لە سەرکردە دەرەبەگ و خێڵەکیەکانی کوردەکرد شێوازی خۆیان بگۆڕن. سلەیمانی کە ببووە ناوەندێکی چالاکی بنەڕەتی چالاکی کۆمۆنیستیەکان لە عێراق لەبەر چۆن هۆکارێک بەباشی هەڵبژێردرا بوو. چالاکی ڕامیاریەکان لە نێو شارێکی دوورە دەست کەمتر ئەگەری ڕاکێشانی سەرنجی دەسەڵاتدارانی بەغدای لێ چاوەڕوانەکرا. سلەیمانی بۆ ماوەی چەندین ساڵ قەڵای نەتەوایەتی کورد بوو. مێژوویەکی دوور و درێژی هەڵس و کەوتی بەرهەڵسکارانەی لە حاز بەغدادا هەبوو. ئەو هەستە بەهێزە پەرەسەندووەی دژ بە حکوومەت هاوجود لەگەڵ ئەو ڕاستیەی کە سلەیمانی
لە تێگڕای ناوەندە کوردیەکانی دیکە بە فەرهەنگتر و خوێندەوارترە. ئەوەش کردێ کێڵگەیەکی بە پیتی بڵاوبوونەوە و پەیڕەوکردنی کۆمۆنیستی. بە هەژاندنی نەتەوایەتی کورد، کۆمۆنیستەکان توانیان خۆ بخزێننە نێو ڕیزی نەتەوە خوازە توندڕەوەکانەوە، ئەو پەردەیەی کە ئەوان توانیان لە سایەیدا کار بکەن و بە شێوەیەکی ڕێژەییش لە لێپێچینەوە بە دوور بن. وێڕای ئەوەش شانبەشانی ئەوەی کە سلەیمانی بنکەیەکی بێوەی بۆ کارکردن پێکەهێنا. بە شێوەیەکی گونجاویش لە سنووری نێودەوڵەتیەوە نزیک بوو. ئەوەش پەیوەندی لەگەڵ کۆمۆنیستەکانی ئێران و ئەولاتری ئاسان و هەموارە کرد. هێندەی پەیوەندی بە کوردانی عێراقەوە هەیە، ئەوە لەوانەیە لە سلەیمانی بوو بێ کە هاوپەیمانەتیەکی چالاک لە نێوان نەتەوەخوازانی کورد و کۆمۆنیستانی کورد هاتبێتە ئارا. لێرەدا بوو کە ڕێبەرایەتی کۆمەڵانی خەڵکی کورد وردە لە دەست ئاغا و شێخ و نەتەوەخوازە کۆنەکان هاتە دەر و کەوتە دەست توێژی ڕووناک بیران. ئەو هەراو ئاڵۆزیە بەردەوامانەی ساڵی 1948 کە خوێندکاران لە سلەیمانی ڕێبەرایەتیانە کرد، بەڵگەیەکی ڕوونی ئەم وەرچەرخانە نوێیەیە. لە ماوەی تەقینەوەی توندوتیژیەکانی یەنایەری 1948 لە بەغدا وەی شومەیەک بوو ڕێگای بۆ شۆڕشی ژوئیەی 1958 خۆش کرد. خۆپیشاندەرە کوردەکان کە بە خەڵکە ئاژاوە گێڕەکەوە پەیوەست بوون، داوای بەردانی سەرانی بارزانیانە کرد. لە سلەیمانی کە ئاژاوە و ئاڵۆزی ببووە شتێکی باو و ڕۆژانە ڕوویەدا، خۆپیشاندەران کە سڵاویان لە دیداری ڕووسیادا و دژی عەرەب و بریتانیەکان دروشمیانەدا. مامۆستایەکی ئینگلیزیان لە شارەکەوە دەرناو بارەگای بریتانیەکانیان گڕتێبەردا. لە کەرکووک خۆپیشاندەران پەلاماری کونسوڵخانەی بریتانیایاندا. ئەمنا ئارامی و ئاڵۆزیە تا چەند بەهۆی بڵاوبوونەوەی کۆمۆنیزم بوو تا ئێستاش ئەستەمە دیاری بکرێت. سەبارەت بەم قۆناغا ئەدمۆنز نووسیوێتی: زۆربەی لاوانی کورد کە هەڵگری پەژارە و نەهامەتی ڕەگەزی بوون لەگەڵ دامەزراندنی ڕێکخراوە هاوبەشیەکانی لاوان لە زۆربەی ئەو وڵاتانەی هاوسەی عێراق بوون، هەستی ناومێدی و ناڕەزایەتی بووە زێدەباری خەمەکانیان. ئەوە نەبوو کە ئەوانە زۆر سەریان لە مارکسیزم دەرچێت و لێی تێبگەن، بەڵکو زیاتر لە هەلو مەرجێکی وادا بوون خۆیان تێکەڵ بەو چالاکیانە بکەن کە لە مۆسکۆوە هانەدرێت یاخود بەڕێوە ئەبرێ. ئەدمۆنز ئەگاتە ئەوەی بڵێ کە ڕووسیا هیچ دەرفەتێکی بۆ سوود وەرگرتن لە ناڕەزایەتی کورد با بەکارهێنانی بۆ قازانجی خۆی لەدەست نەداوە. تێڕوانینێکی هاوشێوە لەلایەن سەرچاوەیەکی دیکەی بریتانیەوە نزیکەی ساڵێک پاش ڕاپەڕینەکە دەربڕدراوە. لە ڕاستیدا لە عێراقدا ناڕەزایەتیەکی زیاتر لە کۆمۆنیزم هەیە. خوێندکارانی کورد کە لە خولیا و ئاواتی ئەوەدان ڕۆژێک بێ کورد لە ژێر حکمی بەغدا بێتە دەر و ئازاد بێ. لێرەدایە ئیدی کە چالاکیەکانی باڵی چەپ زۆر جێگای سەرنج و ئاوڕلێدانەوەیە. یەک لەو گوتارانەی کە لە ڕۆژنامەی فەرەنسی لەمۆند لە ساڵی 1951 بڵاو کراوەتەوە مامەڵەی لەگەڵ هەمان بابەت کردووە. بە بۆچوونی نووسەرەکەی کۆمۆنیستە کوردەکان ڕیشەیان لە نێو هەردوو جوڵانەوەی نەتەوایەتی کورد و جوڵانەوەی کۆمۆنیزمی عێراقیدا هەیە. لەبەرەوە ئەوان هەمیشە لە نێوان هەردوو جەمسەری نەتەوایەتی کوردی و هاو نیشتیمانی کوردی عەرەبیدا سەرەتات کێ و ئەمبەر و ئەوبەریان بوو. بە بۆچوونی نووسەر هەر ئەم ناجێگیریە کە بۆتە هۆی چەند بارەبوونەوەی هاتنە دەر و گەڕانەوەی کوردە عێراقیەکان بۆ نێو پارتی کۆمۆنیست. ئەو وای پیشانداوە کە کوردە کۆمۆنیستەکان بە شێوەیەکی ڕێژەیی بەهێزن و سەرچاوەیەکی کردوتە باڵگە کە ئەڵێ کوردان لە 140 تێکڕای ئەندامە کاراکانی حیزبی شیوعی عێراق پێکەهێنن. ئەم قەبڵاندنە بە ڕێژەیەکی بەرز دێتە بەرچاو بە بەراورد لەگەڵ زۆربەی ئەو ئامارە بڕوا پێکراوانە سەبارەت بە ژمارەی دانیشتوان لەو کاتەدا پێشکەش کراون. ئەوەی پێمانەڵێ کە کوردانی عێراق لە نێوان 6.1 و 5.1 دانیشتوانی وڵاتەکە پێکەهێنن. ئەگەر نووسەرەکەی لۆمۆن ڕاست بکە، ئەوە بە ئاسانی ئەوە ئەگەیەنێ کە تەنانەت بە گەڕانەوە بۆ ساڵی 1951 نوێنەرایەتی کورد لە حیزبی شیوعی عێراقدا لە 140 ڕێژەیانی لە نێو تێگڕای دانیشتوانی عێراقدا 2 بەرابەر کردووە لە 170 بۆ لە 120.
ناتوانرێت کۆنە نەتەوەخوازەکانی کورد بەوە تاوانبار بکرێن کە لە کاتێکدا کۆمۆنیستەکان ڕێبەرایەتی لاوانی کوردیان گرتبووە دەست ئەوان بێکارە و دەست بە ئەژنۆ پاڵیان لێداوەتەوە. سەنگی تەرازوەکە بە قورسی دژی نەتەوەخوازەکان بوو، چونکە لە زۆربەی حاڵەتەکاندا حکوومەتەکانی ئەو وڵاتانەی کوردیان تێدایە نەیان توانی لانی کەمی داواکاری نەتەوەخوازانی کورد پەسەند بکەن. وێڕایەوەش هێشتا نەتەوەخوازانی کورد مانەوە و بە بەردەوامی چەندەیان بۆ کرا لە پێناو کێشەکەیاندا درێغیان نەکرد. لەبەرەوەی سەبارەت بە بەدەستهێنانی هەر شتێک لە حکوومەتەکەیان بێهیوا بوون، کەوتنە بیری ئەوەی داوای هاوکاری لە زلهێزە ئەوروپیەکان و هەروەها ڕێکخراوە نێو دەوڵەتیە جۆر بە جۆرەکان بکەن. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵلقەیەکی نوێ هەموو کاتێکتان شاد و کامەران. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵلقەی 39. ئەو نامە و بیرخەرەوانەی لەلایەن کوردانەوە پێشکەشی کۆمسیۆنە نێودەوڵەتیەکان و سەرکردە دەوڵەتیەکان کراوە. هەڵگیرساندنی جەنگی دووهەمی جیهانی هیوای کوردی بوژاندەوە و چالاکیان نەتەوایەتیەکانی پەرەپێدا. نەتەوەخوازانی کورد ژمارەیەک نامە و بیرخەرەوەیان ئاراستەی چەندین کۆمسیۆنی نێودەوڵەتی کرد کە تێیدا پەژارە و نەهامەتیەکانی کوردیان خستبووە بەرچاو و خواستەکانی کوردیشان تێدا ڕوون کردبووەوە. چاوخشاندنێکی کورد بەو پەیوەندیکردنانە سەرنجێکمان سەبارەت بە سروشت و ئاستی چالاکی کوردیەکان لەو بوارەدا پێبەخشێ. ئەو دۆکومنتانە لێرەدا کورد کراوەتەوە و بە جۆرەی بەروارەکانیان ڕیز کراون. 1. لە 30 ئوتی 1943دا بیرخەرەوەیەک لەمەڕ کێشەی کورد پێشکەش بە زلهێزەکان کراوە. لەم بیرخەرەوەیەدا کورتە سەرنجێک لە مێژووی کورد، سنووری ئیتنی، دانیشتوان، ڕەگەز، زمان، ئاین هاتووە. گرنگترین بەشی بیرخەرەوەکە دوا بەشێتی کە بە دەقی ئینگلیزی نەک فەڕەنسی نووسراوە. ناونیشانەکەشی بۆچی پێویستە دەوڵەتێکی کوردی دابمەزرێ. لێرەدا بنەماکانی وڵسن بە بیر هاوپەیمانان هێنراوەتەوە، ئەوەشی کە بە پێی پەیمانی سیڤەر دامەزراندنی دەوڵەتێکی کوردی ددانی پێدا نراوە. هەروەها ئەو بنەمایانە بە بیر هاوپەیمانان هێنراوەتەوە کە لە پێناویدا دژی دەوڵەتانی ناوەند چەکیان بۆ هەڵگرتووە و پێیان گوتراوە کە ئارامی لە ناوچەکەدا نایەتە دی تا کورد لەلایەن تورکیا، عێراق و ئێرانەوە سەرکوت بکرێن و ئازاد نەبن. ئەم بیرخەرەوەیە لەلایەن دەستەی بەدرخانیەکانەوە لە بەیروت ئامادەکراوە. 2. بیرخەرەوەی 30 مارتی 1945 بیرخەرەوەیەکی نوێ بە ناوی کۆمەڵەی کوردیەوە لە 30 مارتی 1945دا پێشکەش بە سەرانی نوێنەرە ئامادەبووەکانی کۆنفرەنسی سان فرانسیسکۆ کراوە کە هەمان دەردەسەری و ستەم لێکراوی تێدا هاتووە. 3. نامەیەک کە هاوپێچە لەگەڵ بیرخەرەوەکەی 30 مارتدا، ئەویش لە 30 مارتی 1945دا پێشکەش بە سەرانی نوێنەرانی کۆنفرەنسی سان فرانسیسکۆ کراوە. لەم نامەیەدا داوا لە سەرانی شاندەکان کراوە هەوڵی خۆیان و حکوومەتەکانیان لە پێناو بەدیهێنانی 3 مەسەلەدا بخەنە گەڕ. یەکەم، کۆنفرەنسی سان فرانسیسکۆ ئەو بنەمایە پەسەند بکە کە مافی ئەو نەتەوانەی کە هێشتا سربەخۆییان بەدەست نەهێناوە بناسێنێت تا داواکاریەکانیان بخەنە بەردەم ئەنجومەنە نێونەتەوەییەکان. دووەم، کۆنفرەنسی سان فرانسیسکۆ دانیشتنێک بە ئامادەبوونی تێکڕایی بەشداربووانی پێک بهێنێ تاکو لەسەر کێشەی کورد وتوێژ بکەن. هەروەها سێهەم، کۆمسیۆنێکی نێونەتەوەیی تایبەت پێک بهێنرێ کە هەرچی لێکۆڵینەوە و چارەسەرکردنی کێشەی کورد بگرێتە ئەستۆ. 4. نامەیەک هاوپێچە لەگەڵ بیرخەرەوەکەی 30 مارت لە 31 مارتی 1945دا پێشکەشی زلهێزەکان کراوە. لە نامەکەدا گوتراوە کە بە پێی بنەماکانی مەنشوری ئەتلانتیک ئەم ئێستا پێویستە چارەسەرێکی دادپەروەرانە بۆ کێشەی کورد بدۆزرێتەوە. لە کاتێکدا ئەو جەنگەی لە پێناو دادپەروەری و سربەستیدا هەڵگیرساوە سەرکەوتوانە کۆتایی هاتووە.
5 نامەیەک لەلایەن ئیحسان نووری پاشا فەرماندەی گشتی هێزە نەتەوەییەکانی کورد لە ئاگریداخ لە 21 ژوئیەی 1945دا پێشکەشی زلهێزەکان کراوە. لەم نامەیەدا ئیحسان نووری پاشا کێشەی کوردی پیشاندا و داوای کرد کە ڕێگە بە نوێنەری کوردان بدرێ خواستەکانی خۆیان بخەنە بەردەم کۆنفرانسی سان فرانسیسکۆ. جەختی لەو ڕاستیە کردەوە کە نەک تەنیا دەوڵەتە دامەزراوەکان بەڵکو و گروپە نەتەوایەتیەکانیش مافی گوێ لێگرتنیان بدرێتێ. 6 بانگەوازێک لە 10 سێپتەمبەری 1945دا پێشکەشی وەزیری دەرەوەی زلهێزەکان کراوە کە لە لەندەن کۆبوونەتەوە. ئەم بانگەوازە ئۆپراسیۆنی سەربازی دژی کوردانی بارزانی کە لە ئوتی 1945 لە عێراق دەستی پێکردووە ڕسوا کردووە و مەسەلەکە لەلایەن وەزیری حکوومەتەکان و کۆنفرانسەکەی وەزیرانی دەرەوە لەبەرچاو بگیرێ. 7 بانگەوازێک لە 26 نۆڤەمبەری 1945دا پێشکەش بە زلهێزەکان کراوە. لەم بانگەوازەدا کۆمەڵەی کوردان سەر لە نوێ داوایان لە زلهێزەکان کردوتەوە چارەسەرێکی داد پەروەرانە بۆ کێشەی کورد بدۆزنەوە. 8 بانگەوازێک لە 9 دێسەمبەری 1945دا ئاراستەی ئەندامانی نەتەوە یەکگرتوەکان کراوە. ئەم بانگەوازە سەرجەم ئەو نامە و بانگەوازانەی پێشووتری بەبیرهێناوەتەوە کە بۆ دەستگان نێودەوڵەتیە جۆرا و جۆرەکان نێردراون و پێویستی چارەسەرکردنی کێشەکەی دووبارە کردوێتەوە. ئەوەی کە ڕاگررتنی ئارامی و جێگیری تەواوی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگە. 9 تەلەگرافی 24 دێسەمبەری 1945 ئاراستەی کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی زلهێزەکان لە مۆسکۆ کراوە. ئەم تەلەگرافە لەلایەن ڕێبەرانی کوردی عێراقەوە مۆر کرابوو. تێیدا هاتبوو کە مافەکانی گەلی کورد و ئەو بەڵێنانەی پێیان درابوو جێبەجێ نەکراون و حکوومەتەی یەک بە دوای یەکەکانی عێراق بەرژەوەندی ئابووری و کەلتوری و کۆمەڵایەتیەکانی گەلی کوردی پشتگوێ خستووە. تەلەگرافەکە پتر درێژەیەدا تێوەڵەیە گەلی کورد هاتوونەتە سەر ئەو باوەڕێی کە ئەو حکوومەتانە ئامانجیان بە عەرەبکردنی کوردە و ڕێز لە مافەکانیان وەک نەتەوەیەکی جیاواز ناگرن. هەروەها داوای کردووە کە ئۆتۆنۆمیان لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی پاشایەتیدا پێ بدرێ. بانگەوازێک لە حیزبی ڕزگاری کوردەوە بۆ ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لەم بەڵگەنامەیەدا کە لە سەرەتای ساڵی 1946دا بڵاو کراوەتەوە حیزبی ڕزگاری کورد بانگەشەی بۆ ڕزگارکردن و یەکخستنی گەلی کورد کردووە و داوای ئەوەی کردووە کۆتایی بەڕەتاندنی گەلی کورد بهێنرێ. هەروەها جەخت لەسەر چارەسەرێکی داد پەروەرانەی کێشەی کورد لە پێناو ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کراوەتەوە. 11 بیرخەرەوەیەک لە ساڵی 1946دا دراوە بە کۆمیتەی هاوبەشی ئەنگلۆ ئەمریکی بۆ لێکۆڵینەوە لە کێشەی فەلەستین. ئەم بیرخەرەوەیە کە لەلایەن کۆمەڵی کوردانەوە نێردراوە باس لەو مامەڵە نابەجێیە ئەکا کە دەرحەق بە کەمینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجامەدرێت و ئاماژەیەکی تایبەتی بە کوردانی عێراق داوە. 12 بیرخەرەوەیە کە بۆ کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی وڵاتە زلهێزەکان لە پاریس لە 26 ژوونی 1946 نێردراوە. ئەم بیرخەرەوەیە لەلایەن کۆمەڵەی کوردانەوە پێشکەش کراوە باس لە پەرەسەندنی ڕووداوەکانی پاشجەنگی یەکەمی جیهانیەکە. ئاماژە بە هەردوو ڕێکەوتن نامەی سیڤەر و لۆزان کردووە. وتوێژی لەمەڕ دابەشکردنی نیشتیمانی کوردان لە نێوان تورکیا، ئێران، عێراق و سووریا و هەروەها تێکۆشانی بێهودەی کوردانی لە پێناو سەر لە نوێ بەدەستهێنانەوەی ئازادیان کردووە. هەروەها ئامارێک سەبارەت بە دانیشتوانی لێدرا و زیان پێکەوتوی کورد لە تورکیا و ئێران و عێراق دراوە. 13 بانگەوازێک لە 10 مارتی 1947دا پێشکەش بە کۆبوونەوەی 4 وەزیرەکەی دەرەوە لە مۆسکۆ کراوە. ئەم بانگەوازە لەلایەن کۆمەڵەی کوردانەوە ئاماژەی بە هەوڵە جۆر بە جۆرەکانی کورد لە پێناوی بەدەستهێنانی مافەکانیان داوە. هەروەها ئاماژە بە بێهیوایی کوردان و مەترسی خزاندن و پەنابردنی لاوانی کورد بەرەو تند و تیژی کوێرانە کردووە. داواشی لە وەزیرانی دەرەوە کردووە دەست بەجێ بە قازانجی کورد تێکەڵ بە کێشەکە بن. 14 بانگەوازێک لە 31 مارتی 1947دا پێشکەش بە ژێنڕاڵ مارشەڵ کراوە لە نێو ئەو شتانەی لەم بانگەوازەی کۆمەڵەی کورداندا هاتووە
قامک خستنە سەر ئەو هاوکاریانەیە کە لەلایەن وڵاتە یەکگرتووەکانەوە پێشکەش بە تورکیا کراوە. 15 بانگەوازێک لە 30 ژوونی 1947 ئاراستەی سەرۆکی کۆمیتەی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان کراوە. ئەم بانگەوازە باسی لەسەر کوتکردنی کورد لەلایەن حکوومەتەکانی تورکیا و ئێران و عێراق کردووە. وردەکاری ڕووداوی وێرانکردنی گوندەکانی کوردە بارزانیەکانی لەلایەن لەشکری عێراق و هێزی ئاسمانی پاشایەتی بریتانیەوە باس کردووە. وێڕای ئەو مامەڵە ناشایستەیی کە پاشتر لە هەمبەر بارزانیەکانی نێو زۆرە ملیەکانی عێراقیدا کراوە. 16 بیرخەرەوەکەی 29 نۆڤەمبەری 1948 ئەم بیرخەرەوەیە کە لەلایەن کۆمەڵی کوردانەوە ئامادەکراوە یەک لە درێژترینی ئەو بەیان نامانەیە کە خواست و ناڕەزایەتیەکانی کوردی گرتۆتە خۆ. هاوپێچ لەگەڵیدا نامەیەک ئاراستەی بەڕێز تریگڤیلی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان کراوە کە بەرواری 29 نۆڤەمبەری 1948 لەسرە. 17 بانگەوازێک لە 6 یانایەری 1948 ئاراستەی بەڕێز ئەرنست بیڤنی وەزیری دەرەوەی بریتانی کراوە. ئەم بانگەوازە وەختایەک پێشکەش کرا کە دانوستاندن لەسەر ڕێکەوتن نامەیەکی نوێ لە نێوان بریتانیای مەزن و عێراقدا لە گۆڕێدا بوو کە شوێنی ڕێکەوتن نامەکەی ساڵی 1930 ئەنگلۆ عێراقی بگرێتەوە. بانگەوازەکە بە هیوا بوو لە ڕێکەوتن نامە نوێیەکەدا بڕگەیەک سەبارەت بەناساندنی هەلومەرجی کورد لە عێراقدا جێبکرێتەوە. بانگەوازەکە ئاماژەی بەوە داوە کە پشتگوێ خستن و نەبوونی بڕگەیەکی بەو چەشنە لە ڕێکەوتن نامەی ساڵی 1930دا زیانی بە مافەکانی کورد گەیاندووە. هەروەها سەرجەم ئەو ڕووداوە جۆر بە جۆرانەی هێناوەتەوە یاد کە پاش ڕێکەوتن نامەی ساڵی 1930 و کۆتایی هاتنی ماندێتی بریتانیەکان لە مێزۆپۆتامیا ڕوویاندا بوو. دوا ئاکامی ئەو ڕێکەوتن نامەیەش بەستنی پەیمانی پۆرتسمەوس بوو. 18 نامەیەک لە 14 فێبرەوەری 1949دا لەلایەن محەممەد حلمی بەگو بە ناوی حیزبی دیموکراتی نیشتیمانی کوردەوە ڕەوانەی پاندێت نەهرۆ کراوە. ئەم نامەیە لە نەهرۆی خواستە بوو کێشەی کورد بخاتە بەرنامەی ئەو کۆنفرانسە ئاساییەی بڕیار بوو لە نیودەلهی بگیرێ. هەروەها کۆپیەکی ئەم نامەیە ئاراستەی کۆنفرانسەکە کرابوو. 19 نامەیەک لە 15 یەنایەری 1949دا ئاراستەی سەرۆکی کۆمسیۆنی مافی مرۆڤی سەربەنەتەوە یەکگرتووەکان کراوە. ئەم نامەیە ئاماژەی بە بانگەوازەکەی پێشووی 30 ژوئیە بۆ سەرۆکی کۆمسیۆنەکەدا بوو. هەروەها بەو مامەڵەستەمکارانەی کە تورکیا، عێراق و ئێران دەرهەق بە کوردیەکەن، بە تایبەتی جەختی لەسەر نەهامەتی و چارەڕەشی پڕداخی بارزانیان لە عێراق کردووە. 20 نامەیەک لە 30 مارتی 1956دا پێشکەش بە نەتەوە یەکگرتووەکان کراوە. ئەم نامەیە نەهامەتی و دەردەسەری کوردی دووپات کردوتەوە و هانی لە بەرچاوگرتنی خواستەکانی کوردی لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە داوە. 21 نامەیەک لەلایەن خانمە بێوەکەی جەلالەت بەدرخان کە پێشکەشی کۆنفرانسی هاو پەیوەستەجی ئاسیایی ئافریکایی لە قاهیرە کردبوو. دەقی ئەم نامەیە هاوشێوەی ئەوەکەی 3 مارتی 1956 بوو کە ئاراستەی نەتەوە یەکگرتووەکان کرابوو. تێیدا ئاماژە بە بەدکارگێڕی و کەم و کوڕی خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکان لە ناوچە کوردنشینەکان، کەم و کوڕی هەلی خوێندن بۆ کورد بە زمانی خۆی، هەروەها سەرکوتکردن و سڕینەوەی کەلتوری کورد بە تایبەت لە تورکیا و ئێراندا. بەڵام ئاماژەی بەوەدا بوو هەلومەرج لە عێراق لەبارترە. نامەکە جەختی لەسەر ویستی کورد بۆ بەدیهێنانی سربەستی و یەکخستنی نیشتیمەنەکەیان کردبوو. ئەو قسەڵۆکەشی پوچەڵ کردوتەوە کە ئاڵێ گوایە ڕاپەڕینەکانی کورد بە هاندانی کاریگەری دەرەوە بووە. 22 نامەیەک لەلایەن کۆمەڵی خوێندکارانی کورد لە ئەوروپا لە ئۆکتۆبەری 1958دا ئاراستەی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان کراوە. لەم نامەیەدا کۆمەڵی خوێندکاران داوای لە سکرتێری گشتی کردووە کێشەی کورد بخرێتە بەرنامەی دانیشتنێکی تایبەتەوە کە گفتوگۆ لەسەر کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە. نامەکە هیوای خواستە بوو کە تورکیا و ئێران سیاسەتێکی نوێ لە حاست کورداندا بگرنەبەر و لەو ڕووەوە سیاسەتی نوێی عێراق هاندەریان بێ. 23
نامەیەک لەلایەن کۆمەڵی خوێندکارانی کوردەوە لە ئەوروپا لە ئۆکتۆبەری 1950دا بە جەمال عەبدولناسری سەرۆکی میسر دراوە. ئەم نامەیە بە بۆنەی کردنەوەی بەرنامەی ڕادیۆیی بە زمانی کوڕی لە قاهرە سوپاسی سەرۆک ناسری کردووە. 24 نامەیەک لەلایەن کۆمەڵی خوێندکارانی کوردەوە لە ئەوروپا لە ئۆکتۆبەری 1950دا ئاراستەی سەرۆک نیکیتیا خڕۆشۆف کراوە. نامەکە پێزانینی خۆی سەبارەت بە بایەخدان بە چالاکیە کولتوریەکانی کورد لە یەکێتی شوورەوی دەربڕیوە. نامەکە پێشنیازی ئەوەی کردووە کە لە جیاتی ئەلفوبێی سلاڤی کە بڵاوکراوە کوردیەکانی یەکێتی شوورەوی پێ بڵاوەکرێتەوە ئەلفوبێی لاتینی شوێنی گرتووەتەوە. هەروەها بەرنامەی کوردیش لە ئێزگەی مۆسکۆوە دەست بە بڵاوبوونەوە بکە. کۆپی ئەم نامەیە بۆ هەردوو کۆماری شوورەوی ئازربایجان و ئەرمینیا نێردراوە. وێڕای تێکڕای ئەو بانگەواز و بیرخەرەوانە کە خراونەتە بەردەم نەتەوە یەکگرتوەکان کوردان نەیانتوانی لە هەوڵەکانیاندا سەرکەوتوو بن بۆ ئەوەی کێشەکەیان لە بەردەم ئەو دەستگایەدا بیستراو بێ. نەبوونی دەوڵەتێکی کوردی و نەهاتنەکایی دەوڵەتێکی ئەوتۆ کە ئارەزووی گرتنەخۆی کێشەکانی هەبێ ئەو مانایەی ئەگەیان کە چ ڕێگەیەک نییە بەهۆیەوە کێشەی کوردی پێدا بخرێتە بەردەم نەتەوە یەکگرتوەکان. بەوەش کاتێک لە ساڵی 1948دا داوایەک پێشکەشی سکرتێری گشتی کرا لەگەڵ بیرخەرەوەکەی نۆڤەمبەری 1948 لەلایەن نوێنەرایەتی کوردەوە داواکەیان بەڕێزەوە ڕەت کرایەوە و لەوە ئاگادارکرانەوە کە پێویستە بە دوای دەوڵەتێکدا بگەڕێن کێشەکەیان بگرێتە خۆ. ئەو ناڕەزایەتی و شکایەتانەش کوردان ئاراستەی نەتەوە یەکگرتوەکانیان کردووە هەمان چارەنووسی هەبوو. سێر ئارنۆڵد وڵسن لە کاتی دیدەنیەکدا لە کۆمەڵەی ئاسیای ناوەندی پاشایەتی لە 26 سپتەمبەری 1932دا تێبینی کرد کەمینەکانی عێراق بە شێوەیەکی بەرچاو لە کەمینەکانی دیکەی جیهان جیاوازن. لە حاڵەتەکەی ئەواندا هیچ ئەندامێکی کۆمەڵەی گەلان نییە لە ژنێڤ هەڵگری خواست و کێشە تایبەتەکەیان بێ. جێگەی سەرنجە بلۆکی سوشیالیستی لە ناویشیاندا یەکێتی شوورەوی وێڕای پشتگیری چالاکیان لە نەتەوایەتی کورد هیچ هەوڵێکیان نەدا تا لە بەردەم نەتەوە یەکگرتوەکاندا کێشەی کورد لە خۆ بگرن و بەرگری لێ بکەن. پەیوەندیەکانی کورد و عەرەب، تەبایی و ناتەبایی. کورد هاوکات لەگەڵ تێکۆشانیان بۆ بەدەستهێنانی ددان پێدانانی نێودەوڵەتی و بگرەکاری نێودەوڵەتیش بە قازانجی کێشەکەیان، هەروەها لە هەوڵی بەدەستهێنانی هاوسۆزی و هاوکاری هاوسێ عەرەبەکانیشیاندا بوون. بارودۆخی ناوازەیان سەرباری بوونی بەشێکی مەزنی دانیشتوانی کورد لە عێراق و سووریا بووە هۆی ئەوەی کارێکی لەم چەشنە شیا و پێویست بێت. نیگەرانی لە مەترسی دارترین گۆشەگیری ڕامیاری کوردانی وریا کردەوە. هەر بۆیە بێ ئەوەی کات بە فێڕۆ بدەن کەوتنە پەیجووی پەیوەندیەکی دۆستانە لەگەڵ عەرەبدا. پەیوەندیەک کە تەنیا سوود بە کوردان لە عێراق و سووریان ناگەیەنێ، بەڵکە پشتگیریەکی نێودەوڵەتی بەهادار بە تێگڕای کوردە بەخشێ. لە نێو هەموو ئەوانەدا هیوادار بوون هەلومەرج بڕەخسێ تێیدا کوردان بتوانن کێشەکەیان بخەنە بەردەم نەتەوە یەکگرتوەکان. باڵی کوردی حیزبی شوێعی عێراق و ڕێکخراوە هاوشێوەکانیان لایەنگرێکی بەهێزی هەوڵ و کارێکی لەو چەشنە بوون. کوردە نەتەوەیەکانیش لەو ڕووەوە نەکەوتنە پاش. میر کامەران بەدرخان لە درێژەی چاوپێکەوتنێکدا لە ساڵی 1951 لەگەڵ پەیامنێری پاریسی ڕۆژنامەی شەعبی بەغدادی قامچی خستە سەر دۆستایەتی کورد و عەرەب. ئاماژەی بەو مامەڵە نەرمە کرد لە عێراق و سووریا دەرحەق بە کورد دەکرێ. ئەو گوتی لەو دوو دەوڵەتەدا کورد خاوەنی زۆر ماف و دەستکەوتن کە لە تورکیا و ئێراندا پێیان ڕەوا نابینرێ. ئەو ئاماژەی بەوەدا لەو دوو دەوڵەتە عەرەبیەدا ڕێگە بە کوردراوە ڕۆژنامە گۆڤار و پەرتووک بە زمانی خۆیان چاپ و بڵاو بکەنەوە. هەروەها بێدەست وەردانی دەسەڵاتی ڕامیاری بایەخ بە پەرەپێدان و پێشخستنی کەلتوری خۆیان بدەن. ئەو جەختی لەوە کردەوە کە وێڕای هێندێک جیاوازی لە نێوان کورد و عەرەب لە عێراقدا
کورد بەو چاوە ناڕوانێتە ئەو وڵاتە کە لە هەر یەک لە تورکیا و ئێرانی پێڕوانێ. 4 ساڵ پاشتر لە میانەی چاوپێکەوتنێکی خۆمدا لەگەڵ میر کامەراندا ئەو پتر لەمەڕ ئەم بابەتە دواوگوتی زۆر گرنگە بۆ کورد لەگەڵ عەرەبدا هاوکاری بکە، چونکە عەرەب تەنیا نەتەوەیەکن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە لە کورد تێگەن، هاوسۆزی لەگەڵ دید و بۆچوونەکانیاندا پیشانەدەن. دواتر ئاماژەی بەوەدا کە کوردان لە ڕابردوودا سەردانی لەندەن، پاریس و پایتەختە و ڕۆژاوایەکانی دیکەیان کردووە تا کێشەکانیان بخەنە بەرچاو. ئەمێستا ئەو گوتی ئێمە هەمومانەزانین ئەوە هەڵە بووە، لە داهاتوودا پێویستە بۆ بەغدا، دیمەشق و قاهرە بچین. وا دەرەکەوێ هەردوو لا ددانیان بە پێویستی تێگەیشتن و هاوکاری نزیکی نێوان کورد و عەرەب نابێ. بە بۆچوونی هێندێک سەرکردەی عەرەب خوا ئەمە ئەبێتە سیاسەتێکی ساڕێژکاری درێژخایەن. کاتێک کاتی ئەوە هات وڵاتەکان یەکگرن، ئەوە کوردان گەر دۆست بن خۆ لە هێنانەکایی هەر جۆرە گرفت و ئاڵۆزیەک بە دوورەگرن. لە گوتارێکی دوور و درێژدا سەبارەت بە جوڵانەوەی عەرەبایەتی کە لە گۆڤاری ئەلهیلالی میسری بەناوبانگ لە ساڵی 1943دا بڵاو کراوەتەوە، عەبدوڕەحمان عەزام کە دواتر بووە سکرتێری گشتی کۆمکاری عەرەب بەپەرۆشەوە خوازیاری دۆستایەتی کورد و عەرەبە. عەزام بایەخێکی فرەی بە کورداوە، جەختی لە هاوبەستەگی کۆنی ئیسلامی نێوان ئەوان و عەرەب کردوتەوە و ئاماژەی بەو خزمەتە مەزنە کردووە کە لەلایەن سەلاحەددین و سەرکردەکانی دیکەی کوردەوە پێشکەش بە ئیسلام و عەرەب کراوە. ئەو جەختی لەوە کردەوە کە عەرەبەکانی عێراقی بە هەر نرخێ بێ پێویستە خۆ لە بریندارکردنی هەستی کوردان بپارێزن و ڕایگەیان کە کوردان گەلێکی دڵسۆز و ئەمەکدارن و هیچ کارێکیان بە مەبەستی زیان گەیاندن بە خواستی عەرەب لێ ناوەشێتەوە. بە بۆچوونی عەزام کوردان پێویستە هیچ کات هەست بەوە نەکەن کە یەکێتی عەرەب زیان بە بەرژەوەندیەکانی ئەوانە گەیەنێ. هیوا و خواستەکانی عێراق پێویستە وەک فراوانخوازیەک لەسەر حسابی کورد نەهێنرێتە پێشچاو. تر لەوەش نەتەوەی عەرەب لە کاتێکدا یەک بگرن پێویستە ئەو مافە بۆ کورد بهێڵنەوە کە ببنە بەشێک لەو یاخود سربەخۆیی خۆیان بەدەست بێنن. کورد و کۆماری عێراق. کتوپڕی ڕووداوەکانی ژوئیەی 1950 لە عێراق وێڕای ئەو پەردە ئەستورەی ڕژێمی نوێ بە باڵای تەواوی وڵاتەکەی داپۆشی، کارێکی وای کرد مەزەندەکردنی زۆر بابەت لە عێراقدا، لەوانەش حاڵی کورد زۆر ئاڵۆز و گران بێ. سنوورەکان بە توندی داخرن، هەموو پەیوەندیەکان بە جیهانی دەرەوە هەڵپەسێردران. لەو چەند ڕۆژە کەمەی بەراییدا هەواڵێکی کەم لەمەڕ درێژەی شۆڕشەکە و حاڵەتی جێگیری نێوخۆ سەری دەرکرد. هیچ بەڵگەیەک بەدەستەوە نییە پیشانی بدا داخۆ پایەی بەدەست هاتووی بەرچاوی کوردان لە پێش یان ڕاستەوخۆ پاش شۆڕشەکەی ژوئیە هێنراوەتە بەرچاو. هەرچەندە بێگومان ئەوان بە شێوەیەکی مەزن سوودیان لە ململانێکە بینی کە لە نێوان دەستەی قاسم و بەعسیە نەتەوەیەکاندا لە ئارادا بوو. گەردەستەی دووەم باڵە دەستبوونایە زۆر جێگای گومان بوو کوردان ئەو ماف و دەستکەوتانەیان بەرکەوتایە کە لەو دەمەدا بەدەستیان هێنا. بەیاننامەیەکی نیوە فەرمی بڵاوکراوە پشتگیریەکی بەرچاو لەم بۆچوونەیەکە، تێیدا کورتە سەرنجێکی گشتی لەمەڕ قۆناغی بەرایی شۆڕش لە عێراقدا هاتووە و پرسی سەرەکی سەبارەت بە ململانێ و ڕێکابەری نێوان قاسم و عەبدوسەلام عارفی جێگری یەکەمی تێدا هاتووە. ئەوەی لەگەڵ شوێن کەوتە بەعسیەکانی کە لایەنگری ناسر بوون عەرەبچیەکی تند بوو، بەیاننامەکە درێژەیەدا تێوەڵێ هێندێک خوازیاری وروژاندنی کوردان بوون کە هاوبەشن لە عێراقی با و باپیرانیاندا، هەرچەندە دانپیانانی تەواو و بێکەم و کورتی مافەکانی کورد لەلایەن قاسمەوە ڕێگەی لێگرتن و هەوڵەکەیانی پوچەڵ کردەوە. سەرانی کورد بێدوودڵی ڕایان گەیاندووە گەر خۆشیان لە دەسەڵات دابوونایان نەیانەتوانی ئەوە پێشکەش بە کورد بکەن کە قاسم کردوویەتی.
لەم بەیاننامەیە و زانیاریەکانەوە دەرەکەوێ کە قاسم پتر لەسەر کردەکانی دیکەی شۆڕشەکە لە بەدەستهێنانی ئەو پایە بەرچاوەی کورد لەو کاتەدا بەرپرسیار بوو. هەروەها بەخشینی ماف و دەستکەوتەکانی کورد پاشتر هات، وەک ئەوەی پێش ئەو ململانەیە بێ کە لە نێوان قاسم و ناحەزانیدا لەسەر دەسەڵات هەبوو. لە ڕاستیدا دروستە بڵێن کە ئارەزووی ئاشتەوایی هەرزوو لە سەرەتاوە بە ئاشکرا درکی پێکرا، بەڵام سەرکردایەتی نوێی شۆڕژ ڕاستە و خۆپاش ئەنجامدانی شۆڕشەکەی تا چەند ئامادە بوو لەگەڵ داوا نەتەوایەتەکانی کووردا بچێتە پێش مەسەلەیەکە زۆر ڕوون نییە. هەرچەندە ڕێیتێچێ عەبدوسەلام عارف و نەتەوەخوازە عەرەبچیەکانی دیکە ئەوەیان ڕەت کردبێتەوە کە بە ئەندازەی قاسم ملی پێوەنێن. دواتر پیاو ناتوانێ سەبارەت بە قاسم خۆشی گومان نەکات و پرسیار نەکا ئایا هەر زۆر لە سەرەتاوە ویستویەتی لە حاست کووردا دڵفراوان بێ یان پێشتر وای لێ هاتووە، یاخود ناچار بوو کە بەو شێوەیە ڕەفتار بکە. کاتێک کورد و کۆمۆنیستە کوردەکان و دەستە چەپەکان بۆ پشتگیریکردنی بە درێژایی ململانێ لە پێناو دەسەڵاتدا کۆبوونەوە. گرنگ نییە وەڵامی ئەم پرسیارە چ بێ. شتێک هەیە کە چەسپا و دەرەکەوێ هەرچەندە خواستێک بۆ ئاشتەوایی هەبوو، بەڵام هیچ سیاسەتێکی دیاری کراوی تایبەت بە کورد بنیات نەنرابوو. ئەمەش زۆر سەیر نییە کاتێک پیا و بیر لەو هزرە ناکۆک و سەرە ڕۆیانە کاتەوە کە ئەو ڕەگەزە ناتەبایانەی لەسەر بوو بە شێوەیەکی کاتی لە پێناو ڕووخاندنی ڕژێمە کۆنەکەدا کۆببوونەوە. پاش ڕووداوە توندوتیژەکانی چواردەی ژوئیەی 1958 ڕژێمە شۆڕژگەڕە نوێیەکە لە عێراق هیچ کاتێکی لە هەڵهێنانی چەند هەنگاوێک بە فیڕۆن نەدا کە نەک تەنیا لە پێناو ئاشتەوایی لەگەڵ کووردا، بەڵکو لە پێناو ڕاکێشان و بەدەستهێنانی لایەنگریشیان بوو. خالید نەقشبەندی ئەو کووردە بوو کە یەکێک لە سێ ئەندامەکەی ئەنجومەنی سەروەری کە پاش شۆڕش دامەزرێنرا. کابینە نوێیەکە کوردێکی دیکەی تێدا بوو کە بابە عەلی کوڕی شێخ مەحموود بوو. پۆستی وەزیری کار و پەیوەندیەکانی لە ئەستۆ گرتە بوو. شێخ لەتیفی برای بابە عەلی کە ماوەی 4 ساڵ زیندانی بۆ بڕابووەوە ئازاد کرا. شێخ ئەحمەدی بارزان کوڕەکەی هەروەها برازاکەی کوڕەکەی مەلا مستەفا تێکڕا لە دەرەوەی ناوچەی خۆیان دوور خرابوونەوە، بەخشران و ڕێیان پێدرا بۆ شوێنەکانی خۆیان بگەڕێنەوە. وێنەیە کە تێیدا قاسم لە پاڵ ئەفسەرێکی برینداری کووردا وەستا بوو لە کاتی شەڕکردن لە کۆشتی پاشایەتی لە چواردەی ژوئیەی 1958دا بە شێوەیەکی فراوان بڵاو کرابووەوە. ئەم هێماکاریە بۆ نیازپاکی زۆری نەخایەند، بەڵگەی چەسپاوی سەبارەت بە گۆڕانی شوێن و پێگەی کورد بە دوای خۆی داهێنا. لە بەڕگەی سێی ئەو دەستورە کاتیەی کە دوای شۆڕش بڵاو کرایەوە ئەڵێ عەرەب و کورد لەم نیشتیمانەدا هاو بەشن، مافەن نەتەوایەتیەکانیان لە چوارچێوەی یەکێتی خاکی عێراقدا دان پێدا نراوە. بەوەش یەکەمین جارە لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە کوردان دان پیانانێکی فەرمی لە دەستوردا بە خۆیانەوە ببینن و بە شێوەیەکی یەکسان لەگەڵ عەرەبدا لە یەک ئازدا دابرێن. بەوەش یەکەمین جارە لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە کوردان دان پیانانێکی فەرمی لە دەستوردا بە خۆیانەوە ببینن و بە شێوەیەکی یەکسان لەگەڵ عەرەبدا لە یەک ئازدا دابنرێن. لە هەمان کاتدا گوتەی زۆر سەبارەت بە برایەتی کورد و عەرەب و هاوبەستەگی نێوانیان نەکرا. بەیاننامەکانی لەلایەن قاسم و دەسەڵاتدارانی دیکەوە بڵاوەکرانەوە گوتاری ئەو ئەندامانەی لەلایەن نوێنەرایەتی کوردەوە سەردانیانە کرد، هەروەها بڵاوکراوە فەرمیەکان، بەرنامەکانی ڕادیۆ تێگڕای ئەوانە پتر قسەیان لە کۆماری عەرەب و کورد و یەکێتی هەتا هەتایی هەردوو گەلە کرد. هاوکات مەلا مستەفا کە لە پاش ڕووخاندنی کۆمارەوە وەک پەنابەرێک لە شوورەبی بوو، هیچ کاتی لە ناردنی تەلەگراف بۆ قاسم و ئەنجومەنی سەروەری بەفیڕۆ نەدا کە تێیدا پیرۆزبایی و هیوای گەڕانەوەی خۆی دەربڕی بوو. وەڵامەکەشی دەست بەجێ و ئەرێیی بوو. ئامادەکاری پێویست لە ڕێگای باڵوێزی کۆماری یەکگرتووی عەرەب لە پراگ لە پێناو گەڕانەوەی خێرای مەلا مستەفا بۆ بەغدا کە لەلایەن ژمارەیەکی زۆر نوێنەرانی کورد لە هەموو لایەکی عێراقەوە پێشوازیان لێکرا، بۆنەیەک بوو بۆ ئاهەنگێکی خۆشی و سەرنج ڕاکێش تێیدا ئەنجام بدرێ.
ناحەزی کورد بۆ یەکگرتن لەگەڵ کۆماری یەکگرتووی عەرەبدا. گەڕانەوەی مەلا مستەفا بۆ عێراق هاوکات بوو لەگەڵ پەرەگرتنی توندی کێبڕکێ نێوان ئەوانەی خوازیاری یەکگرتنی تەواو و دەست بەجێ لەگەڵ کۆماری یەکگرتووی عەرەبدا بوون و ئەوانەی دژ بوون. لە ڕاستیدا تەنانە دەگونجا گەڕانەوەی مەلا مستەفا درزی نێوان ئەو دوو گروپەی بەرەو دەلاقە بردبێ. ژمارەیەکی زۆر لەوانەی نزیک بوونەوە و ڕیزبەندی خێرایان لەگەڵ کۆماری یەکگرتووی عەرەب پێباش بوو، ئەتوانرا لە نێو ئەندامەکانی باڵی و ڕاستی حیزبی ئیستیقلال و هەروەها حیزبی بەعزدا ببیڕێتەوە. چەپە میانڕەوەکانی پارتی بەرگری دیموکراتی نیشتیمانی بەڕقەوە ئەیان ڕوانیە ڕەتکردنەوەی پارتەکان و ڕێگەل لە چالاکیەکانی هەمووان گیرا بوو. جگەل لەو چالاکی ڕامیاریانەی لە کۆماری یەکگرتووی عەرەبدا هەبوو، بەوەش ئەوان دژی بێرۆکەی یەکگرتن بوون. کورد ئەوانەی لە سۆنگەی هۆکارگەلێکی ئاشکراوە نیگەرانیەکی مەزنیان لە پەیوەست بوون بە دەوڵەتێکی عەرەبی مەزنترەوە هەبوو، چالاکانە دژی نزیک بوونەوە و یەکبوون بوون لەگەڵ کۆماری یەکگرتووی عەرەب. ئەوانە ترسان لە دەوڵەتێکی وادا کە عەرەب تێیدا باڵا دەستە، ئەوان ببنە کەمینەیەکی نەتەوەی ئەوتۆ چارە نووسێکی گەورە و دەرکەوتویان نەبێ. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵلقەیەکی نوێ هەموو کاتێکتان شاد و کامەران. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵلقەی 40. کورد و کەوتنی عەبدوسەلام عارف. هاوکات سەرنجی نیشتیمانی و نێودەوڵەتی بە شێوەیەکی خێرا لەسەر عەبدوسەلام عارف چڕ بووبووەوە، ئەوەی کە سەرەڕووی و دەمگەرمیەکەی وێڕای ناوبانگ کردبوویە کەسایەتی یەک جێگەی مەشت و مڕ لەسەرکردن بێ. گوتارە تند و ئاگرینەکانی عارف جۆگرانی خۆی بە شێوەیەکی بەرفراوە نەخرۆشاند، بەڵام ترس و دڵەڕاوچەی کەسانی فامیدەی نێو حکوومەتی ئەوروژاند. گوتەکانی سەبارەت بە بابەتە دەرەکی و نێوخۆییەکان کارمەندە بەرپرسەکانی دەوڵەتی سڵەماندەوە و تووشی نیگەرانی کردن. وێڕای ئەوەش ئاکاری خۆسەپێنەری دەنگیا خاوتنی سەرچڵانەی ژمارەیەک لەو کەسایەتی ڕامیاریەکانی ڕێبەرایەتی و هەروەها زۆرێک لە ئەفسەرەکانی هاوڵی لێتەکاندەوە. پڕبایەخترین چالاکیەکانی عارف لایەنگری ئاشکرای بوو لە یەکێتی دەستبەجێ لەگەڵ کۆماری یەکگرتووی عەرەب و نزیک بوونەوەی لەگەڵ باسیەکاندا. ئەو هەڵوێستەی لەلایەن عەرەبچیەکانەوە پێشوازی لێکرا و لەلایەن نەیارانیەوە سەرزەنشت کرا. ئەوەش دووبەرەکیەکی قوڵی لێکەوتەوە و ململانەیە بۆ دەسەڵات خێراکرا. ململانەیەکەوا پێچوو نەعارف و نەشوێن کەوتەکانیشی خۆیان بۆ ئامادە نەکردبێ. ئەو هێزانەی دژی عارف سەریان بە یەکدا کردبوو سەلماندیان کە توانای زاڵبوونیان فرەیە، بەتایبەت ئەو کاتەی قاسم بڕیاریدا دژی عارف وەخۆکەوێ. عارف لە 5 دێسەمبەری 1950دا دەست بەسەر کرا و لە 27 دێسەمبەردا بردیانە دادگای مەهداوی و تۆمەتی هەوڵدان بۆ کوشتنی قاسمی سەرۆکی تاقانە لە 11 ئۆکتۆبەری 1958، هەروەها هاندان بۆ ڕاپەڕین لە 4 و 5 دێسەمبەر لەگەڵ چەند تۆمەتێکی لەوانە بچووکتر خرایە پاڵی. دوای دادگایی کردنێکی درێژی داخراو لە 5 فێبەروەری 1959 بە مەرگ سزادرا و لە هێزە چەکدارەکان دەرکرا، هەرچەندە قاسم بڕیارەکەی دادگای لەسەر مێزەکەی خۆی هێشتەوە بێ ئەوەی واژۆی بکە. عارف بۆ 3 ساڵی داهاتوودا لە زیندان مایەوە تا ئەو کاتی لە پاییزی 1961دا ئازاد کرا. لەو کاتەدا کە سووریا لە کۆماری یەکگرتووی عەرەب هاتە دەر، وەلانانی عارف گورزێکی توندی لە باسیەکان و دەستە و تاقمە عەرەبچیەکاندا، هەروەها سەرکەوتنێکی ئاشکرای بۆ لایەنگرانی یەکێتی عێراق پێکێنا. ئەوانەی دوایی لە کۆمۆنیستەکان، دیموکراتە نیشتیمانیەکان و کورد پێکەهاتن. هەستی قاسم خۆی سەبارەت بە تڕۆکردن و وەلانانی عارف هەرچیەک بێ،
ئەو لەو ڕوە شاد بوو کە دەرفەتی ڕزگاربوونی لە دەست هەواڵانێکی بێزارکار و جێگرێکی سەرچڵ و مێمەڵێکی مەترسیدار هاتە پێش. لە میانەی دادگاییکردنەکەی عارفدا ئاماژە بە دوو ڕوودا و کرا کە تیشکە خەنە سەر هەڵوێستی ناوبراو لە هەمبەر کورد. یەکەمیان پەیوەندی بە گەڕانەوەی مەلا مستەفاوە هەیە بۆ عێراق کە لەلایەن عەقید وەسفی تاهیری دوژمنی سەرسەختی عارفەوە باسی لێوە کرا. بە جۆرەی تاهر کاتێک قاسم و سەدیق شەنشەلی وەزیری ئەودەمی ئیرشاد خەریک بوون وەڵامی ئەو تەلەگرافانەی مەلا مستەفا بدەنەوە کە داوای کردبوو بۆ عێراق بگەڕێتەوە، عارف گوتبووی سەیری ئەم خەڵکە چیەکەن؟ گەر ئەرکەکەیان بە من بسپێرن بە ئاسانی دوو وشەی بۆ ڕەوانەکەم، لەوە لاترچۆ لەوە لاترچۆ. لەوەش بایەکدارتر گەڕ ڕاست بێ گوایە ئاکاری عارفە لە حاست شێخ ئەحمەدی بارزان بەراگەورەی مەلا مستەفا بە پێی ئەو شایەتەی لە دادگاییەکەدا باسی لێوە کرد، گوایە عارف بە توندی و جۆرە ڕقێکەوە ڕووبەڕووی شێخ ئەحمەد بووتەوە. کاتێک شێخ بەنیازی پیرۆزبایی شۆڕش و دەربڕینی سوپاسگوزاری سەبارەت بە ئازادکردنیان لە زیندان سەردانی عارفی کردووە. بە چەشنێک وەک لای خوارەوە پێشوازی لە میوانەکەی کردووە. وریابە هیچ هەرایەک نەنێیتەوە، بە پێچەوانەوە ئێمە بە توندی سزات دەدەین. ئەگوترێت ئەو ڕابەرە بارزانیە زۆر بەم هەڕەشەیە بێزار بوو کە شتێک بوو هەرگیز پێویستی ناکرد. لەو کاتەدا باس لەوە کرا کە تڕۆکردنی عارف و ئەوەی بەسەری هات جۆرێک پەیوەندی بە ناحەزی ناوبراوەوە هەبوو لە هەمبەر مەسەلەی گەڕانەوەی مەلا مستەفا. ڕاستی ئەم باسی کراوە هەرچیەک بێ شتێک هەیە کە چەسپاوە. دەسەڵاتی کورد لە سایە ڕژێمە نوێیەکەدا پاش وەلاخستنی عارف بە ڕاشکاوی پەرەیسەند. لە ڕاستیدا هاوبەستەجی کوردان لەگەڵ ڕژێمەکەی قاسمدا بە خێرایی چووە پێش. لانی کەم لە دوو بۆنەدا کوردان ڕۆڵێکی بەرچاویان لە شکست پێهێنانی دوو ڕاپەڕینی دژ بە قاسم هەبوو. لە هەردوو بۆنەکەدا کوردان لەگەڵ چەپەکاندا بە تایبەتی شیوێعیەکانی لایەنگری ڕژێم لە سەنگەرێکی هاوبەشدا کۆبوونەوە. ڕۆڵی کورد لە ڕاپەڕینەکەی مووسڵدا. لە کاتی ڕاپەڕینەکەی پیاوە خێڵەکیەکانی شەمەر لە سایەی ڕێبەرایەتی عەبدولوەهاب شەوافدا لە بەهاری 1959 لە مووسڵ، یەکە خێڵەکیەکانی کورد ڕژانە نێو مووسڵەوە و بە پێشگیریکردنیان لە یەکەکانی سوپا کە بە قاسم وەفادار بوون، هەروەها هێزەکانی بەرگری گەلی لە مووسڵ ئەو ڕۆژەیان پاراست. تێوەگلانی کوردان تەنیا هاوکاریان بە شکستی هێزە دژەکانی نێو مووسڵ نەهێنا، بەڵکو بە شێوەیەکی چالاکانە ڕێگای هەموو هاوکاریەکی دەرەکیان لێبڕین. هێزەکانی بەشداربووی کورد وێڕای جەنگاوەرە بارزانیەکان لە خێڵەکیەکانی ناوچەی ئامێدی و هەروەها لە ناوچەی شەنگار پێکەهاتن. بە جۆرەی ڕۆژنامە نووسێکی عێراقی زیاتر لە 5,000 جەنگاوەری کورد تێوەگلان. وا دەرەکەوێ ئێزدیە خێڵەکیەکانی شەنگار کە ناوچە چیاییەکان ئەکەوێتە سەر ڕێگەی سەرەکی سنوورەکانی سووریا و خێوەتگاکانی خێڵی شەمەر ڕۆڵێکی بەرچاویان سەبارەت بە ڕێگرتن لە هێزەکانی لایەنگری شەوافدا بینی بێ. پاش ڕاپەڕینەکەی مووسڵ کورد و چەپەکان لە ئاکامی ئەو ڕاژە ناوازەیی پێشکەشی حکوومەتەکەی قاسمیان کرد بوونە جێگەی متمانە و پشت پێبەستن. ئەوان بە شێوەیەکی پتە و بە ڕژێمەکەوە ئاڵان. کوردانی بارزانی پێکەوە لەگەڵ کوردە چەپەکانی دیکەی لایەنگری قاسم ڕۆڵێکی گرنگیان لە خامۆشکردنی ڕاپەڕینێکی مەترسیدار بینی کە لە هەرێمی برادۆستی ناوچەی ڕەواندوز سەری هەڵدا. ڕاپەڕینی برادۆست لە مایۆی 1959دا. هۆکارەکانی ڕاپەڕینە کوردیەکەی مایۆی 1959 لە هەرێمی برادۆست لە ناوچەی ڕەواندوز هەرگیز بە شێوەیەکی گونجاو لێک نەدراونەتەوە. وەختایەک هەڵمەتەکان دژی ڕاپەڕیوەکان بەڕێوەچوو، زانیاریە فەرمیەکان کەم باسی لێواکرا.
حکوومەتی عێراق بە چەند هۆکارێکی ئاشکرا نەیئەویست بوونی ڕاپەڕینێک لە کوردستاندا ڕابگەیەنێ. لە کاتێکدا کوردان وەک پایەیەکی سەرەکی ڕژێمەکە ئەنرخێندران. تەنانەت پاشەوەی ڕاپەڕینەکەش کۆتایی هات، سەرچاوە فەرمیەکان و بڵاوکراوە نێوخۆییەکان تیشکێکی کەمیان یان هەر هیچ تیشکێکیان نەخستە سەرم ڕووداوە. بەگشتی ئەمە ڕووداوەیان وەک یاخیبوونێکی سەرخێڵە دەرەبەگەکان و هاندراوی دەستی ئیمپریالیزم وێنە کرد، چاپکراوەکانی دەرەوە بە پێچەوانەوە ڕووداوەکەیان تەنیا وەک ڕاپەڕینێک دژی ڕژێمە شۆڕژگێڕەکەی عێراق لە قەڵەمدا. ئەم ڕاپەڕینەش وەک تەقینەوەکەی عەرەبی شەممەر لە کاتی یاخیبوونەکەی شەوافی مووسڵ بریتی بوو لە کاردانەوەیەکی درەنگ وەختی ڕەگەزە کۆنە پارێز و دەرەبەگەکانی دژی شۆڕشی ژوئێن. وا پێچێ کتوپڕی شۆڕشەکە و ئەو تونند و تیژەی بە دوایدا هات بە شێوەیەکی کاتی ناڕازیەکانی پێکەوە کۆ کردبێتەوە هانی دابن کە لەو دەمەدا سەر دەربێنن. هەر سێ کەسایەتیەکەی ڕاپەڕینەکەی 1959 شێخ ڕەشیدی لۆلان، زاواکەی واتە محەممەد خەلیفە سەمەد، هەروەها شێخ محەممەد سەدیق بە توندی بە ڕژێمە کۆنەکەوە بەسترابوونەوە و دۆستانە لە ڕژێمی نوێیان نەئەڕوانی. وێڕای ناحەزی دژ بە ڕژێمە نوێیەکە دوو کەسی یەکەمیان دوژمنێکی سەرسەختی شێخ ئەحمەد و مەلا مستەفای بارزان بوون. پێکدادانە تونند و تیژەکانی نێوان شێخ ڕەشید و بارزانیەکان هۆکارێکی سەرەکی بوو بۆ کردەوە سەربازیەکانی 1931-1932 دژی بارزانیەکان. لە ماوەی دەستپێکردنی ڕاپەڕینی بارزانی ساڵی 1943-45 شێخ ڕەشید دیسان خۆی هاویشتە سەنگەری دژ بە بارزانیەکان و ئەم جارە محەممەد خەلیفە سەمەدیشی پێوە پەیوەست بوو. شێخ محەممەد سەدیق زۆر لەوە لاوتر بوو کە هەر ڕۆڵێکی لە ڕووداوەکانی 1931-1943دا بینی بێ. شێخ کە یەکێک بوو لە ناسراوترین سەرخێڵی لاوی کورد، وێڕای لاوێتی زۆربەی کات ئەندامی پەرلەمان بوو. هەر بۆیە مەبەستی بوو لە ململانەی نێوخۆیی خێڵەکانی ناوچەکە تێوە نەگلێ. لە بەهاری ساڵی 1943دا ئاکارێکی گەورەم لە محەممەد سەدیق لە هەولێر بینی. ئەو ڕەخنەی ئەوم لە حکوومەتی عێراق باش لەبیرە بەهۆی ئەوەی حکوومەت پارە و چەک و تەقەمەنی ئەدایە محەممەد خەلیفە تا شەڕی بارزانیەکان بکەن. ئەو لەو دەمەدا زۆر هاوسۆزی مەلا مستەفا و پەیوەندیشی لەگەڵ محەممەد خەلیفەدا ناخۆش بوو. ئەوەی کە لە دواییدا کە ئەیویست بەختی خۆی لەگەڵ شێخ ڕەشید و محەممەد خەلیفەدا تاقی بکاتەوە مانای ئەوە بوو کە بە تەواوی دڵی گۆڕیوە. بێگومان ئەو توانا و پایە نوێیەی بنەماڵەی بارزانی هەر لە دوای گەڕانەوەی مەلا مستەفا لە یەکێتی شوورەویەوە بەدەستی هێنابوو پەیوەندی بە ڕاپەڕینەکەوە هەبوو. جایە شێخ ڕەشید و زاواکەی خۆیان چەکدار کردوتەوە لە ئاکامی وروژاندنیاندا یاخود ئەو کارەیان وەک هێمایەکی ڕکابەری و ململانێ دژ بەو ڕژێمە کردووە کە بە شێوەیەکی مەزن دوژمنە سەرسەختەکانیانی بەسەردا زاڵ کردوون. مەسەلەیەکی زۆر ئاشکرا نییە. ئەوان بە شێوەی ڕاپەڕینێکی چەکدار سەریان بڵند کرد، وێڕای ئەو ڕاستیەی کە بارودۆخی گشتی بەتوندی دژیان بوو. جەنگاوەرانی بارزانی لەگەڵ یەکە خێڵەکیەکاندا کە لەلایەن پێکاتەی نوێی کۆمەڵەی جوتیارانەوە پێکاتە بوو، دژی ڕاپەڕیوەکان وەک هێزەکانی بەرگری میلی بە هەماهەنگی لەگەڵ سوپای عێراق و هێزە ئاسمانیەکانیان کەوتنە پەلامار. ڕاپەڕیوەکان بە خێرایی تێکشکێنران، بەڵام سەرانی ڕاپەڕیوەکان بە هاوڵی ژمارەیەک لە شوێن کەوتەکانیان توانیان لە سنوورەکانەوە بەرەو ئێران و تورکیا هەڵبێن. شێخ ڕەشید خۆی و چەند ئەندامێکی بنەماڵەکەی و چەند سەد کەسێک لە پیاوەکانی بەرەو تورکیا پەڕینەوە. بەمەش ڕاپەڕینەکەی شێخ ڕەشید کۆتایی هات. بارزانیەکان لە کۆتاییدا سەرکەوتن و مێزەکەیان بەسەر ناحەزە سەرسەختەکەیاندا هەڵگێڕایەوە. بۆ یەکەم جار بە درێژایی 3 جار پێکدادان و ململانەی تونند و تیژ حکوومەت لایەنگریان لێ بکە. ئەمێستا ئەوان ئەو گورزەیان لە شێخ ڕەشیددا کە ئەو پێشتر 2 جار لەوانی سرەوان دەبوو بەزین و ئاوارەیی. بۆ دووەم جار لە ماوەی کەمتر لە 6 مانگدا بارزانیەکان ڕاژەیەکی مەزنیان پێشکەش بە ڕژێمی فەرمانڕەوا کرد. ئەوەی کە شێخ ڕەشید توانی تەنانەت بۆ ماوەی چەند مانگێکی کەمیش بەرگری لە شوێن و پایەکەی خۆی بکە.
جۆرە گورزێکی توندی لە بێرۆکەی هاوبەستەجی کورد و عەرەبی سرەوان کە یەکێک بوو لە پایە سەرەکیەکانی ڕژێمی قاسم. ئەوەش سەرباری پەرتبوونی بەرەی کوردان. پشتگیریەکی زۆری عەرەبی بۆ قاسم دەستەبەر کرد. بارزانیەکان بە خێرایی پیشانیاندا کە بۆ ڕژێم زۆر بەنرخن گەر پێویست و بنەڕەتی نەبن. پێویستە ڕۆڵی چەپەکان لە کاتی ڕاپەڕینەکەی شێخ ڕەشیددا لەبیر نەکرێ. لێرەش هەروەک پێشتر لە مووسڵ بە باشترین شێوە هەڵسوڕان بۆ شکستهێنانی یاخیەکانی دژ بە قاسم. پرۆپاگەندەکانیان هۆشیارانە جەختی لە برایەتی کورد و عەرەبە کردەوە. ئاماژەیان بەوە ئەدا کە ڕاپەڕینەکەی شێخ ڕەشید یاخیبوونی کورد دژ بە حکوومەتی قاسم نییە، باڵکە پتر ڕاپەڕینێکی سەرخێڵە دەرە بەگە کۆنەپەرستەکان و پیاوەکانی دیکەی ڕژێمی لە گۆڕنراوە. نائارامی و توندوتیژی لە کەرکووک. لە کۆتایی هاوینی ساڵی 1959دا ئاژاوەیەکی تند لە کەرکووک سەری هەڵدا. کاتێک وردەکاریەکانی ئەم بابەتە بزانرێ، سروشتی دڕندانە و دزێوی زۆر هەژێنەری ڕووداوەکەمان بۆ ئاشکرا بێ. قاسم ڕووداوەکە و ئەنجامدەرانی بە ناشرینترین شێوە ناوهێناوە. ئەو گوتی کە دڵڕەقی و دڕندەیی ڕووداوەکانی کەرکووک هەموو ئەو تاوانانەی تێپەڕاندووە کە لەلایەن هۆلاکۆ و جەنگیزخانەوە ئەنجام دراون. ئەو پتر لەوەشی تێپەڕاند و گوتی کە تەنانەت تێرۆریستە زایۆنیەکان لە دێرسین ئەوەندە دڕندایەتی و دڵڕەقییان پیشان نەداوە هێندەی ئەوانەی لە کەرکووک یاسایان لە دەستی خۆیاندا پلیشاندەوە. قاسم کە لە کاتی گوتەکەیدا بێزاری پێوە دیار بوو، ئەو بیستێ ڕسوا کرد کە ئەیەوێت هەمان خوێن ڕێژی لە سەراسەری وڵاتدا بەرپا بکە. ئەو جەختی لەو ڕاستیە کردەوە کە حکوومەت لە هەلومەرجێکدا خەریکی بەڵگە کۆکردنەوەیە و خوازیارە هەموو توانا و ڕێبەرایەتێکی دژی پیلانجێڕان ئاراستە بکە. سەرچاوە کۆمۆنیستەکان تەقینەوەی توندوتیژیەکانی کەرکووکیان بە ململانەی نێوان لایەنگرانی ڕژێم و ڕەگەزە کۆنەپەرستەکان لە قەڵەمەدا. هەرچەندە زانیاریەکی تەواو هەیە، هیچ گومانێک ناهێڵێتەوە کە چینەی ڕەگەزی و دوژمنایەتی شەخسی ڕۆڵێکی تەنانەت گرنگتریان لە مەسەلە ئیدۆڵۆژیکەکان لە قەوماندنی ئەو ڕووداوەدا بینی. لە کەرکووک وا دەرەکەوەیە کە کورد و کۆمۆنیستەکان دژی تورکەکان سەریان بە یەکدا کردبوو. کورد و شوێعیەکان بە ئاشکرا دەستیان لە کەرکووکدا کراوە بوو. ئەو ڕاژە بەرچاوی هەردوو لە پێشکەش بە ڕژێمەکەی قاسمیان کرد. هەردوولا لە کاتی ڕاپەڕینەکەی شەواب لە مووسڵ، هەروەها لە کاتی ڕاپەڕینەکەی شێخ ڕەشید لە ناوچەی ڕەواندوز، ئەمە وای لێکردن وەک پاسەوانێک و پاڵ پشتێکی پتەوی ڕژێمە نوێیە کۆماریەکە دەرکەون. شوێعیەکان هەرچەندە پاش ڕووداوە توندوتیژەکەی کەرکووک کە ئۆباڵی خرایە ئەستۆی ئەوانەوە، هەروەها قاسم بە توندی چالاکیەکانی سەرزەنشکردن تووشی پاشەکشەیەکی تند هاتن. ناکۆچی و دوورکەوتنەوە لە نێوان قاسم و شوێعیەکان دەستی پێکرد. وا پێچوو چه ئەوان و چه کوردەکانی شوێن و پایەی پێشتری خۆیان لە دەستدا بێ. پیلانجێڕانی ڕەگەزە عەرەبچیەکان بەو هەوڵەی لە پێناو کوشتنی قاسمدایان گەیشتنە ترۆ. وێڕای ئەوەی بووە هۆی جێڕانەوەی پلە بە پلەی نێوانی قاسم و شوێعیەکان و وا دەرکەوت کە بە شێوەیەکی بەرچاو ئەو ساردی و ئاڵۆزیەی لابردبێ کە لە ئاکامی ڕۆڵی شوێعیەکان لە ڕووداوەکەی کەرکووکدا هاتبووارە. هەرچەندە چاو شۆڕیەکی بەرچاو بەسەر شوێعی و کوردەکانە هات، هەردوو لا زۆربەی جار لە میانەی باسکردنی ڕووداوە نەخوازراوەکەی کەرکووکدا قامچیان بۆ ڕاکێشرا، بەڵام ناوبانگی ڕێبەری بارزانی زیانی پێنەکەوت. بارزانیەکان کەوا پێچوو لەو کاتەدا لەو ڕووداوانەدا تێوە نەگلابن. لێرە بەدواوە بە وریاییەوە هەڵوێستێکی دان بە خۆدا گرتن و خۆ هەڵنەخورتانیان گرتبووە بەر. دەستکەوتەکانی کورد لە سایەی ڕژێمی نوێدا. دەستکەوتەکانی کورد لە عێراقدا بەرچاو بوو، هەروەها کاردانەوەی ئەو بایەخە بوو کە لەلایەن ڕژێمی کۆماری نوێوە پێیانەدرا. هەموو ئەو دەستکەوتانە کە ئەتوانرێت وەبیر بهێنرێتەوە
لە نێو دەستوری کاتیدا ئاماژەی بۆ کرابوو کە وەک هاو بەشێک لەگەڵ عەرەبدا و لە چوارچێوەی یەکێتی عێراقدا و دانی پێدا نابوون. ئەو گیانەی کە ببووە هێنانەکایەی دان پیانانەکە لە دان پیانانەکە خۆی بەرچاوتر بوو. بێرۆکەی هاو بەشێتی بە شێوەیەکی بایەخدار خۆی لە ئارمی کۆماری عێراقدا بینیەوە بەوەی کە خەنجەری کوردی لەگەڵ شمشێری عەرەبیدا پێکەوە دانرابوون. ئەتوانرێت پایەی کورد دەست بەجێ پاشۆڕشەکە بە لەبەرچاوگرتنی ئەو دەستکەوتانەی بەدەستیان هێنابوو لە بواری ڕۆڵیان لە حکوومەتدا، بەشیان لە پرۆژەکانی گەشەپێدان و خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان، هەروەها ئەو ئازادیە فەرهەنگیەی پێیان درا تا وەک نەتەوەیەکی سەربەخۆ و جیا گەشە بکەن بەباشی بپێورێت. ڕۆڵی کورد لە حکوومەتە نوێیەکەدا. بەهۆی زێدەبوونی بەشی کورد لە پایە گرنگەکانی حکوومەت لە ڕژێمە نوێیەکەدا کە زۆر جیاواز نەبوو لەوەی پێشتر هەبوو، هەرچەندە بەشداریان لە ڕژێمە نوێیەکەدا بە دووهۆ لەسەر پایەیەکی سربەستانەتر و فراوانتر دامەزرا بوو. یەکەم سیاسەتی نوێی دەوڵەت لە هەمبەر کوردان لە بنەڕەتەوە جیاوازی لەگەڵ ڕژێمە نوێیەکەدا هەبوو. ئەمەکەی ئێستا نەک وەک کەمینە بەڵکو وەک هاو بەشێک مامەڵەیان لەگەڵداکا. دووەم ئەو هەلوو مەرجە ناوازەیی لە پاشۆڕشی عێراق هاتەکایەوە قاسمی ناچار کرد هەوڵ بدا پشتگیریان بەدەست بهێنێ. ئەو ڕاستیەی بە شێوەیەکی مەزن سەنگی کوردەکانی لە عێراقدا گران کرد. یەک لە بەراییترین و لە ڕووی سیمبولەوە بایەخدارترین پۆست بە کوردرا بریتی بوو لە دانانی خالێدن نەقشبەندی وەک ئەندامێکی ئەنجومەنی سەروەری. پێویست بە گوتن ناکە ئەم دانانە هەر لە سەرەتای هاتنەکایی ڕژێمە نوێیەکەدا کوردی هێنایە پێگەیەکی یەکسان لەگەڵ دوو گروپە سەرەکیەکەی دیکەی عێراقدا کە عەرەبی سوننە و عەرەبی شیعەیە. دوو پۆستی ویزاری درا بە کورد، وەزارەتی پەیوەندیەکان لەلایەن حەسەن تاڵەبانی و وەزارەتی کار و نیشتەجێکردن لەلایەن عەونی یوسفەوە. پێویستە ئاماژە بەوە بکرێ ئەم دانانی وەزیرانە درێژەی هەمان ڕێچکەی پێشوو بوو، چونکە لە سایی ڕژێمە کۆنەکەشدا وەک باو بوو کورد یەکێ یان دوان لە پۆستەکانی کابینەیان وەرەگرت. سەبارەت بە کاروباری دەرەوە عەلی حەیدەر سولەیمان کە دیبلۆماتێکی سەرکەوتووی کورد بوو بە پلەی سەفیر هێڵرایەوە و وەک باڵوێزی عێراق لە ئامریکا ڕاژەیە کرد. عیسمەت کەتانی وەک ئەندامی هەمیشەیی عێراق لە نەتەوە یەکگرتوەکان دانرا. جەلال جاف پۆستی جێگری باڵوێزی عێراقی لە پەکین درایە. هەروەها لە بواری فەرهەنگی و ئاینیشدا کوردان پۆستی گرنگیان پێبەخشرا. دکتۆر سادقە تروشی کە کوردێکی دهۆکی بوو پۆستی بەڕێوەبەری گشتی پەروەردە و فێرکردنی گرتە ئەستۆ کە دووەم پۆستی گرنگە لە وەزارەتی پەروەردەدا. عەبدولحەمید ئەتروشی براشی موفتی بەغدا بوو کە بەرزترین پایەی شەرعی ئاینیە لە نێو سوننەکانی عێراقدا. کورد بەباشی لە نێو هەر سێ پێکاتە بە هێزەکەی ڕژێمە نوێیەکەدا نوێنەریان هەبوو. هێزەکانی بەرگری میلی کە ڕێکخراوی چەکداری خاوەن لق بوو لە تێگڕای وڵاتدا، دادگای گەل، هەروەها کۆمسیۆنی دادگای سەربازی کە بۆ دادگایی کردنی ئەندامانی ڕژێمە کۆنەکە و دوژمنانی ڕژێمی کۆماری دامەزرا بوو. عەقید بامەڕنی فەرماندەی هێزەکانی بەرگری میلی بوو. عەقید عەبدولفەتاح شاڵی بووە ئەندامی دادگای گەل. هەروەها پارێزەر عەدنان بابەجان بە ئەندامی دەستەی داوەری گشتی دامەزرێنرا کە هاوکاری دادوەری سەربازی گشتیە کرد. خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکان و گەشە سەندنی لادێ بە جۆرەی سیاسەتی ڕاگەیەندراوی ڕژێمی نوێ نەخشەی پلانێکی قۆناغ بە قۆناغ بۆ پەرەسەندنی کۆمەڵایەتی و ئابووری بە ئامانجی بەرزکردنەوەی ئاستی ژیان و چاککردنی هەلومەرجی گوزەران لە سەراسەری وڵاتدا بەڕێوەچوو ئەو پەڕی بایەخی پێدرا. تێیدا پرۆژەی گەشە سەندنی لادێ و ڕەوتی خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکانی فراوان و خێراتر کرد.
دەستکەوتە سەرەکیەکانی کوردستان لە پلاندا هەر لە سەرەتاوە تا 14 ژوئیەی 1959 بەم شێوەیەی لای خوارەوە بوو. نیشتەجێکردن چەند سەدیەکەیەکی نوێی نیشتەجێبوون تەواو بوون و هێندێکی دیکەش لە سلێمانی، سەرچنار، دەربەندیخان و هەولێر دەست پێکران. کارەبا دەستگاکانی وزەی کارەبا بۆ یەکەم جار لەو شوێنانەی ناوبراون بنیات نران. لە هەندێک شوێنی دی ئاسانکاری کرا تا ئەو دەستگایانە فراوانتر بکرێن یاخود بە دەستگای نوێتر بگۆڕدرێن. زاخۆ، ئاکرێ، دهۆک، پێنجوێن، مەخمور، قەڵاتزێ، کفری، هەڵەبجە، ڕەواندوز، هەروەها شەقڵاوە لەم پلانە سوودمەند بوون. دابینکردنی ئاو سەرچاوەی نوێی ئاوی خواردنەوە بۆ خەڵکی ناوچە چیاییەکانی کەرکووک، هەولێر، سلێمانی و مووسڵ دابین کرا. تەندروستی خەستەخانەی دابین کرا و بە تەواوی کەلوپەل و دەستەی کاری پێویستەوە خرایە بەرنامەوە و ئەبوایە پێش 14 ژوئیەی 1959 لە شەقڵاوە بنیاد بنرێ. دەست بەدانانی پلانی دیاریکراو بۆ بنیادنانی سەنتەرێکی بایەخدان بە مناڵان و دایکان لە سلێمانی و کەرکووک و هەروەها سلەیمانی کلینیکێکی پزیشکی، نەخۆشخانەیەک بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی سنگ لە مووسڵ کرا. پلانیش بۆ بنیادنانی 2 خەستەخانەی چارەسەری سیل لە هەولێر و سلێمانی دانرا. نەخشەسازی شارەکان شارەکانی سلێمانی، کەرکووک، هەروەها هەولێر لە ناو ئەو شارانەدا بوون کە لە سایەی پلانێکی نوێی نەخشەسازی شارەکان چەندین گۆڕانی بەرچاویان بە خۆیانەوە دیتە بوو. سەنتەری بوژانەوەی گوندەکان لە شارەکانی هەولێر، مووسڵ و کەرکووک لە پێناو هەلومەرجی ژیان لە لادیەکاندا بنیاد نرا. پیشەسازی ڕستن و چنین کار بۆ بنیادنانی کارگەی ڕستن و چنین لە ناوچەی شارە زوور لە سلەیمانی، هەروەها یەکەی گرتنەخۆی کرێکارانی ئەم کارگانە کران. ئەم سوود و قازانجانە لە سایە ڕژێمی نوێدا درایە کورد یان بەڵێنی کردنیان درا. پێویستە تێبینیەوە بکرێ کە بەشێکی ئەم پرۆژە و چاکسازیانە لە سایەی ڕژێمە کۆنەکەدا دەستی پێکرد بوو. هاندانی چالاکی کولتوریەکانی کورد، ئازادی کللتوری لە نێو تێگڕای ئەو دەستکەوتانەدا کە کورد لە سایەی ڕژێمی نوێدا بەدەستی هێنابوو، ئەوانەی لە بواری فەرهەنگی داهات نەدی زۆر بایەخدار و جێگەی خۆشحاڵی توێژی خوێندەوارانی کورد بووە. لە ڕاستیدا دەستکەوتەکانی ئەم بوارە سەرنجام و بەرهەمێکی ئەو دەستکەوتانەیان بوو کە لە بواری ڕامیاریدا بەدەستیان هێنابوو. هەروەک عەرەبە هاوبەشەکانیان ئەوان ئەمێستا ئازادن وەک نەتەوەیەکی جیا و یەکسان کەلتورەکەیان پەرە پێ بدەن. کورد لە سایەی ڕژێمی پاشایەتیدا ئازادی فەرهەنگیان هەبوو، هەروەها ئازاد بوون ئازادانە تا ئەو شوێنەی سنوورە قەدەغەکان نەبەزێنن کەلتوری خۆیان بەکاربێنن. هەرچەندە لەو چوارچێوەیەدا کە فەرهەنگ و ڕامیاری تێکەڵ بە یەک و ئاوێتە ئەبن و هێڵە جیاکەرەوەکان بۆ ئاشکرانین، مەسەلەکە جێگەی گومانە بێ و هەر شتێک لە پشت ئەو چوارچێوەیە ناوچەیەکی قەدەغەکراوە و ڕێگەی بەزاندنی پێ نادرێ. هەموو ئەوانە پاش شۆڕش گۆڕان. ئاستی ئەو ئازادیە درایە کورد بە شێوەیەکی بەرچاو و مەزنتر بوو. ئەوانەیان توانی بە شێوەیە کار بۆ ڕاژەکردنی کەلتور و فەرهەنگە نەتەوایەتیەکانیان بکەن کە پێشتر هەرگیز بە خۆیانەوە نەدیتە بوو، بەڵام نەک بە گیانێکی دوژمن کارانە و نیاز خراپانە. فێرکردن لەو وڵاتانەی کاری فێرکردن و ئەو مەسەلانەی پەیوەندیان بەو بوارە هەیە ئەرکی دەوڵەتە. دەست پێشکەری حکوومەت پێویستیەکی بنەڕەتیە.
نەک تەنیا لەبەر ئەوەی کە تەنیا ڕێگەیەکە بۆ ڕاپەڕاندن و ئەنجامدانی تێگەڕای شتەکان. وەک وەڵامدانەوەیەک بەخواستی کوردان، ڕژێمی نوێ بەڕێوەبەرایەتیەکی گشتی نوێی بۆ فێرکردنی کوردی لە وەزارەتی فێرکردن کردەوە و ئەرکی وەڵامدانەوەی پێویستیەکانی کوردی لە بواری فێرکردندا خستە ئەستۆ. وەک پێشتر ئاماژەی پێدرا، کوردێکیان کردە بەڕێوەبەری گشتی. باڵگەیەکی دی بۆ بایەخدانی پتری فەرمی بە کەلتوری کورد بریتی بوو لە دامەزراندنی شاعری بەناوبانگی کورد موسا حەسەن کە زیاتر بە نازناوی جگەرخوێن بەناوبانگە وەک پرۆفیسۆری ئەدەبی کوردی لە زانکۆی بەغدا. ئێزگەی ڕادیۆی کوردی پەرەسەندنێکی گرنگی دیکە لە بواری فەرهەنگیدا بریتی بوو لە زێدەکردنی ئەو کاتەی بۆ بەرنامەی کوردی لە ڕادیۆی بەغدا تەرخان کرابوو لە 2 بۆ 4 سات. ئەو کاتە زێدەیەی بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ بوو بەزاری بادینی. ئەم پەرەسەندنە لەبەر چەند هۆیەک بەرچاو و بایەخ دیار بوو. زاری سلەیمانی لە زمانی کوردیدا کە خوێندەواری هەڵکەوتوی تێدا هەڵکەوتە بوو تا ئەو دەمە تەنیا زاری دانپێنراوی فەرمی کوردی بوو لە عێراقدا و وەک شێوازێکی دانپێنراوی دەربڕین لە سەراسەری کوردستانی عێراقدا بەکارەهێنرا. ئەم زارە بە شێوەیەکی بنەڕەتیە گەڕێتەوە سەر زاری موکری کوردی کە بە شێوەیەکی بەرفراوان لەلایەن ئەو کوردانەی ئێرانەوە بەکارەهێنرێ کە بە شێوەزاری موکری قسانەکەن. لە ڕاستیدا باڵادەستی شێوەزاری سلەیمانی ئەوەندە بە فراوانی دانی پێدانرابوو کە ئێزگە کوردیەکەی ڕادیۆی یەکێتی شوورەوی بەرنامەکانی بەوزارە پێشکەشە کرد. دان پێدانانی شێوەزاری بادینی لە سایی کاریگەری پلەپایی مەلا مستەفادا بەڵگەیەکە بۆ گۆڕینی سەرکردایەتی کورد لە عێراقدا لە ناوچەی سلەیمانیەوە کە ناوەندی شێخەکانی بەرزنجەیە بۆ ناوچەی مووسڵ. لانەی شێخانی بارزان هەرچەندە ئەم هەنگاوە پاساوی خۆشی هەیە، بێگومان وەک دەربڕینێک بۆ تایبەتمەندی و هەرێمگەرایی کورد. ئەگونجێ وەک بەڵگەیەکیش بێ بۆ ئارەزووی کوردانی بادینی کە لە ژێر هەژمونی سلەیمانی بێنە دەر کە بۆ ماوەی چەندین ساڵ لە عێراقدا ناوەندی فەرهەنگی دان پێدانراوی کوردی بوو. ڕامان لەو ئەگەرە هەمە جۆرانی ئەبنە دەرەنجامی پێشکەشکردنی بەرنامەی ڕادیۆیی بەزاری بادینی جێگەی سەرنجە. پێدانی زاری بادینی و یەکسانکردنی هەمان پایەی لەگەڵ زاری سلەیمانیدا ئەکاتە ئەوەی کە بادینی بۆ کوردانی عێراق بێت و سلەیمانیش بۆ باشووری کوردستانی عێراق بمێنێتەوە. ئەم جیاوازیە کە ئەبێتە ئاستەنێک لە بەردەم پەرەسەندنی نەتەوایەتی کووردا کە لە ڕابردوودا زۆر بەدەست نەبوونی زمانی یەکگرتووەوە ناڵاندوویەتی. زاری سلەیمانی لە زمانی کوردیدا وەک زارێکی دەربڕینی خوێندەواری لە زۆربەی بەشەکانی کوردستانی ئێران و عێراقدا پەیڕەو کراوە. هەر بۆیە دەرفەتی بەکارهێنانی ئەو شێوەزارە وەک زمانی سەراسەری و هاوبەش لە کوردستاندا مەسەلەیەکی مژدەبەخش بوو. وێڕای ئەوەی بێگومان دامەزراندنی 2 شێوەزاری کوردی جیاواز و هاوپلە لە عێراقدا ڕاژە بە دروستکردنی ئاستەنگ لە بەردەم فێربوونی جەماوەری نەخوێندەواری کورد لە وڵاتداکە، پرۆسەی بەکارهێنانی جووت شێوەزاری پێویستی بە ئەرکی پەرەسەندنی 2 شێوەزارە جیاوازەکەوە هەبوو تا ببێتە ئامرازێکی کاریگەری نەخوێندەواری و زانستی. ئەوەش لە دەرەنجامدا ئەبووە هۆیەوەی کات و توانایەکی زۆری تێدا بەفێڕۆ بڕوە. پێشکەشکردنی بەرنامەی ڕادیۆیی لە ئێزگەی بەغداوە بە شێوەزاری بادینی لە دەرەوەی عێراقدا دەنگدانەوەی خۆی هەبوو. کوردی تورکیا کە ئەکەونە باکووری سنووری عێراقەوە، هەروەها کوردی سووریا لە هەرێمی جەزیرە کە ئەکەوێتە ڕۆژاواوە بە شێوەزارێکە دوێن کە تەواو لە بادینی باکووری عێراقەوە نزیکە. ئەوەش ئەوە ئەگەیەنێ کە کوردی بۆتان و هەکاری کە 2 هەرێمی کوردین لە تورکیا، هەروەها کوردی هەرێمی جەزیرە لە سووریا بەرنامە بڵاو کراوەکانی ڕادیۆی بەغدایان پێیەگا. هەرچەندە کوردی ئێران ئەیان توانی تەنیا بە شێوەزاری سلەیمانی گوێ لەو ئێزگەیە بگرن.
وێستی کورد لە حاست ڕژێمی قاسم. کورد بۆ ڕژێمی نوێی عێراق دەمارگیر بوون و وا دەرەکەوت بەو ڕژێمە زۆر وەفادار بوون. ئەو ماف و دەستکەوتانەی هەر لە سەرەتاوە بەدەست هێنابوو لە سەروی هەموو چاوەڕوانی و پێشبینیەکانیانەوە بوو. لە بەرەم هۆیە زۆر دڵسۆزانە و ڕازگۆیانە لەگەڵ ئەو ڕژێمە مامەڵەیانە کرد و کۆمارەکەی عێراقیان بە کۆماری کورد و عەرەب نێوە برد. کورد هێندە ڕژێمە نوێیەکەی عێراقیان بە مڵکی خۆیان نەزانی کە یەک لە نووسەرەکان بە توندی ڕەخنەی لە عەبدولحەمید سەرراجی مەزنە پیاوی سووریا گرت کە ئەگوترا لە بنەچەوە کوردە سەبارەت بە بەردەوامی هاوکاری لەگەڵ میسری عەبدولناسردا. ئەو نووسەرە عەبدولحەمیدی بە خیانەتکار لە ڕەگەزە کوردیەکەی خۆی ناوبرد. کوردان لە سەراسەری کوردستاندا دەستیان بە پشتگیری و لایەنگری لە ڕژێمی نوێی عێراق و هەروەها عەبدولکەریم قاسمی سەرکردەی کرد. ئەوەی بە سەرۆکی عەرەب و کورد نێوەبرا. جێگەی سەرنجە ئەو پیلانەی دژی ژیانی قاسم ئەنجامدرا بووە هۆی کاردانەوەیەکی سۆز هەژێن و بێزاری دەربڕین، نەک تەنیا لە تەواوی کوردستانی عێراقدا بەڵکو تەنانەت لەلایەن کوردی وڵاتانی دەوروبەریشەوە. یەک لەو نامانەی کە لە ڕێگەی خەبات گێڕی ناسرا و مستەفا بارزانیەوە گەیشتە بوو تێکۆشێرانی کوردی کوردستانی بە ئێران بەسترا و ناردبوویان. دەستەواژەی کوردستانی بە ئێرانەوە بەسترا و ببووە گوتەیەکی باو و بەردەوام لەلایەن کۆمۆنیستە عێراقیەکان و هەروەها ڕۆژنامە کوردیەکانی عێراق دووپات دەکرایەوە. بایەخ و مژدەی ئەم دەستەواژەیە ئاشکرا نییە. ئایا تەنیا کڵێشەیەکی دیکە بوو کە بە شێوەیەکی کاتی ببووە باو یاخود ئامادەکاریەکی عێراق بوو تا ڕۆڵی ئەوە بگەڕێ مافی داواکاری لە خاکی دراوسێدا هەبێ؟ ئەم ئاماژەکردنە بە دەستەواژەیەکی ڕزگاری و یەکگرتنەوە خوازی بەو شێوەیە بۆ کوردستانی ئێران زیاتر مەتەڵێکە. جوڵانەوەی نەتەوەیی کورد بنەما و پەرەسەندنی نووسینی پرۆفیسۆر دکتۆر وەدیع جوەیدە، وەرگێڕانی لە ئینگلیزیەوە یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر یاسین سەردەشتی، خوێندنەوەی حاکم فەرهاد، مۆنتاج و کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵلقەی 41ەم و کۆتایی. دەرەنجام لە مێژەوە لە نێو کووردا هەستێکی بەهێزی نەتەوەیی هەیە، هەرچەندە ڕەسەنێکی تێکەڵی هەیە، بەڵام کورد ئەو نەتەوەیە پێکەهێنێ کە بە درێژایی خۆناغەکانی مێژوو چالاکی خۆی سەلماندووە. ئەوان توانیویانە لە هەمبەر گەلانی لە خۆیان زێدەتر و پەرەسەندووتر وەکە عەرەب، تورک و فارس ڕابوەستن. وێڕای نزیکیان لەگەلی فارسەوە توانیویانە جەخت لە ناسنامەی جیا و سربەخۆیی خۆیان بکەنەوە. چالاکی و زیندوییان لەوەدا دەرەکەوێ کە توانیویانە بەرەو هەرێمە غەیرە کوردیەکان بکشێن و گەلانی هاوسێشیان بکوردێنن. هەرچەندە شێوەزارێک یا زمانێکی قسەکردنی هاوبەش لای کورد نییە، کەچی قسەکەری هەریەک لەو شێوەزارانە خۆی بە کورد دەزانێت و هەریەکە و کوردبوونی ئەوی دیکەی لاپەسەندە. وێڕای ئەوەی لە نێو کووردا شیعەی 12 ئیمامی، عەلەوی یا قزڵباش، ئەهلی حەق، کاکەی و هەروەها ئێزدی هەن، بەڵام زۆربەیان موسڵمانی سونی مەزەبن. لە ڕووی زمانەوە ئەتوانرێ کورد بەسەر دوو دەستەی سەرەکیدا دابەش بکرێ. گەورەترینیان و بەرفراوانترینیان ئەوانن کە بە شێوەزاری کرمانجی یان هەر زارێکی دیکە کە سەر بە کرمانجیە قسانەکەن. ئەوانە جگەل لە کەمینەیەکیان نەبێ کە ئیزدیەکانن سنی شافعین. کوردبوونی ئەوانە گومانی تێدا نییە. دەستەی دووەم ئەوانن کە بە شێوەزاری دیلمی دەئاخفن. لە نێو ئەوانەدا کوردی دەرسیم هەن
کە بە شێوەی زازا دەپەیون و لایەنگری بنەما پەڕگریەکانی شیعەگەرایەتین. هەروەها ئەو گروپەی لە عێراق و ئێران بە شێوەی گۆرانی قسانەکەن وەک عەشیرەتی گۆران، باجەڵان و کاکەیەکان کە تێکڕایان سەر بە بنەما ئاینیەکانی ئەهلی حەقن. هەروەها دانیشتوانی چیاکانی ناوچەی هەورامان کە سوننەن وێڕای جیاوازی دوا گروپ لە ڕووی زمان و ئاینەوە لەو گروپەی بە کرمانجی دەپەیون، بەڵام بۆ خۆیان بڕوایان بە کوردبوونی خۆیان هەیە. هەروەها کرمانجیەکانی هاوسێشیان تش بەم بڕوایە نین و لایەن پەسەندە. وێڕای پێکاتەی لێک نەچوو ناهەماهەنگی کوردان کە لە هەندێک باردا ترادیسیۆنی هەمەڕەنگی خێڵەکان گەواهی ئەو ڕاستیەن، ئەوان بڕوایان وایە کەنەوەی یەکوەجاخن. هێندێک لە کۆڵەرە ئەوروپیەکان باس لەواکەن گوایە میدیەکان با و باپیرانی کورد پێگەهێنن. ئەو بۆچوونەی بە شێوەیەکی بەرفراوان لەلایەن نووسەرانی کوردەوە پشتگیری لێەکرێ، گەرچی یەگونجێ ئەم بڕوایە لەگەڵ ڕاستیەکاندا یەک نەگرێتەوە. پێویستە ئاماژە بەوە بدرێ کە سەلماندنی ئەو گریمانەیە زۆر ئەستەما، بەڵام ئەو بێرۆکەیە بەگشتی لەلایەن ئەندامانی ئەو گەلەوە جێگای بڕوایە. لەمبارەیەوە ئەم حاڵەتە بە یەک لە بەرزترین نۆرمە پەرەسەندووەکانی نەتەوەخوازی جیهان هاوتەری بە. ئەو ڕاستیەی کە پرووسیەکان وێڕایبوونی چەند ڕەگەزێکی غێرە ئەڵمانی ڕێی ئەوەیان لێ نەبەسترا ڕۆڵێکی پێشڕە و لە دامەزراندنی دەوڵەتێکی ئەڵمانیدا ببینن. شایەنی سەرنجە کە بنەماڵە جۆر بە جۆرەکانی کورد خۆیان بەنەوەی عەرەب لە قەڵەمداوە و فرەشانازیشیان بە شەجەرەی عەرەب زادەبوونی خۆیانەوە کردووە. ئەو ڕاستیەی بێگومان لەو ڕێز و پێگەیەوە هاتووە کە لە نێو کووردا بۆ عەرەب زادەکانیان داناوە، هەرچەندە تەنانەت ئەوانش خۆیان بە عەرەب زادە داناوە جگەل لە کورد خۆیان بە شتێکی کە دانەناوە. شێخ مەحموود کە ئیدعای عەرەب زادەیی بنەماڵەکەیانیە کرد و خۆی بنەوەی پەیامبەرەزانی کە لەلایەن چەند شەجەرە ناسێکی ناسراوەوە دان پێدانرابوو، لە یاداشێکیدا بۆنەتەوە یەکگرتوەکان دژی ئەوە وەستاوەتەوە بخرێتە ژێرسایی حکوومەتێکی عەرەبیەوە. لە نێو ئەو ڕەگەزە جۆر بە جۆرانی نەتەوایەتی کوردی پێکدێنن لەوانەیە گرنگترینیان ڕێخستنی کۆمەڵایەتی وابووری بێ، هەرچەندە چەند ڕەسەنێکی جۆرا و جۆر بەشداری لە پێکاتنی گەلی کورداکە. هەروەها هەرچەندە بە پلەی جۆرا و جۆر جیاوازی لە زمان و شێوەزاردا لە نێو دەستە و گروپە جۆرا و جۆرەکاندا هەیە. شێوازێکی تایبەتی ڕێکخستنی کۆمەڵایەتی و ئابووریە، ئەوەی ئەو پێناسەیە ئەگرێتە خۆ کە بە کولتوری چیا ناوەبرێ، بۆ هەمووان ئاشکرا و ناسراوە. ئەو کولتورە چیاییە تایبەتە زادەی هێزگەلێکی ژینگەیی، جوگرافی و مێژوویە و پێکەوە کۆبۆتەوە تا پێکاتەی گشتی ژیانی کورد و داب و دەستگاکانی پێک بهێنێ. بەگشتی لە هەر شوێنێگەم کولتورە چیاییە لە گۆڕێدا بێ هاوجود لەگەڵ کرمانجی، دیملی یاخود بەپێی هێندێک بنەما لقی لڕی لە زمانی گروپە ئێرانیەکاندا خەڵکەکەی بە کورد و خاکەکەی بە کوردستان لە قەڵەمە درێ. ئەم ڕەگەزانە پێچێ کە دوو پێکاتەی جیاوازی نەتەوایەتی کوردی پێک بهێنن. وا دەرەکەوێ چەندین ساڵ بەر لەوەی نەتەوایەتی کوردی ببێتە واقعێک، کوردان لە ناسنامەی جیای نەتەوایەتی خۆیان بە ئاگا بوون. هەستی هەماهەنگی و خزمایەتیان کاتێک دەرەکەوێ کە پەیوەندی لەگەڵ غەیرە کوردێکداکەن. دەرکەوتەی سێری خولیای نەتەوەی کورد لە نێو ئەو دەستە و تاقمە کوردیە لادەرانەدا دەرەکەوێ کە لە نێویاندا پابند بوون بە ئیسلامەوە بە شێوەیەکی مەزن لاوازە. ئێزدیەکان پابندی ئەو ئاینەن کە پێچێ پەیوەندێکی بەڕابردووی دووری کوردەوە هەبێ. ئەوان لە یەکێک لە پاڕانەوە و نوێژەکانیاندا داوا لە خوداوەند دەکەن وەڵێن ئەی خودێ تۆ خۆت تەخت و تاجی کوردان بەرەو بەهەشتەکان بڵند بکە. جێگای سەرنجە ئێزدیەکان بڕوایان وایە خوددا بە کوردی قسانەکە، هەروەها دەستەیەکی لادەری دیکە کە ئەهلی حەقن شانۆ و دیمەنی ڕۆژی حەشر لە دەشتی شارەزووری باشووری کوردستان داهانێن. کوردان سەبارەت بە نەتەوایەتی خۆیان بە ئاگا بوون، هەروەک سەدەی 12 ئەبێتە گەواهیەک لەو هەنگاوەی سەلاحەدین بۆ وەزارەت هەڵی ئەبژێرێ. ئەو هزرەش بە مەلا ئیدریس نامۆ نەبوو، ئەوەی ڕاوێژکاری سوڵتان سەلیم یاوز بوو.
لە سەردەمی هێز و دەسەڵاتی تورکدا ڕایەڵەیەکی هاوبەشی تورکی کوردی پێکێنا و وەک ئامرازێک خستی ڕاژەی پاراستنی دەسەڵاتە ئۆتۆنۆمەکانی کوردەوە. هەرەو هێزرە بوو محەممەد پاشای ڕەواندوزی هاندا کە لە پێناو دەست بە سەراگرتنی هەرێمە کوردیەکانی ئیمپراتۆریە عوسمانی بیر لە ڕێکەوتن و هەماهەنگی لەگەڵ ئیبراهیم پاشای میسر بکاتەوە. هەروەها هەمان هاندەر میر بەدرخانی والێ کرد سربەخۆیی خۆی ڕابگەیەنێت و دەسەڵاتی خۆی بەسەر ئەو کۆنفدراسیۆنە مەزنە کوردیەدا بچەسپێنێ کە خۆی پێکی هێنابوو. بێگومان ئەو هاندەرە نەتەوایەتیە بوو لە پشت جوڵانەوەکەی شێخ عوبەیدوڵڵاوە. هەروەها شێخ لەژێر کاریگەری و هاندانی هەستی نەتەوایەتیەوە بوو کاتێک لە نامەیەکیدا بۆ بەرچاوی نوێنەرانی حکوومەتی بریتانی ڕایگەیاندبوو ئێمەی کورد گەلێکی جیاوازین. لە ماوەی سەدەی 19دا ڕابوونی نەتەوەیی کوردی لەگەڵ هەر ڕاپەڕینێکی کوردی هەنووکەییدا بە شێوەیەکی خێرا گەشەیە کرد. هەرچەندە لەو کاتەدا بەڕووکەش وەک نەتەوایەتیەکی هاوچەرخ دەرەکەوت، بەڵام ئاگایی نەتەوایەتی کوردی لە ڕاستیدا تا دوا چارەکی سەدەی 19 نەگەیشتە ئەو قۆناغی ڕاشکاوانە خۆی پیشاندا، بە تایبەت پاش جوڵانەوەکەی شێخ عوبەیدوڵڵا. ئەم جوڵانەوەیە هاوکات بوو لە چەندین پەرەسەندن و ڕووداوی دیکە لە ناوەوە و دەرەوەی ئیمپراتۆری عوسمانی کە دەرکەوتن و گەشەکردنی بنەماکانی نەتەوایەتی لە نێو کووردا خێراتر کرد. بەمەش هەستی نەتەوایەتی کوردی توانای هاندەری نوێی دەستکەوت و بووە هێزێکی ڕامیاری کە بایەخێکی مەزنی لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبێ. بڵاوبوونەوەی بنەماکانی نەتەوایەتی لە نێو کووردا زادەی بەشداری چالاکی ڕووناک بیرانی کووردە لە چالاکیە نەتەوایەتیەکاندا و لە چوارچێوەیەکی بەرفراوانی ئەو هەنگا و کاردانەوانەی لە هەمبەر نەتەوایەتی ئەرمەن، تورک، عەرەب و فارسەکاندا هاتارە. سەرهەڵدانی بڵاوکراوە نەتەوایەتیە کوردیەکان و دامەزراندنی یانە و کۆمەڵە کوردیەکان تەوژمێکی بەهێزی بە چالاکیە کولتوری و ڕامیاریەکان بەخشی. وێڕای ڕەمەکی بوون و نەبوونی هەماهەنگی ڕێک و پێک لە سەرەتادا، بەڵام ئەم هەوڵ و تێکۆشانە بناغەی پەرەسەندنی نەتەوایەتیان بەرەو بزاوێکی ئایندەی جەماوەریدا ڕشت. جەنگی یەکەمی جیهانی و ئەو ماوەیەی پاشی قۆناغێکی گرنگیان لە گەشەی نەتەوایەتی کوردی هێنایەکایەوە. ڕادە و توندبوونی هەستی نەتەوایەتی لە نێو کووردا بە شێوەیەکی قوڵ لە ڕێی چەند پەرەسەندنێکی بایەخدارەوە کاری تێکرا، وەک ڕووخاندنی سزاری و هەڵگیرساندنی شۆڕشی ڕووسی، تێکشکاندن و هەڵوەشانەوەی ئیمپراتۆری عوسمانی، ڕووسی و هەروەها نەمسا و مەجەر، کەوتنی بنەماڵەی فەرمانڕەوای عوسمانی، هەڵوەشاندنەوەی خەلافەت، شان بەشانی هزری شۆڕشگێڕی کە زادەی ئەم ڕووداوانە بوون، هەروەها پرۆپاگەندەی بنەماکانی وڵسن سەبارەت خۆ بڕیاردانی چارەنووس. وا دەرەکەوت کە عەرەب لە حیجاز و لە سووریا باش بەرەو بەدیهێنانی خولیا و ئومێدە نەتەوایەتیەکانیان ئەچوونە پێش. تەنانەت ئەرمەنیەکانیش لە بارودۆخێکی وادا دەرکەوتن کە خەریکن دەوڵەتی نەتەوایەتی تایبەت بە خۆیان چنکەوێ. ئەم دەستکەوتانەی ڕەعیەتەکانی پێشووی دەوڵەتی عوسمانی هاوکات لەگەڵ بۆشایی و نەبوونی دەسەڵات کە لە کوردستانی تورکیا، ئێران و عێراقدا ڕاستەوخۆ پاش جەنگ هاتبووە ئارا، هەموو ئەمانە هیوایان بە کووردا و خولیا و ئومێدە نەتەوایەتیەکانی کوردیان تونتر کرد. خولیا و خواستی نەتەوایەتی کورد کە لە ڕێکەوتن نامەی سیڤەردا ددانی پێدانرا و بەدی نەهێنرا، پاش 3 ساڵ دواتر لە کۆنفرانسی لۆزاندا گورزێکی توندی بەرکەوت. کورد کە ئیدی لە حاڵەتێکی نائومێدی و بێزاری دابوون لە ئاکامی ئەو فشار و کاریگەریەی شارستانیەتی ڕۆژاوایی کە لە ساڵەکانی پاش جەنگدا هەڵی کوتایە سەریان، بێزارتر و سەرکەشتر دەرکەوتن. ئەو پەرەسەندنە وای لێکردن هەست بە هەڕەشەی بەرتەسەکردنەوەی شێوەی ژیانیان بکەن. جەماوەری کورد بە هاندانی سەرکردەکانیان کەوتنە ئەوەی لە حاست ئەو کاریگەری و هەڵقوتانە سەرەدا بەرهەڵستی بنوێنن. ڕاپەڕینە جۆر بە جۆرەکانی لە تورکیا، عێراق و ئێراندا شان بەشانی دەرکەوتنی توندی هەستی نەتەوایەتی کوردی هەڵچوونێکی بەرگری کاران نەبوو لە پێناو هێشتنەوەی شێوەژیانی کوردانە. کشانی دەسەڵاتی حکوومەتی ناوەندی لە دەرەوە بەرەو خاچی کوردستان، شان بەشانی پرۆسەی ئابووری و تەکنۆلۆژی شارستانیەتی هاوچەرخ کە بە کورد نامۆ بوو،
بەرگری و بەرهەڵستی کوردانی هەژاند و نەتەوایەتی کوردی تند و تیشتر کرد. شەڕەنگێزی نەتەوایەتی تازە خەمڵێوی تورکی، فارسی و عەرەبی بووە هۆی سەرچاوەی دەرکەوتنی نەهامەتی و بێزاریەکی نوێ، کەشان بەشانی سوکایەتی و بریندارکردنی نەتەوایەتی کوردی هەڕەشەی نەمانیشیان لە پێناسەی نەتەوایەتی کوردیە کرد. لە ساڵی 1952دا پروفیسۆر ویلیەم تۆماس سەبارەت بە هەوڵەکانی تورکیا لە پێناو سڕینەوەی نەتەوایەتی کورد و تواندنەوەیان ئەڵێ، بەڵام ئێران هەمان سەرکەوتنی لە بواری سڕینەوەی نەتەوایەتی کوردە بەدەست نەهێناوە. هەروەها عێراق ڕێژەیەک لە مافی چارەنووسی پێبەخشیون. بە تەواوی ئاشکرایە کە ڕابەرانی تورکیا و ئێران لە بیریان کردووە یاخود بە شێوەیەکی گونجاو پرسەکەیان لە بەرچاو نەگرتووە. لەوانەیە وانەی دابەشکردنی پۆڵەندا کە بۆ یەکەم جار کێشەی نەتەوایەتی تێیدا سەری هەڵدا، نەکوێ ڕای ئەوەی لە ڕێگای بنەمای پاساوهێنانەوەی بوونی خۆیان بوو. لە ماوەی نێوان دوو جەنگە جیهانیەکە کوردان چەند ڕاپەڕینێکی مەترسیدار و خێناویان لە تورکیا و عێراق و هەروەها ئێران بەرپا کرد. وێڕای ئەوەی هێندێک لەم ڕاپەڕینانە باشە ڕێکخراو بوون و ئامانجی ڕامێریان تەواو ڕوون بوو، بەڵام هێندێکی دیکەیان تەنیا ناڕەزایەتێکی تند و تیژانە دژی ستەمێکی ڕاستەقینە یان وێناکرا بوو. هۆکارەکانیان هەرچیەک بن، وا پێچوو لەگەڵ هەر ڕاپەڕینێکی نوێ پیاڵەی سەرلێوی کوردانی تاڵتر و لێوانترە کرد. هێشتا سیرتر لەوەی دەرەکەوت کوردان هەوڵ و تێکۆشانێکی یەکگرت و هەماهەنگیان نەبوو. زۆربەی ڕێبەرانی کورد لە کاتێکدا باسی نەتەوایەتی کوردیانە کرد کەچی بەردەوام سەرقاڵی کار و بەرژەوەندی خۆجێیی و ناوچەیەکانیان بوون. پێویست بەگوتن ناکە ناوچەگەرێتی دژی پێکێنانی ڕێکخراوێک بوو بۆ تێگڕای کورد و بووە هۆی ئەوەی هەماهەنگی و پێکەوە گرێدانی تێکۆشانی کورد کارێکی فراستەم بێ. ڕاپەڕینەکانی کورد بەردەوام بوو. وێڕای ئەو ڕاستیەی کە پێویست بوو بۆ کوردان ڕۆشن بێ سەبارەت ئەوەی بێ هاوکاری و یارمەتی دەرەکی ناتوانن بەسەر دوژمنەکانیاندا زاڵ بن. هەر بۆیە تەنیا دەرفەتیان بۆ سەرکەوتن یارمەتی دەرەوە بوو. تەنیا هیواشیان بۆ بەدەستهێنانی یارمەتیەکی بەو چەشنە بریتانیای مەزن و فەرەنسا بوو. ئەو هیوایەی هەرگیز نەهاتە دی. بەڵام هەردووک هێز هەوڵیاندا کار بۆ بەدەستهێنانی دۆستایەتی و متمانەی کورد بکەن. لە کۆتایی 1930ەکاندا لێپرسراوانی کورد ئەو باوەڕێیان پەیدا کرد کە خولیا و ئومێدە نەتەوایەتیەکانی کورد لەو هەلو مەرجە پڕناکۆکی جیهاندا نایەتە دی. گومانی تێدا نییە کە هەڵگیرساندنی جەنگی دووهەمی جیهانی ئەو دەرفەتەی بۆ هێنانە ئارا کە هەستیانە کرد دەمێکە چاوەڕێی بوون. ڕاگەیاندنەکانی هاوپەیمانان لە کاتی جەنگدا و نێوەرۆکی هەموو ئەو پرۆپاگەندانەی لە کاتی جەنگدا هاوپەیمانانەیان کرد جارێکی دی هیوای کوردی ژیاندەوە بەوەی چاوەڕێی هێندێک بایەخ و بگرە جێبەجێکردنی بەشێک لە خواستن نەتەوایەتیەکانیشیانە کرد. هەمان کات ئەوان بیریان لە دۆستایەتی و پشتگیری یەکێتی شوورەویە کردەوە و بەدەستیشان هێنا. تێپەڕینی خێرای ڕووداوەکان سەرەتایەک بوو، تێکچوونی پەیوەندیەکانی کورد و ڕۆژاوای تێدا دەرکەوت. لەلایەکی تریشەوە دۆستایەتی نزیکیان لەگەڵ یەکێتی شوورەویدا دەست پێ کرد. لە دوو بۆنەی بایەخدار و هەستیاردا یەکێتی شوورەوی لەمەڕ کورد بە توندی پێچەوانەی هەڵوێستی ڕۆژاوا وەستایەوە. لە کاتی ڕاپەڕینی بارزانی لە ساڵی 1943-1945دا بریتانیەکان لە پاڵ حکوومەتی بەغدا دژی ڕاپەڕیوان وەستانەوە. هەروەها لە کاتی دامەزراندن و ڕووخاندنی کۆماری مەهاباددا هەردوو دەوڵەتی بریتانیا و وڵاتی یەکگرتووەکان پشتگیری حکوومەتی ئێرانیان دژی ڕژێمەکەی مەهاباد کرد. لە هەردوو حاڵەتەکەدا شوورەوی هەڵوێستێکی دۆستانە و هاوسۆزانەی لە هەمبەر کورد پیشاندا. هەروەها لەمەڕ پرسی مەهاباد گومانی هاوکاری و هاندانی شوورەویەکان بۆ نەتەوە خوازانی کورد لە ئارادایە. هەنادانی مەلا مستەفا و هاوڵانی لەلایەن شوورەویەوە پاشە ڕووخاندنی مەهاباد، هەروەها پشتگیری و هاندانی خولیا و ئومێدی نەتەوایەتی کوردی لەلایەنێکێتی شوورەویەوە ئەوەی بۆ کورد لە ڕێگای بڵاوکراوەکان و هەڵمەتەکانی دەستگای ڕادیۆییەوە بەدیار کەوت. هەروەها لە ڕێگای چالاکی پارتە کۆمۆنیستە خۆجێیەکانەوە. ئەمانە
هەمویان ڕاژەیان بە نزیک بوونەوەی کورد لە یەکێتی شوورەوی کرد. گومانی تێدان یەکێشەی کورد یەکێکە لە ئامادەترین و مەترسیدارترین گرفتە ئاڵۆزەکانی ئەمڕۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ململانیە و چەشمە چەشمی لەسرە، بە تایبەت لە پاش کۆتایی جەنگی دووهەمی جیهانیەوە. بە شێوەیەکی بەرچاو سەرنجی حکوومەتە بەرژەوەندیدارەکان و هەروەها بایەخدار و کۆڵەرانی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان ڕاکێشاوە. مالکۆلم بۆر کۆڵەرێکی بریتانیەوە ئەبینێ کە گرفتەکە لە بنەڕەتدا بریتیە لە ڕامکردنی گەلێکی خاوەن کەلتوری چیایی و ڕاکێشانی بۆ نێو جیهانی هاوچەرخ بەو سیستەمە کۆمەڵایەتی و ئابووریەوە کۆنەوە لە پرۆسەی داڕمان و هەڵوەشانەوەدا. پێویستە هێندێک ڕێگا بۆ جێگیرکردنی کورد و بەستنەوەیان بە جیهانی هاوچەرخەوە ببینرێتەوە. بە جۆرەی ئەو ڕاپەڕینە جۆر بە جۆرەکانی کورد بەرجەستەی خۆڕاگری و بەڕوودا ڕاوەستانی پیاوانێکی ئازا و سەرەتاییە بە دژی پەلاماری توندی هێزگەلێکی نەناس و نامۆ لەو ناوچەیەدا. هەروەها مۆرگان فیلیپ پرایس ڕۆژنامە نووسێکی بریتانی و ئەندامی پارتی کرێکارانە لە پەرلەمان لە ناوەڕاستی 1940ەکاندا گرفتی کورد بە شێوەیەکی سەرەتایی وەک گرفتێکی کۆمەڵایەتی و ئابووری ئەبینێ. ئەو بڕوای وایە ئەم گرفتە بەشێکە لە گرفتی تێگڕای ئەو کۆچەرانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بە جۆرەی ئەو گەلەی بە شێوەیەکی سەرکەوتوانە چارەسەری ئەو گرفتەی کرد ڕووسەکان بوون، چونکە ئەوان وەک گرفتێکی سەربازی و لە ڕێی هەڵمەتێکی سەربازیەوە چارەسەریان نەکرد، بەڵکو وەک گرفتێکی ئابووری کە پەیوەندی بە برسێتی خێڵەکانەوە بوو مامەڵەیان لەگەڵ کرد. بە بۆچوونی ئەو هەرچەندە هێندێک جار سزای جەردەیی پێویستە، بەڵام وەک سیاست بێسوودە. هەروەها لە ناوەڕاستی چلەکاندا H.M. بۆرتۆن ئەفسەری ڕامیاری پێشووی بریتانی لە عێراق بڕوای وایە کە بە زۆر هەڵوەشاندنەوەی خێڵەکانی کورد کارێکی هەڵەیە و پێویستە بەرنامەیەکی ئاشتیانە بۆ جێگیرکردنیان بدۆزرێتەوە. ئەو جەخت لەوە ئەکاتەوە کە کلیلی چارەسەری نیشتە جێکردنی کورد خۆی لە پەرەسەندنی پەیوەندەکان و بڵاوکردنەوەی فێرکردن و خوێندەواریدا ئەبینێتەوە. بە جۆرەی کۆلۆنێل W.G. ئێلفینستۆن یەکێتی ڕۆژهەڵات ناوەڕاستی لەو وڵاتانە پێک بێت کە کوردیان تێدایە. بە شێوەیەکی مەزن بەشداری لە چارەسەرکردنی گرفتی کوردەکە. ئەو لایەنگری لە یەکێتی گومرگ و پاسپۆرت لە نێوان ئەو وڵاتانەداکە بۆ ئەوەی لەمپەری سنوور لە بەردەم کوردەکاندا لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر نەهێڵێت و بتوانن بەشیان لە قازانجی گەشەکردنی ئابووریدا هەبێ. ئێلفینستۆن گومانی ئاشکرای خۆی لە مەڕکرداری بوونی دامەزراندنی دەوڵەتێکی کوردی دەربڕی. بە بۆچوونی ئەو لەمپەری جوگرافیایی مەسەلەی دامەزراندنی دەوڵەتێکی کوردی لە ڕووی ئابووریەوە ئەکاتە مەسەلەیەکی نەشیا و نەگونجاو. هەموو ئەو نووسەرانە جەختیان لە بوار و لایەنەکانی کۆمەڵایەتی و ئابووری و کێشەی کورد کردوتەوە. وێڕای گرنگی ئەم لایەنانە پێویستە ئەوە لە بیردا بچەسپێنرێ نەتەوایەتی کە ڕیشەی کێشەی کورد پێگەهێنێ بە شێوەیەکی بەرفراوان سروشتێکی ڕامیاری و دەرونی هەیە. هەر چارەسەرێکی گرفتی کورد پێویستە ئەم هۆکارە ڕامیاری و دەرونیانە لەبەر چاو بگرێ. پێرەر ڕاندۆت کە یەکێکە لە باشترین نووسەرە شارەزاکانی کاروباری کوردی چەندین جارهانی ڕۆژاوا و بە تایبەت وڵاتەیە گرتوەکانی داوە کە بێنە پێشەوە و شتێک بۆ کورد بکەن. ئەو زیاتر لەوەش پێی لێدا گرتووەڵێ کە دەوڵەتانی ڕۆژاوا بەگشتی و بریتانیاش بە تایبەتی سیاسەتەکانی خۆیان لەمەڕ کورد ملکەچی ئەو سیاسەتانەیان کردووە کە لە هەمبەر عەرەب گرتوویانەتەبات. شۆڕشی ساڵی 1950 لە عێراق کە کورد و کۆمەنستەکانی لەو وڵاتەدا هێنایە پێشەوە کێشەیەکی بایەخداری هێنایە ئارە. داخۆ عێراق وەک بنکەیەک بۆ چالاکێن نەتەوایەتیەکان بەکارەهێنرێ، ئەگەر وابێ داخۆ جوڵانەوەی نەتەوایەتی کوردی لەلایەن کۆمەنستەکانەوە بارگاوی و ڕامەکرێ. لێکدانەوەی کەرەسەیی ئەم لێکۆڵینەوەیە ئەو دەرەنجامە مسۆگەرەکە کە کورد نەتەوەیەکی دیار و ئاشکرا پێکەهێنن، هۆش و ئاگایەکی بەهێزیان سەبارەت بە نەتەوایەتی خۆیان هەیە. هەروەها جوڵانەوە نەتەوەی یەکەشیان ڕێگێکی قوڵی لەو باوەڕ و خولیایانەوە وەرگرتووە
کە زادەی نەتەوایەتیەکەیانە. هۆکاری کاریگەری هاوبەستەجی و وەفاداری خێڵەکی تا دێت بەردەوام ڕۆڵی کەمترە بێتەوە. ئەوەش بەهۆی کاریگەری شارستانێتی هاوچەرخ کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خەریکی گۆڕینی کەلتوری سیستەمی باوکسالاریە. بەشداری کورد لەگەڵ ئەو نەتەوانەی دیکەی لەژێر دەسەڵاتی بێگانەدا بوون بە هەمان خولیا و ئومێدی بەدەستهێنانی ئازادی و بەدەستەوە گرتنی ئایندەی ڕامیاری خۆیان بوو. کاردانەوەی تورک، ئێرانیەکان و هەروەها عەرەب لە هەمبەر خولیان نەتەوایەتیەکانی کورد مەسەلەیەکی گرنگە. بەڵام سەرکەوتن یا شکستی کورد بەدەستهێنانی ئامانجەکەیان بە شێوەیەکی بەرفراوان پشت بە هەلومەرجەکانی نێودەوڵەتی لەو ناوچەی جیهاندا بەستێ کە ئەوانی تێدا ئاژین. وەکەوەی لە هەرێمەکانی دیکەدا هەیە. هۆکاری سەرەکی بریتیە بێ لە سیاسەتەکانی هێزە جیهانیە هەژمونگەرەکان کە ئاگونجێ هانی خولیان نەتەوایەتیەکانی کوردان بدەن یاخود خۆیانی لێ دوور بگرن و پشتگوێی بخەن. هیچ کەس ناتوانێ پێشبینی ئەوە بکە داخۆم سیاسەتانە لە ئایندەدا چۆنە بێ. ئەم لێکۆڵینەوەیە هەوڵی داوە کە لە چوارچێوەی سیاسەتەکانی ڕابردوودا مامەڵە لەگەڵ گرفتی کووردا بکە، نەک تەنیا سەبارەت بەو دەوڵەتانەی کوردیان تێدا نیشتەجێیە، بەڵکو سەبارەت بە زلهێزەکانیش، بۆ ئەوەی دەرکەوێ کە هیچ وڵاتێکی سەرەکی خاوەن بەرژەوەندی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا باری پشتگوێ خستنی گرفتی کورد هەڵگرێ یاخود خۆی لە فۆرمەڵەکردنی سیاسەتێکی کوردی وەک بەشێک لە سیاسەتە گشتیەکەی لەمەڕ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدوور بگرێ. ئازیزان و بیسەرانی خاک، هەموو کاتێکتان شاد و کامەران. داگیرکەری دڵبڕ لە قیندڕندی بێویژان و دین نەتوانی واکەی کورد نەبین، هەر کورد بووین و هەر کورد ئەبین، هەر کورد بووین و هەر کورد ئەبین. لە پێش ئاگر پەرستیدا، لە پێش موسڵمانێتیدا، لە دیلی و لە سەربەستیدا، هەر کورد بووین و هەر کورد ئەبین. نە عەرەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم، نەگەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم. نە عەرەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم، نەگەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم، کە کوردم و کوردستانیم. جوڵانەوەی نەتەوەیی کورد بنەما و پەرەسەندنی. نووسینی پرۆفیسۆر دکتۆر وەدیع جوەیدا، وەرگێڕانی لە ئینگلیزیەوە یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر یاسین سەردەشتی، خوێندنەوەی حاکم فەرهاد، مۆنتاژ و کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. ڕۆژانە سەعات 1 پاشنی وەڕۆ پێشکەشەکرێ و سەعات 11 شەو دووبارە ئەکرێتەوە.